پەرتوخانەی شەپۆڵی دەنجی یەکێتی نابینایانی کوردستان دەستەی باڵا هەولێر ناوی کتێب هێزی ئیرادە، سایکۆلۆژیای ئاسان، بابەت دەرونی، دیزاین و بەرگ، فواد کەولۆسی، نۆبەتی چاپی یەکەم، ساڵی چاپ 2011 چاپخانەی گەنج لە بڵاوکراوەکانی خانەی چاپ و پەخشی ڕێنما، وەرگێڕان و خوێندنەوەی سەلاح سعدی سیا، جێبەجێکاری دەنجی ڕۆژگار شادی، بەروار 3/6/2012. پێشەچی وەرگێڕ، هونەری بەرزەفتکردنی خود و دروستکردنی ئیرادەیەکی بەهێز وەک هەر شتێکی دیکە پێویستی بە چەند میکانیزمێکەیە کە دەبێت تاک بیگرێتە بەر. ئەگەر بێوێ ئەو چاکەیە لەگەڵ خۆیدا بکە و ئیرادەیەکی بەهێز دروست بکە. دیارە پرسێکی ئاوە گرنگیش هەر لە خۆیەوە نایەتە دی، بەڵکو و ڕێگە و شێواز و بەرنامەی خۆی هەیە. کەسیش ناتوانانی بەبێ لە بەرچاوگرتنی ڕێگەکانی دروستکردنی ئیرادەی بەهێز شتێک بە شتێک بکە. ئەفلاتون گوتنی مرۆڤ ناتوانێت چاکە بکە ئەگەر ڕێگەی چاکەکردن نەزانێ. زۆر کەس هەوڵی بنیادنانی ئیرادەیان داوە، بەڵام لەو سەری کە گەڕاونەتەوە کڵاشیان دراوە و هیچیان پێ نەبڕاوە، چونکە نەخشەیەکی ڕێگای ئەو تویان لەبەر دەستدان نەبووە تاکو و سەرکەوتوانە بەرەو ئەو ئامانجە بەرزە هەنگاو هەڵێنن. ئەم کتێبە نەکەر باسی بەهێزکردن و دروستکردنی ئیرادە دەکات، بەڵکو هۆکارە یارمەتی دەرەکانیش تاوتوێ دەکات کە بەرپرسن لەسەر خستن و ژێرخستنی ئیرادە. لامان کاتیشدا هەندانی گشت تاکەکانی کۆمەڵگەیە بۆ دەسێنانی ئەو دیاریە مەزنە واتە ئیرادە. جاگەر توانە زەینی و ئەندێشەی و جەستەییەکانیشی بەهێز نەبن، هەر دەتوانێ بگاتە ئەو لووتکە بەرزەی سەرکەوتن. بەمەرجێک ویستێکی ڕازگۆیانەی هەبێ بۆ گۆڕانکاری دەرونی و وەدیهێنانی ژیانێکی پڕ لە خۆشی و کامەرانی و خۆشگوزەرانی کە بێگومان بۆ کردنەوەی ئەو دەرگایانەی بەڕوویدا داخراون کلیلێکی سحریە. مەبەستی من لە وەرگێڕانی ئەم کتێبە چەند لایەنێک لە خۆی دەگرێ کە یەکێک لەو مەبەستانم ئەوە بوو بەگشت خوێنەرێکی بڵێم تا هەوڵدان هەبێ نەتوانین بوونی نییە. مرۆڤ بوونەوەرێکە دەتوانێت هەموو ئاوەتەکانی بهێنێتە دی ئەگەر خۆی تیار کرد بەو هۆکارە گرنگەی کە ژیان و هەوڵدانی زۆر بەمانی لەسەر بەندە. کە دەژڵێم ژیان مەبەستم مانەوە نییە لە پەراوێزەکانی ژیانێکی مەمرە و مەژی، بەڵکو مەبەستم ژیانکردنە بە مانەقوڵەکەی، چونکە جیاوازیەکی زۆر لە نێوان مانەوەی ئینسان و ژیانکردنیدا هەیە. نەخۆشێکە لە ژووری بوژانەوەی دڵە تەنها ماوەتەوە و سوود لە چرکە ساتەکانی تەمەنی وەرناگرێ، وەک مرۆڤێکی ئاسایی ناتوانێ هەنگاو هەڵێنێ. بۆیە من خواستم شتێک بکەم لەمانەوە لە ژووری ئینعاشەوە بینە ناو ژیانکردن و لە هەموو چرکە ساتێکدا هەوڵی ئەوە بدەین ژیان جوان بکەین و بیگۆڕین و لە ژووری بوژانەوەی دڵەوە بینە نێو کۆڕی ژیان. نەک ژیانمان دوا بخەین بۆ سبەینەیە کە خۆمان هیچ دەستێکمان لە جوانکردنیدا نەبێ. بە هیوام ئەو ماندووبوونم جێگەی خۆی بگرێ و سوودی بۆ مرۆڤە خێر لە خۆنە دیوەکانی وڵاتەکەم هەبێ. ئەم کتێبە ببێتە نەخشەی ڕێگا و هۆکاری خۆشکردنی ژیانیان و بە ئیرادەی خۆشەویستی و کارکردن و زانینەوە کار بۆ پێشخستنی خۆمان و دەور و بەر و وڵاتەکەمان بکەین. سەلاح سعدی 6/2/2011. پێشەچی دار لە ئافاق جەدیدە پەیامێکی هەیە کە هەوڵی بۆ دەدات و جێبەجێ دەکا. مەبەست و ئامانجیشی پلانێکی داڕێژراوە کە هەرگیز لێیلا نادات. ئەویش بەشداریکردنە بە هەموو هێز و دڵسۆزیەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و ڕۆشنبیری گشت وڵاتە عەرەبیەکان. ئەمەش بە گونجاندنی نێوان کۆن و نوێ دێتە دی، تاکو خۆرهەڵات و خۆر ئاوالەیەک ئاستا بەیەک بگەن و هیچ چەقبەستان و مەنگبوونێک لەلایەک و بازدانیش لەلایەکی دیکەوە ڕوونەدەن، بەڵکو کاروان و ڕێڕەوگرتنێکی بەیەکەوە گونجا و پێشکەوتو بێتە دی بەرەو ئەو ئامانجەی کە مەبەستێتی ڕاو بۆ چوونەکان بخاتە بەردەم هەموو مرۆڤێکی عەرەبی. دار الآفاق العەرەبیە لەم ڕۆژگارە پڕ لە گرچی و دڵە ڕاوچێدا وای بە باشزانی کە چەندان کتێبی دەروونناسی ئاسانکراو بخاتە بەردەستی خوێنەرانی خۆی کە زۆر یارمەتی مرۆڤ دەدەن لە خۆی بگا و خۆی بناسێ و خاڵە بەهێز و لاوازەکانی خۆی دەست نیشان بکە.
زۆریش سوور بووە لەسەر ئەوەی خوێنەر لەو ئالۆزیە دەروون ناسیانە بە دوور بخاتەوە کەوا زۆری ماندوو دەکەن. ئێمە باوەڕمان بەمانەوەی کاری چاکەیە، هەر بۆیە بە دڵنیاییەوە ئەم ئەرکە جێبەجێ دەکەین و هەموو هەوڵی خۆشمان بۆ چاکداڕشتنی خستۆتە گەڕ و خزمەتکردنی خوێنەریشمان لە بەرچاو گرتووە کە لەم بوارەدا زانیاری و ڕێنمایی پێشکەش بکەین. هێزی ئیرادە. ئیرادە توانای هەڵبژاردننی مەبەستێک یان چەندین مەبەستی دژبەیەکە. ئەو هێزەیە کە بەهۆیەوە توانای خۆڕاگری هەستپێکراو دەبێ لەو کاتەی بەراوردی نێوان ئامانجە بەهێزترەکان و ئامانجە هەڵبژێردراوەکان دەکەین. هەر کاتێکیش ئامانجێک هەڵبژێردرا هەوڵی وەدیهێنانی دەست پێ دەکات. کاری ئیرادەییانەش سربەستی هەڵبژاردن و توانای دەستپێکردن لە خۆ دەگرێت. هەروەها کردداری ئیرادەییانە لەلایەکی دیکەوە ماناکانی بەهاو چاکە و پێوەر و بە بەشدردانانی شتێک لە شتێکی دیکە لە خۆی دەگرێت. کردەی چڕکردنەوەی وزەی عەقلیە بۆ زەقکردنەوە و بەرجەستەکردنی ئەزمونێکی هەستی بە شێوەیەک ئەم لایەنە لە پنت و قوڵایی هەزدا دادەنێ، یانیش چاقگرتنی درکە لە بەشێکی دیاریکراوی بوارەکەیدا. بە شێوەیەک ئەم بەشە بە پلەیەکی بەرزتر لە هۆشیاریدا درکی پێدەکرێت. هەر لە سەرەتای مێژووەوە و لە نێو گشت گەل و کۆمەڵگەیەکدا ئافرەت و پیاوی کەموێنە و بێ هاوتای وەها هەڵکەوتون کە توانیویانە لە ژیانی خۆیان و خەڵکانی دیکەدا شتی مەزنی ئەو تۆوە دەستبێنن کە پێشتر تەنها خەیاڵ و ئەستەمێک بووە. مێژوو بە گەورەی و شکۆوە باسی ئەو بلیمەتانە دەکا و خەڵکیش بە ڕێز و ستایشێکی بێوێنەوە یادیان دەکەنەوە. ئەو کەسانە شتی وهایان داهێناوە کە تاکو ئێستاش کاریگەری خۆیان پاراستووە و شوێنەواریان لەسەر ئەم چاخەی ئێمەدا ماوە. وەکو بڵێ زیندون و بەسەر مردندا زاڵ بوون و نەمریان بەدەست هێناوە و لە ناوچوونیان تێک شکاندووە و توانیویانە لە میانی کات و ڕەهەندەکانی خۆزاواتە فەزا و هەموو شوێنێکدا بمێننەوە. ئەو کەسانە زانا و دانا و بوێژ و شاعیر و چاکەکار و سیاسی و هونەرمەند و سەرکردەکانن. تاکو ئێستا مرۆڤایەتی بەروبوومی بیرروڕاکانیان دەڕنێتەوە. ئەوان دەروونە مردووەکانیان زیندوو کردوتەوە و گرفتەکانی تاک و کۆمەڵگەیان چارەسەر کردووە و لە زۆر بواردا خزمەتیان کردووە و لە چەندین کایە و گۆڕەپانی جیاجیادا تێکۆشاون و بوونەوەری مرۆییان بەرەو زانیاری و دانایی و پێشکەوتن و شارستانی و سربەستی بردووە. ئەوانە هەر هەمیان چ پێشینان و چ پاشینان بەر لە هەموو شتێک خاوەنی ئیرادە بوون و ئیرادەکەیان یەکەمین داینەمۆی ئەو شتانە بووە کە وەدیان هێناوە و شکۆمەندی و پایەبەرزی و نەمری و مەزنی بۆ دەستەبەرکردوون. هێزی ئیرادە و هیمەتبەرزی و بڕیاری درستی یەکجارەکی و پشتبەستنیەکی مەزن بە دەروون و خود کە پاڵ بە مرۆڤەوە دەنێ هەوڵ بدا و سەرکەوتن بەدەستبێنێ. کەسایەتیەکی هۆشیار و بڕیاردەر و پایەدار و توانای زاڵبوون بەسەر مەجێز و خۆپەرستی و هەڵچوونەکان و بەرزەفتکردنیان بە هۆشیاری و بیرکردنەوە و بوێریەکی ڕوون و هێمنانە و پڕ لە دڵنیایی لە ڕوبەڕووبوونەوەی ڕوودا و تنگانە و چەرمەسەریەکان و بەهرەی کاریگەری بەجێهێشتن لەسەر بیر و توانا و بڕیارەکانی خەڵکی دیکە و چاڵاکی و کارابوونی زەینی و پسپۆڕی و لێهاتوویی پێویست بۆ زاڵبوون بەسەر جۆرەها گیر و گرفت و هەتا دوایی تەنها دەستە بژێرێک واتە نوخبە مەزنی مرۆیی درکی پێدەکەن. چۆن دەتوانیت تا ئەو پەڕیتوانە ئەو سیفەتانە بەدەست بێنیت؟ بێگومان بە پێی بەرنمەیەکی ورد دەبێ کە خۆت دای دەڕێژیت و دەیگریتە بەر. جاگەر توانە و ئامادەیت هەرچەند بێت و لایەنی تەندروستی و جەستەیی شتنا لەبار بن و دەرگاکانی ڕزق و ڕۆزی بە ڕوودا داخرابن و کۆسپ و تەگەرە بێنە سەر ڕێگات. هیچیان لە گەیشتن بە ئامانجەکانت دوورت ناخەنەوە کە ئەویش خۆی لە وەدەستهێنانی ئەو سیفەتانەدا دەبینێتەوە کردن. کەواتە قۆڵی هیممەتی لێ هەڵماڵە و ئازایەتی بدەرە بەرخۆت و بڕیار بدە و بوێرانە لە شکۆ و ئامانج و خەونەکانت نزیک بەرەوە و بەرەبەرە خۆت لەسەر پاڵەوانیەتی و کارە قارەمانیەکان و مکڕبوون و هەوڵدان و بیرکردنەوە و خەیاڵکردن و تێڕامان و لێکۆڵینەوە و شەن و کەوکردن و تێفکرین و بڕیار و ویست و جێبەجێکردنی ئەو شتانە ڕابێنە کەوا بڕیارت لەسەرداون. جا هەرچەندە ئیرادە سست و بێهێز و شلەژا و کڕوزاوە و ناڵام بێ هەر ڕاستە و خۆ لە دوای ئەوەی مەشقت پێت کرد و ڕاتێنا تند و تۆڵ و بەهێز دەبێ و خۆی بەسەردا دەسەپێنێ. دواتر تۆش بەهۆی ئیرادە بەهێزەکەتەوە خۆت بەسەر ژیان و زیندەوەراندا دەسەپێنی. سوودێکی زۆر گەورە و بەهادار لەو ڕاهێنانانە وەردەگری. هەرکە کەمێک سەرنجی بخەیتە سەر و تێی ڕابمێنی هەز دەکەی شتێک پاڵت پێوە دەنێ یەکەمین هەنگاو بەهاوێ و هەوڵی خۆت بدەیت.
ئەمەش پاڵت پێوە دەنێ هەوڵی دووەم بدەیت. هەوڵ و هەنگاوی دووەمیش بەرەو هەنگاوی سێم پاڵت پێوە دەنێ. ئەمەش بە درێژایی تەمەن هەر بەردەوام دەبێت. تەنها یەکەم هەنگاو قورس و سەختە، بەڵام خودی سەختیەکە زۆر بە سەیری دەدوروژێنێ تاکو بەسەری دازاڵبی، کە بەسەریشی دازاڵ بووی هەنگاوی دواتر ئاسانتر دەبێ و هیممەتت بەرزتر دەکاتەوە. دەبێ گشت چالاکیە دەرونی تەندروستیەکانمان بخەینە ژێر دەسەڵات و چاودێری بیرێکی بێوێنەی ڕۆشنی هۆشیارانەوە. ئەم پرسە مەرجی یەکەمی سەرکەوتنە، چونکە توانای ئەوەمان پێدەبەخشێ لەگەڵ بوونی چەندان کۆسپ و تەگەرەی گەورەدا بەپێی ئەو بڕیارانەوە کار بکەین کە پێشتر داومانە و بەرەو جێبەجێکردن و پیادەکردنی هەنگاومان ناوە تاکو بەهۆیانەوە بگەینە ئەنجامێک. ئەم ملپێکەچکردنە ملپێکەچکردنی چالاکی دەرونی بۆ ژێر فەرمانی بیر خوست ڕشتێکە کە لە پەروەردەکردنی خودیدا لە هەموو خۆکانی دیکە گرنگترە، چونکە ڕێکەوتن و گونجانێکی زۆر مەزنی ناوەکی دابین دەکات. ئیرادەش لە پلەیەکی دیاریکراوی گەشەکردنی جەستەی دروستدا زۆر بە قوڵی لەگەڵ ژیانی ناوەکیدا دەکەوێتە سەر هێڵی هاوکاری و هەماهەنگی و گونجانەوە، چونکە لە پاش تواناداربوونی خۆی پاڵ بە مرۆڤەوە دەنێ بیرەکانی خۆی ئاراستە بکە و پلەی هەڵچوون و سۆزەکانی دابەزێنێتە خوار و بەپێی هەلومەرجەکان ڕاستیان بکاتەوە و پتەویان بکە و هەڵیان سەنجێنێ. هەروە لە کۆتاییدا ئەو توانایی پێدەبەخشێ کە بە شێوەیەکی ڕەها زاڵ بێ و سەروەریەکی تەواوی بۆ دەڕەخسێنێ و توانای ئەوەی پێدەبەخشێ بەسەر شێوە و ڕوخسارە جیاوازەکانی مجێزەکانیدا زاڵ بێ. دەتوانین لە ژیانی هەموو مرۆڤێکدا سوود لە وابەستەیی نێوان لایەنی ڕەوشتی و جەستەیی وەربگرین کە بە تەواوی کار لە یەک دەکەن و بە یەکتری کاریگەر دەبن، چونکە لەلای ئەو کەسانی کە مەشقیان لەسەر قوڵبوونەوەی بیری ئامانزدار و بە مەبەست و خۆویستدا کردووە، ئەو شتە زۆر بە جوانی ڕۆم بۆتەوە کە ئەگەر مرۆڤ بیەوێ خۆی بگۆڕێ و وێنەیەکی ئەو گۆڕانە لە مێشتی خۆیدا بپارێزێ و ڕەگ و ڕیشە و سێبەری ئەو وێنەیە بچێتە قوڵایی ویژدانیەوە، ئەوە خودی وێنەکە کاریگەری گەورە بەسەر قوڵترین خانەی لەشی بەجێ دێڵێ. بەواتایەکی دیکە خۆپاراستن لە نەخۆشیە جەستەییەکان و چارە سەرکردنیان تەنها لە ڕێگەی ئیرادەوە مەیسەر دەبێ. بەمەرجێک پێش ئیرادەی چاکبوونەوە و ئیرادەی تەندروستی بارێکی زەینی تایبەت هەبێ کە لە بەرامبەر هۆیە جیاوازە کتوپڕەکانی نەخۆشیدا هیممەت بەرز بکاتەوە و چاڵاکی بەلەش ببەخشێتەوە. لەم دوایانەدا و لە سەرمێزی لێکۆڵینەوەی زانستی ئەزمونگەری ئەوە سەلمێنراوە کە بیرۆکە شەپۆڵێکی زۆر بەهێز بەرهەم دەهێنێ و لە هەوادا پەخشی دەکاو بۆ ئەو کەسانەی دەنێرێ کە ئێمە بیریان لێ دەکەینەوە. ئەو شەپۆڵانەش شێوەیەکی لەراوەیان هەیە و ئەو بارە دەرونی و ڕوحیانەیان لە دەرووندا بێدار دەکاتەوە کە تەواوکەری بارە دەرونی و ڕوحی و درک پێکراوەکانی ئێمەن. بۆیە وێنە زەینیە ورد و بەردەوام و گەرم و گوڕەکان لە دووریەکی زۆرەوە هەژمونیان هەیە و لە نێو دوو کەسدا ئاڵوێر دەکرێن و زۆر لە وێنە دوودڵ و تیشتێپەڕ و خاو و سستانە باشترن کە لە مێشتی مرۆڤدا هەن. هەژمونی تاکە کەسیش لەو کاتەدا زیاد دەبێ کە بارە دەرونیە جیاوازەکان کەمتر ببنەوە و بتوانێت بە عەزم و بڕیاری یەکجاری و هێز و ئیرادەوە بیر بکاتەوە. لە پێناو خۆشکردنی ڕێگەکانی بەهێزکردنی ئیرادە و بۆ ئەوەی مرۆڤ بتوانێت سەرەتا بەسەر خۆیدا زاڵ بێ و پاشانیش بتوانێت لە دوورەوە کاریگەری لە کەسێک یان چەند کەسێک بکە، لەسەر خوێنەران پێویستە بۆ گۆڕینی چارەنووس و ئاراستەی دوا ڕۆژ و وەدیهێنانی ئامانجەکانی ژیانیان ئەو بنەما و ڕێگەیانە پیادە بکەن کە بەم دواییە زانستەکانی دەروونناسی پێیان گەیشتون. یەکەمین ئەو دەرەنجامانەی کە لە میانی پیادەکردنی بنەماکانی نێو ئەم کتێبەدا وەدی هاتووە ئەوەیە کە دەبێ بەرەو داهێنانی زەینی هەنگاو بهاوین. ئەم هەنگاوەش هەستێکی تایبەت بە دڵنیایی خودی و دەسەڵاتێکی ڕەها بە دوای خۆیدا دەهێنێ، چونکە مرۆڤ هەست دەکا کە دەتوانێت چەند هەوڵێکی ئیرادەییانەی تاکە کەسی بدا و بەرە و بەپێی هەوڵ و خێرایی خۆی بۆ پیادەکردن و هەوڵدانیش باوڕی بەخۆی بەهێز دەبێ و سیفەتی بەردەوامبوون و نەرمی واتە مرونەت و ڕاهاتن وەردەگرێ تاکو بارە هەڵچوونیەکان و هۆیەکانی لە ناوچوون و توانەوە بە تەواوی لە ناو دەستن و بەسەر ورو ژێنەرە مجێزیەکاندا زاڵ دەبێ. اینجا بە تەواوی بەسەر دەرونی خۆیدا زاڵ دەبێ و بەهۆیەوە بە خۆشحاڵیەوە جڵەوی هەست و وروژانە هەستی و خەیاڵی و هەستە ئەندێشەی و عەقلیەکانی دەگرێتە دەست. لە حاڵێکی وهادا و لەو کاتەی تاکە کەس دەتوانێت وزەی دەرونی خۆی لەسەر وێنەیەکی دیاریکراو یان کەسێکی دیاریکراودا چڕ بکاتەوە، دەتوانێت بە شێوەیەکی ڕاستکەرەوە یان سڕکەر و هەتا دوایی کاریگەری لە ئەندامەکانی لەش بکە. بەڵکو شتێکی بەڵگەنەویستەکە ئەو مرۆڤەی خۆی لەسەر بەرزەفتکردنی خود و دەرونی خۆی و دادگاییکردنی هەڵچوون و خۆڕاگری لە بەردەم هەر شتێکی کتوپڕدا ڕاهێناوە
تەنها بەو خۆگری ورە بەرزەی خۆیەوە دەتوانێت کاریگەری لە خەڵکان بکە و سەرنجیان ڕابکێشێ و خەڵکی بۆ خۆی سەرسام بکە. جاگەر هەژمونی دەرونی دووریشمان پشتگوێ خست و ئەو گرنگیشمان پێنەدا، خودی ئەم خۆگری و خۆڕاگریە گرنگی خۆی هەیە، چونکە نیگایەکی هێمنانە و گزارشتکار کە ئاماژەیەکە بۆ بڕیارێکی کۆتایی و یەکجارەکی و ئەو شەڕون و هاوسەنگەی کە بە وردی و هێز و تند و تۆڵی دەگوترێ، هەموو ئەمانە و چەندان سیفەتی دیکە بە پەروەردەکردن و سوود لێوەرگرتنی ئیرادە بەدەستدێ و وا لە خاوەنەکەی دەکا هەژمونی بەسەر هەموو ئەو کەسانەدا هەبێ کە لە دەوروبەریدا دەژین. گرنگترین ئەو تایبەتمەندیە تاکە کەسیە خودیانەش کە هەژمونی کەسە هەژموندارەکە دەسەلمێنن بریتین لە بەدەمودویی و قسە بۆ هاتن و لەبلەبانی و هێزی یادگە واتە زاکرە، زنجیرەداربوون و بە دوایەک داهاتنی بیر و نمونە هێنانەوە و هێمنی و سنجینی. ئەگەر مرۆڤ لە وەدەسێنانی بارێکی دەرونی جێگیر و پایەداردا سەرکەوتنی بەدەسێنە، هەرگیز لە بەرامبەر ئەو ڕوودا و هەلوو مەرجە نەگونجا و ناخۆشانەدا ناشڵەژێ کە هەرگیز چاوەڕوانی ڕوودانیان نەبووە. هەروە بارە دەرونیە جێگیرەکە وای لێ دەکات لە بەرامبەر ڕەفتارە نەشیاوەکانی خەڵکانیشدا بە خۆگری بمێنێتەوە، بەمەش دەتوانێت ڕێڕە و ئاراستەی چارەنووسی خۆی بگۆڕێ. چونکە لە بەرامبەر گشت نەهامەتی و لێ قەومانێکدا بەو پەڕی بیرڕوونی و خەیاڵ فراوانی دەمێنێتەوە تاکو بەرپەرچی ڕووداوەکان بداتەوە و مامەڵی دروستیان لە بەرامبەردا بکە و بەبێ کەمترین شڵەژان و لێک تێکسیونیش باشترین پلاندا دەڕێژێ و موو بە موو پەیڕەویان دەکات، تاکو لە کۆتاییدا بە عەزم و ویستێکی پۆڵاین و ئامادەکاریەکی بێوێنەوە ئەو شتانە جێبەجێ بکە کە دەستی پێکردبوون. هەموو تێبینی و ئاگاییەکی خۆشی لەسەر ئەو ساتەدا کۆ دەکاتەوە کە خەریکی کارەکەیەتی. لە ساتی دیاریکرا و چاوەڕوانکراویشدا دەچێتە سەر ئەنجامدانی کارێکی دیکەوە. لە گشت قۆناغەکانی کارەکەشیدا ئەو ڕەهەند و ڕوخسارە سەرەکیە دەپارێزێ کە گزارش لە ئیرادەکەی دەکا و یەکەمین گوتە و دەستەواژەشی دەبنە بناغی ئەو ئامانج و کارانەی کە دەیەوێ بیان هێنێتە دی. هێزی ئیرادە هێز و کاریگەریەکی ئەو تۆ هەیە کەوامان لێ دەکا باوەڕ بەوە بێنین کە هەموو کار و مەسەلەیەک پێشتر ڕوویانداوە و زۆر گەورە و پایە بەرزن و لەوانێ ئەمڕۆ ڕوو بدەن ئەگەر بێت و هەوڵ و کۆشتێکی پێویست و تەواوی ئەو تۆت بۆدا کە لەگەڵ گیانی سەردەمدا بگونجێ. تەنها ئەوەندە لەسەر مرۆڤ پێویستە کە بخوازێ و هەوڵی وەدیهێنانی داخوازیەکانی بدە تاکو دەرگاکانی شکۆمەندی و شادومانی بەڕووی خۆیدا ئاوەڵا بکە. لەسەر گەلیش پێویستە لە پێناو خێر و چاکەی هەموو تاکەکانی بە دوو هەماهەنگیدا بگەڕێ تاکو خۆی لە هەموو جۆرە کۆیلایەتی و هێزێکی تاریخواز دەرباز بکە کە لە نیشتیمانی خۆی و لەسەر زەوی خۆیدا بوونەتە لەمپەر لە بەردەم ڕێگەی پێشکەوتن و سربەستی و شادومانیەکەی. ئاراستەکردنی ئیرادە نەگۆڕ و گۆڕاو. پرسە قەدەریەکان ئەو پرسانان کەوا بە حکمی قەدەرێکەوە هاتوونەتە کایەوە و مرۆڤ ناتوانێت بیان گۆڕێ و ڕاستیان بکاتەوە و بە ئارەزووی خۆی لە قاڵبیان بداتەوە. بۆ نمونە پێکاتەی جەستەی سروشتی دەچێتە نێو بواری حتمیەتێکی بڕیار لە سەردراوی قەدەریەوە. بەواتایەکی دیکە پێکاتەی جەستە و درێژی و کورتی باڵا و ڕەنگی چاوت لە دەرەوەی بازنەی ئیرادەی تۆدان. هەروەها ئەم مەسەلەیە لە هەمبەر ئەو وڵاتی تێیدا لەدایک بووی و ئەو ژینگەی تێیدا گەورە بوویت و ئەو پەروەردەی پێی پەروەردەکراویت و لەسەر بناماکانی ڕۆیشتویت دەست نەچوارچێوەی هەمان ئەو قەدەرەی کە لەسەرەوە باسمان کرد و لە دەرەوەی ویست و خواستی تۆدان. ئەم پرسە حتمیانە تا ئاستێکی دیاریکرا و خو سروشتت پێک دەهێنن تاکو ئەگەر لە بوونە تایبەتی و گشتیەکەتدا درکت بە شوێنەوارەکەی کرد دەتوانی ئاراستەکەی بگۆڕی و گۆڕانکاری تێدا بکەی و لایەنە خراپ و گەندەڵەکانی لابدەی. لە دەرەوەی بوونە مادیە حتمیەکەشتەوە ئەو شتانە بە بیر و ئەندێشەیەکی دروستەوە وەربگری و مامەڵەیان لەگەڵدا بکەی کە بە چاک و دروستیان هەژمار دەکەی. ئەمەش مانای سەربەستیە. ئەگەر بە یەکتر کاریگەری بوونی نێوان جەستە و دەروون مانایەکی واقعی و نەگۆڕی هەبێ کە هەرواشە مانای ئەوەیە کە بیر دەتوانێت بارە سەرەتاییەکانی جەستە بگۆڕێ. هەروە جەستەش بەبێت چەند و چۆن کاریگەری بەسەر دەرووندا هەیە کەواتە سربەستی واقعەیەکی دەرونیە و ناتوانین نکۆڵی لێ بکەین و سوودیش لەو نکۆڵیکردنە وەرناگرین چونکە بوونی خۆی لە خودی بیر وەردەگرێ. هەر کاتێ مرۆڤ بە شێوەیەکی زۆر بەهێز درکی بە سربەستی خۆی کرد تەنها ئەوە لە بەردەمی دەمێنێتەوە کە بیەوێ و بخوازێ واتە بنەمای ئیرادە. بەواتایەکی دیکە ویست و ئیرادەی خۆی بەرەو ئامانجە ڕوون و بڕیار لە سەردرا و ئامانزدارەکانی ئاراستە بکە و لە کەش و خۆزای ئەو سربەستیەشەوە کار بۆ وەدیهێنانی ئامانجەکانی بکە و هەوڵی شکل گیربوونیان بدات.
وەگەڕخستنی هەوڵ و کۆشش. زانە دەرونیە هاوچەرخەکان بە کۆی دەنگ لەسەر ئەوە کۆک و هاوڕان کە هەموو بیر و ئەندێشەیەک بە شێوەیەکی سروشتی بەرەو بە کرداربوون دەڕوە. لە پەندی پێشینانی کۆنیشدا هاتووەکە ئەوەی بە بیر و ئەندێشە دەچێتە نێو دەروون بە ماسوولکە لێی دێتە دەر. بەپەی ڕێوکردنی ئەم یاسایە هەموو مرۆڤێک کە بە وردی ئاگایی خۆی لەسەر ویست و ئیرادە و ئامرازەکانی بەهێزکردنیدا چڕ کردەوە هەست دەکا کە تەنها بەو ئاگایی و چڕکردنەوەیە ئیرادە بەهێز دەبێ. ئەو کەسانەی بەڕامان و بیرکردنەوە ڕاهاتون و لە هەمبەر شتە ورد و درشتەکانی ژیان و کاروبار و ڕووداوەکان زۆر بە وردی بەکاریان هێناوە هیچ زەحمەتێک لە قوڵبوونەوەی ئەندێشەیی و زەینی و زاڵکردنی ئەو هۆکارانە نابینن کە پاڵیان پێوە دەنێ دەست بە پەروەردەی دەرونی بکەن. بەڵام ئەگەر لە هەنگاوی سەرەتادا دەروون بۆ قوڵبوونەوە بەباشی ئامادە نەکرابوو زۆر ئاسانە بێدار بکرێتەوە و پتەو بکرێ بەوەی کە مرۆڤ لیستێک لەبارەی ئەو گۆڕانکاریانەوە بنووسێ کە دەیەوێت لە کەسایەتی خۆیدا دروستیان بکە، هەروەها ئەو سوودانەش بنووسێ کە لەو گۆڕانکاریانەدا وە دەستیان دەهێنێ و دەبێ ئەم ڕستانە بخاتە نێو بیر و ئەندێشەی خۆیەوە. بۆ نمونە دەمەوێ هێمنیەکی بەردەوام و پایەداریەکی پتە و باوەڕ بەخۆبوونێکی واقعیانەوە دەست بێنم. دەمەوێ بەسەر دڵە ڕاوچێ و ترس و هەڵچوون و هەموو ئەو هەڵچوونانەدا زاڵ بم کە چاڵاکی و بزاوتم ئیفلیس دەکەن. دەمەوێ ناسرا و بەناوبانگم و کاریگەری لە خەڵکی بکەم. دەمەوێ و هەتا دوایی. هەر مرۆڤێک دەتوانێت ئەو ڕستە و دەستەواژانە بنووسێ کە لەگەڵی دەگونجێن یان دەیەوێ و دەستیان بێنێ جگە لە خودی خۆشی نابێ هیچ کەسێک بیزانێ. با ئەو ڕستانەش دووبارە بکاتەوە کەوا نووسیوێتی. با هەر ڕستەیەکیش زۆر بە جوانی و قوڵی هەڵگێڕ و وەرجێر بکە و لێی قوڵ بێتەوە. هەندێ زانە ئامۆژگاری ئەو کەسانە دەکەن کە دەیانەوێت لە دەرونی خۆیاندا هەوڵەکان وەگەڕ بخەن کە هەر ڕستەیەک بەجیا لەسەر کاغەزێکی تایبەت و پاندا بنووسن. هەموو ڕۆژێک کاتێکی دیاری کراو بۆ ئەو ڕاهێنانە ئەندێشەیە تەرخام بکەن و بۆ ماوەی چەند خولەکێک لە ڕستەکان ڕابمێنن. ئەم ڕێگەیەی وەدیهێنانی ئیرادە زیاتر لەگەڵ ئەو کەسانە دەگونجێ کە شڵەژاو و وروژاون و تەنها دەتوانن ئاگایی و سەرنجی خۆیان لەسەر شتە مادیەکاندا چڕ بکەنەوە. بەڵام بۆ تەمبەڵ و کەسە چەقبەست و سڕەکان باشترین چالاککەرەوەی مێشک و وەگەرخستنی کۆشە ئەندێشیەکانیان ئەوەیە کە پیاسە بکەن و بە خێرایی بڕۆن و ڕستە نووسراوەکان لە مێشک و دەرونی خۆیاندا دووبارە بکەنەوە، چونکە جوولەی جەستەیی مێشک دەجوولێنێ و سستبوون و چەقبەستن ناهێڵێ و وروژانی دەماری و هەڵچوونی خودی هێمن دەکاتەوە. بە ئامانزگەیشتن پەیڕەوکردنی ئەو ڕێنماییانەی کە لە لاپەڕەکانی پێشوودا باسمان کردن پێویستیان بەوەیە کە هەوڵ و تەقەلایەکی زۆری بیری و ئەندێشەی بۆ بخرێتە گەڕ. سسترین و بێبەهاترین کەسیش دەتوانێت ئەو توانایە بدۆزێتەوە کاتێک کەمێک چاوانی دەکاتەوە و هەوڵ دەدا بەهۆی ئاوەزەوە واتە عەقڵ حکم لەسەر شتەکان بدە. ڕاستی مەسەلەکە ئەوەیە کە هیچ مرۆڤێک نییە بە درێژایی ژیانی ڕۆژانە و لە میانی ڕێڕەوی ڕووداوەکانی ڕۆژانەدا هەست بە چەند جوولەیەکی ناوەچی دەرونینەکە کە سەرچاوەکەی خەون و ئارەزووە شاراوەکانیەتی. ئەم جوولانە لە چەند بارێکی ویژدانی و سۆزی جۆرا و جۆردا خۆیان دەنوێن و لەوە دەسێنانی تایبەتمەندیەکی چاک و بێزاربوون لە کەموکوڕیەکی دەرونی و مکوڕبوون بۆ لە ڕێگەوە هەڵکێشانی کەموکوڕیەکە و خۆزگە خواستن بۆ خۆشگوزەرانی مادی و گرنگیدان بە شتێک و وابەستەبوون و حەزی بە مڵۆکردنی شتێک و عەوداڵبوون بە دوای چێژ و خۆشیەک و یان حەزی وەدەسێنانی ڕێز و حورمەت و هەژمونەوە هەڵدەقڵێ. جاگەر مرۆڤ لەسەر ئەوە ڕاهات بە ئیرادەیەکەوە کە ئامادەیی و گوڕوتایی بۆ دروست دەکات بە دوای ئەو حەز و هیوانەی دابچێکە باڵیان بەسەر زەین و ویژدانی داکێشاوە جاگەر بە شێوەیەکی کاتیش بێ بە مکوڕبوون و هەوڵدانەوە بەدەستیان دێنێ. سوودوەرگرتنیش لەو ساتانەی کە دەروون بۆ فراوانکردن و پتەوکردنی ئەو ڕابوونە کارایی کە لە ڕێگای ڕامانەوە بەرپا بووە هەنگاوی یەکەمی گەشەکردنی ئیرادە و ویستی بەهێز دەڕەخسێنێ و دەواازەیەکی بۆ دەخاتە سەرگازی پشت کە لەوێوە بە ئاسۆکانی مەزنایەتێکی بێوێنە و پلەپایەکی بەرز و ئامانجە خوازراوەکەی دەگەێنێ. تەنها بیرکردنەوەی مرۆڤ لە وەدیهێنانی کەسایەتێکی بەهێز لە ڕووی تەندروستی و ئاکاری و مادی و معنەویەوە یان لەو کاتەی ئەو پایە بەرزی و سەرکەوتن و خۆشگوزەرانی و زانایی و توانایی زاڵبوون بەسەر دەروون دەهێنێتە پێش چاوی خۆی کە بەپێی چەند بنەما و ڕێسایەکەوە پێیان گەیشتووە ئەوە زنجیرە هێز بیر و ئەندێشەوە دیدێنێ کە هەر هەمویان بەسەر یەک ڕێڕەودا گوزەر دەکەن و بە بەشداریکردنی ئەو ئامۆژگاریانەی کە بۆ خۆی بەخشیوە و
پێشتر بەپێی بەرنامەیەک نووسیویەتی و بە وردی و هێمنیەوە پیادەی کردوون دەڕژێنە نێو ئیرادەیەوە. کەواتە با ڕوبەڕووی ماندوو بوون و بوەستینەوە و ماندوێتی و دوودڵی و چەقبەستن و متبوون و شکست لە دەروون و جەستەماندا وەدەربنین و هیوا و خۆزگەی بەرز و خۆپەرستیەکی هۆشیارانە و درک پێکراوی لە شوێندا دابنین و بەردەوام ئەوە دووبارە بکەینەوە و بەڵێن بە خۆمان بدەین و بڵین ڕێگە بە حەز و ئارەزوە پڕوپوچ و نزمەکانمان نادەین لە گەیشتن بە هیوە و ئاواتە بەرز و چاکە خوازەکانمان بە دوورمان بخەنەوە و کەلە بچەمان بکەن. با لە کۆتاییشدا باوەڕ بەوە بهێنین کە ئیرادەیەکی ڕاهێنرا و ئامادەکرا و باشترین هۆکار و ئامرازی کاری جددیە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەسەر هەموو ئەو شتانەدا زاڵ دەبێ کە دڵان خۆش دەکەن و ئاسوودەیی بەرقەرار دەکەن. با ئەوەش بزانین کە پلەو ئاستی توانای ئیرادەمان باشترین پێوەری بەهای ڕوودا و هەلومەرج و نەهامەتی و نەکبەتیەکانە. ئەگەر بە خۆراگری و ڕوبەڕووی ئەو نەهامەتی و ناخۆشی و کۆسپ و تەگەرانە بووینەوە بڕیارماندا شوێنەوارەکەی بسڕینەوە و ئیرادەیەکی خۆگر و پایەدارمان بۆ وەدیهێنانی حەز و ئارەزوو هیواکانمان هەبێ ئەوە نەهامەتیەکان زەربی سفر دەکەین و دەگەینە پایەبەرزی و بەختیاری و شادومانی و پێگەیەکی بەرز لەو کۆمەڵگەی کە تێیدا دەژین. وزەی دەماری واتە عەسەبی. گومانی تێدا نییە کە هەر جوولێنەرێکی بەهێزی دەروون ئیرادە بەرەو کاری ئامانزدار و بەسوود دەجوولێنێ، بەڵام ئەو ئیرادەیە زۆر بە خێرایی نامێنێ یان پارچە پارچە دەبێ ئەگەر وزەی پێویستی چاڵاکی دەرونی یان وزەی دەماری ناتەواو بوو. ئەوەی زانراوە ئەوەیە کە جەستەی مرۆڤ ڕۆژانە بە درێژایی 24 کاتژمێر وزەیەکی دەماری ئامادە دەکات وازی کەسەکان دەگۆڕێ، بەڵام بۆ هەموو کەسێک هەر بە دیاریکراوی دەمێنێتەوە. زۆربەی نەخۆشیەکان بەهۆی کەمی ڕێژەی وزەی دەماریەوە دووچاری مرۆڤ دەبن، یان بە واتایەکی دیکە بەهۆی سستی و بێهێزی جەستەوە دروست دەبن. ئەوەی تێبینیش کراوە ئەوەیە کە ئەو کەسانەی جەستەیەکی بێهێزیان هەیە ئەم وزە بە نرخە بە بێسوود بەکاردێن و دەست بڵاوی تێدا دەکەن و بە شێوەیەکی هەڕەمەچی دەیخەنەگەڕ. ئەگەر بە شێوەیەکی باش بەکاری بهێنن و پارێزگاری لێ بکەن ئەوە بەهۆی ئەم وزەیەوە ژیانیان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر چاکتر دەکەن و چارە نووسیان دەگۆڕن. لە هەلومەرجێکی ئاوادا هەر دەبێت چەند هەنگاوێکی سەرەکی بۆ پاراستنی ئەم وزەیە بەهاوێژرێ. ئەمەش بەوە دەبێت کە مرۆڤ خۆی لە تووڕێی و وروژان و زۆر بڵێیی و ئەو شتانە بە دوور بگرێ کە پەیوەندیان بەو نییە. هەروەها دەبێت خۆی لە حەزی بەناوبانگ بوون و پیشاندانی ماسوولکە و لافلێدان و چەندان باری دیکەی لەو چەشنە بە دوور بگرێ کە هێزێکی زۆری دەرونی لێ بە فیڕۆ دەدەن و هیچ سوودێکیشیان نییە. تاکو ئەگەر پێویستی بە ئەعسابی خۆی بوو بە ئاسانی بتوانێت سوودی لێوەربگرێ و بەهۆیەوە ئارەزوەکانی وەدی بهێنێ و بە ئاسانی بێتە ژێرباری ئیرادەکەیەوە. ئەوسا هەست بە هێز و وزەیەک دەکا کە پێشتر بە هیچ شێوەیەک پێی ئاشنا نەبووە. لە بەرامبەریدا هەست بە حەسانەوە دەکا و وزە دەماریەکەی زیاتر دەکا و ئەم وزە دەماریەشی دەتوانێت هیوا و ئاواتەکانی وەدی بهێنێ. ویژدان و ڕۆیشتن بەڕێڕەوی حەز و ئارەزوەکان. هەر یەکێک لە ئێمە دەتوانێت لە دەرونی خۆیدا تێبینی دوو چاو گومەڵبند بکە کە بڕیارە کردەیەکانی لێوە دەردەچێ. ویژدان و حکومدان و هوشیاری و عەقڵ و بیرکردنەوە لەلایەک و ڕۆیشتن و هەنگاونان بەڕێڕەوی هەست و سۆزەڵێڵ و سەرپێیی و هەڕەمەچیەکان لەلایەکی دیکەوە. دەتوانین بەم نمونەی خوارەوە ئەم دوو مەڵبەند و چاوگەی کەسایەتی مرۆڤ ڕوون بکەینەوە. قوتابیەک لە سپێدەیەکی زوودا لەسەر مێزەکەی خۆی دانیشتووە و وانەکانی دەخوێنێتەوە و بیری خۆی بە مەسەلەیەکی فەلسەفی زۆر قوڕس سەرقاڵ کردووە. تیشتی خۆریش لە دەرەوەی ژوورەکەیدا باڵی بەسەر ئاسۆدا کێشاوە و خۆشی و شادی دەخاتە دڵیەوە. نەسیمێکی سازگاریش کاغەز و جلوبەرگەکانی دەجوولێنێ. لە پەنجەرە کراوەکەشدا دەنجی ئەو منداڵانەی دەکەوێتە بەرگوێ کە لە ژێر تیشتی خۆردا گەمە دەکەن. ئەم دیمەنە دڵڕفێنەی سروشت و حەزی گەمەکردن لە ژیاندا ناچاری دەکەن واز لە وانە خوێندن بێنێ و کتێبەکانی پشتگوێ بخە. تاکو بچێتە دەرەوە و چێژ لە تیشتی خۆر وەربگرێ و لەگەڵ هاوڕێکانیدا گەمە و گاڵتە و گەب بکە. بەڵام ئەم ڕەفتار و جوولە هەڕەمەچی و سەرپێیە و ئەم هەڵچوونە شارەوە و کتوپڕە لەلایەن ویژدانی قوتابیەکەوە بربەرەکانی لەگەڵ دەکرێت، چونکە وادەی تاقیکردنەوە نزیک دەبێتەوە و بۆ ئەوەی لە تاقیکردنەوەشدا سەرکەوتن وەدەستبێنێ دەبێ هەموو ئەو وانانە بخوێنێتەوە کە هێشتا بەباشی تیان نەگەیشتووە و نەچوونەتە مێشکەوە، کەواتە هەر دەبێ لەسەر خوێندنەوەی وانەکانی بەردەوام بێ.
لێرەدا کێشە لە دەرونی قوتابیەکەدا دروست دەبێت، کێشە لە نێوان خوێندنەوەی وانەکانی و چوونە دەرەوە بۆ گەمەکردن. بەپێی چۆنیەتی کۆتایی هاتنی ئەم کێشەیەشەوە ڕەفتاری لە ئایندەدا دیاری دەکرێت، واتە بەپێی چۆنیەتی کاردانەوەی قوتابیەکە لە هەمبەر ئەو دوو کێشەیەدا ڕاددەی سەرکەوتن و شکستی خۆی دیاری دەکات. ئەمەش مانای ئەوەیە هێزی ویژدانێکی هۆشیارە کە بڕیار لەسەر چۆنیەتی ژیانی کەسەکان دەدات. ئەگەر مرۆڤ هەوڵیدا بەسەر هەڵچوون و سۆز و کاریگەربوونەتی شتێپەڕ و سەرپێیەکاندا زاڵ بێ، وردە وردە دەتوانێت بە دۆستایەتیەوە ئامرازەکانی ملپێکەچکردنیان ئامادە بکە و بەپێی وێنە ئەندێشەیە دروستە درک پێکراوەکانی ڕێڕەوی هەنگاونانی خۆی بگرێ. جڵەوکردنی هەڵچوونە سۆزیەکان. کاتێ مرۆڤ وڵامی حەزە هەستیە قوڵەکانی دەداتەوە، وزەیەکی زۆری دەماری خۆی بە فیڕۆ دەدا. ئەمەش مانای ئەوەیە کە هەرچەندە مرۆڤ وڵامی هەڵچوونە سۆزیەکانی خۆی بداتەوە و بچێتە ژێرباریانەوە، ئەوە بەشێکی زۆری وزەی دەماری خۆی لە دەست دەدا و بۆیە بەر لەوەی مەشق لەسەر بەهێزکردنی ئیرادە بکەین، دەبێت چاودێری ئەو هەڵچوونانە بکەین کە گرنگترینیان سێ هەڵچوونن. یەکەم، حەزی خۆدەرخستن و بەناوبانگبوون و منمنکردن. دوو، حەزکردنی مرۆڤ بەوەی خەڵک بە باش و چاکی لە قەڵەمدەن و چەپڵەی بۆ لێ بدەن. سێیەم، تووڕێی. لە یەکەمین بەرەنگاربوونەوەدا هەمیشە هەوڵ بدە بێدەنجی خۆت بپارێزی. بۆ نمونە ئەگەر هەواڵێکی سەرسوڕهێنەرت بەرگوێکەوت و حەزت کرد هەواڵەکە بۆ هاوڕێیەکەت بجێڕیتەوە، بەر لەوەی هەواڵەکە بجێڕیتەوە بیر لەوە بکەرەوە کە ئەگەر ئەمە بکەی یەکەیەکی وزەی دەماریت لە دەست دەدەی. بۆیە هیچ مەڵێ، ڕاو بۆچوونی خۆت دەرمە بڕە و باز لە سۆز و کاریگەربوونەکانت مەکە. هەرگیز لە پاشملە باز لە هاوسێ و ناسیا و ئەو کەسانە مەکە کە تێکەڵاوی لەگەڵیان هەیە. قۆڵی غەیبەتانی لێ هەڵمە ماڵە، چونکە وەڵام نەدانەوەی هەر حەزێکی لەم شێوەیە یەدەجی وزەی دەرونیت زیاتر دەکات. هێزی زەینی و ئەندێشەیت بە وەڵامدانەوەی بۆنە و هەلومەرجە پڕ و پوچەکان و لێدوان لەسەر ڕووداوەکانی ڕۆژ و ئەو ڕوودا و کەسانە تەخشان و پەخشان مەکە کە ڕۆژانە دەیان بینی. ئەم بەرهەڵستیە مانای ئەوە نییە کە خۆت لە خەڵکی دوور بخەیتەوە و بە غەم و داخ و دڵتەنجیەوە گۆشە نشین بی، بەڵکو مانای ئەوەیە ئاگدار و سەلار و سنجین بیت و خۆت لە هەموو ئەو چاڵاکی و ڕەفتارانە بە دوور بگری کە نەسوود بە خۆت دەگەیەنن، نە بە خەڵکانی دەوروبەریشت. ئەگەر هەر پێویستیش بوو یان ناچار کرای قسە بکەی، با قسەکانت میکانیکیانە و ئامێریانە و ئۆتۆماتیکی نەبن، بەڵکو قسە و دەستەواژەکانت بە تەرازویەکی هەستیار هەڵسەنجێنە، هەر وشەیەکیش لە شوێنی خۆی بەکاربێنە تاکو بەهۆیەوە ئامانجێک بپێکی، ئەو ئامانجێک کە پێشتر بیرت لێی کردبەوە. بە تونند و تیژی و گوڕوتاوەوە گفتوگۆ مەکە و گفتوگۆ لەگەڵ ئەو کەسانەش مەکە کە تەنها لە پێناو گفتوگۆکردن گفتوگۆ دەکەن. ئەگەر بە پێچەوانەی ئەو ڕێنمایەی سەرەوەش ڕەفتار بکەی، زیان بە خۆت و خەڵکانی دیکەش دەگەیەنی. زۆر بەهێمنی گوێ بۆ ئەو قسە و هەواڵانە ڕادێرە کە خەڵکان بۆتی دەکەن. ئەگەر پێویستیشی نەکرد ڕاوبۆچوونی خۆت لە بەرامبەریاندا دەرمەبڕە، ڕێگا بە کەسیش مەدە بەبێ حەز و ویستی خۆت ڕاد بچێشێتە نێو قسە و گفتوگۆ. ئەگەر تووشی زۆر بڵێ و چقاوە سویەکیش بووی کە بە قسە و دەربڕینە دوور و درێژەکانی ماندوود دەکا، ئەوەی پێنیشان بدە کە تۆ لەو زۆر بڵێی ئەو ڕاهاتووی. لێگەڕێ با وزەی دەماری خۆی تەخشان و پەخشان بکە و تۆش بە بەردەوامی وزەی دەماریت بپارێزە. بەڵام حەزی دەستخۆشی لێکردن و چەپڵە بۆ لێدان واتە حەزی مرۆڤ بۆ ئەوەی خەڵک بە شان و باڵیدا هەڵبدەن، وا لە مرۆڤ دەکا هەر کاتێک هەلی بۆ ڕێکەوت بەهای خۆی بە خەڵکی پیشان بدا و هەوڵ بدات لەبارەی کەسیەتی و منیەتی خۆی بیرۆکەیەک بداتە خەڵکی و وایان لێ بکە بەرامبەر هەموو ڕاوبۆچوونێکی ئەشهەدو بیللای بۆ بکەن و ڕاوبۆچوونەکانی بە دروست بزانن. هەرەوەندە بەسەکە چاودێریەکی ئەو کەسانە بکەیت کە عاشقی گەورەین و گوێ لە قسەکانیان بگری تاکو بۆت ڕوون بێتەوە چەندە بۆوە دەسهێنانی چەپڵەی خەڵکی لە ژێرباری ماستەوچێتیدا دەناڵێن و هەوڵی بێبەرهەم و نەزۆکانە دەدەن. زۆر بە وردی چاودێری خۆت بکە تاکو لەو حەزە مەترسیدارە دەرباز بی و ئەم ئارەزوە وێرانکەر و سست و سوکەرە لە ناو ببەی. جڵەوگیرکردنی تووڕەیش بە بەرەنگاربوونەوەیەکی سوک و سادەی دەرونی دێتە دی، ئەویش دان بە خۆداگرتنە. ئەگەر یەکەمین جار دانت بە خۆت داگرت، ئەوە خوێنت ناجۆشێ و ئەحسابت بە ساردی دەمێنێتەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی لە بەرامبەر تەشقەڵەوە گەورەکان و بەرەنگاربوونەوە مەترسیدارەکان بتخاتە سەر ڕێگای هێز. شکست و بێئومێدی و
بێپشت و پەنایی و ڕق و تووڕەیی و هەڵچوونە دەماریەکان لە ڕوخسار و لۆچەکانی دەم و چاو و ڕیتمەکانی دەنگ و ئاماژە و جوولەکانی دەستدا گزارش لە خۆیان دەکەن. خۆلێ دوورخستنەوەشیان سوودێکی بێشماری هەیە. خۆڕاهێنان لەسەر خۆگری و بەرزەفتکردنی دەروون باشترین یارمەتی دەریگەشە پێدانی ئیرادە و ورەبەرزیە. ئەوەی بەسەر چاودێریکردنی ئەو جوولە و ڕەفتارە هەڵچوونیانەدا پیادە دەبن کە لە قوڵایی دەرووندا بە شێوەیەکی نەستی بەدیار دەکەون، بەسەر چاودێریکردنی ئەو جوولە و ڕەفتارە مجێزیانەشدا پیادە دەبن کە لە دەرەوەڕا بەهۆی پێنج هەستەکانەوە دەگوازرێنەوە نێو دەروون. کەواتە هەر کاتێک هەڵچوونێکی مجێزی بەسەرتدا زاڵ بوو یان بۆنێکی ناخۆش کەوتە بەرلووت و هەر کاتێک دەستت لە شتێکی لووسدا و گوێت لە ئاوازێکی خۆش بوو لەسرت پێویستە هەست و سۆزت دادگایی بکەی و بیخەیتە ژێر فەرمان و هەژمونی بیرێکی قوڵ و دروست. لەو دادگاییکردانەشدا هەمیشە هەوڵی ئەوە بدە لە هەمبەر ڕوخسار و ڕەهەندەکانی هەست و ڕاوبۆچون و کاریگەربوونەکانتدا خۆگر و مەزن و بەهێزبی، بە شێوەیەک کار بکەی و نەشڵەژێ و شت و هەڵومەرجەکان بگۆڕێن و تۆش ئێش و ئازارەکانت دەرنەبڕی. وا لە مجێز و حەزەکانت بکەی لە بەرامبەر ئەو ئامادەکاریانە سست و بێهێز و ترسنۆک و ملکەچ و فشۆڵ بن کە بۆ جڵەوگیرکردن و ملپێکەچکردن و زاڵبوون بەسەر بیر و خەیاڵت دەیانگریتە بەر. ڕەفتاری کرداریت چاک بکەرەوە. ببیتە کەسێکی چالاک و بەگڕووتا و شتێکە و خۆ نیشاندان بەوەی کەسێکی چالاک و بەگڕووتاویت شتێکی دیکەیە. کەواتە مەڵێ دەبێ مرۆڤ خاوەنی ئیرادە بێ بۆ ئەوەی ڕێباز و بنەماکانی پێش و پیادە بکە و ئەو ڕاهێنانە بکە کە ئاماژەیان پێکراوە، بەڵکو هەمیشە بڵێ هەوڵ دەدەم، کاری بۆ دەکەم، پیادەیان دەکەم. بێهیواژ مەبە ئەگەر هەندێک جار لە ڕەوتە دروستەکەدا لاتدا یان هەڵەت کرد یان ئەگەر لە زۆر هەلومەرزدا نەتوانی بەسەر ئیرادەی خۆتدا زاڵ بیت، چونکە سست و بێهێزترین کەس دەگاتە بەرزترین و دوورترین ئامانج و ئەو هێزانەی کە خۆی دەیەوێ لەو کاتەی کە بەسەر بێهیواییدا زاڵ دەبێ و لە هەوڵدان و کۆشش بەردەوام دەبێ. هەر لەم بارەیەوە دەمانەوێت باسی سربردەی دیمۆستینۆسی وتاربێژی پایەبەرزی ئەسیناتان بۆ بگێڕینەوە. ناوبراو کابرایەک بوو لە کاتی قسەکردندا زمانی دەگیرا و تا قسەیەکی دەکرد لە خۆی بێزار دەبوو، بەڵام دوای ئەوەی چەند ئامرازێکی خۆکردی وتاربێژی و ڕێگاکانی لێزانی و شارەزایی وتاربێژی داهێنا و پیادەی کردن بووە بەناوبانگترین و لێهاتووترین وتاربێژ و خەڵک بە نمونە باسی بەدەمودویی و ڕەوانبێژی و لەبلەبانیەکەیان دەکرد. دەبێ ئامانجی سەرەتات هەوڵدان بێ بۆ ناسین و دەستنیشانکردنی ئەو هەڵە و کەم و کورتیانەی هەوڵەکانت پوچەڵ دەکەنەوە تاکو لە جاری دووەمدا چاچیان بکەیتەوە. لە هەنگاو و هەوڵی سێمیشدا هەڵەی هەنگاوی دووەم چاک بکەیتەوە. بەم شێوەیە دەبێ بەردەوام بی تاکو لە هەنگاوی کۆتاییدا دەگەیتە ئامانجەکانت. ئەگەر بەسەر هەڵچوونێکیشدا زاڵ بووی و بەهۆی خۆڕاهێنان و مەشەقکردنی ڕۆژانەوە توانیت بە یەکجاری بیسڕیتەوە، دەبێ ئەوە بزانی کە بە شێوەیەکی بەهێزتر لە جاران هێرشت بۆ دەهێنێتەوە. بە کورتی کۆسپوتەگەرەیەکی سەرڕێگاتە، بەڵام نەکەی لە بەرگریکردندا نەرمی بنوێنی و ملکەچی بی و بەڵکو ئازایەنە بەرپەرچی بدەرەوە تاکو بتوانی ڕەفتارە دەرونیەکانت چاک بکەیتەوە. هەمیشە بگەڕێرەوە بۆ ئەو خەون و ئاواتانەی کە بڕیارت داوە بیان هێنیتە دی، بیان کەیتە ئیلهام بەخشی ژیان و ڕەفتارەکانت. هەوڵ بدە بۆ وەرگرتنی ئامۆژگاری و ڕێنمایی لە ئیلهامەکانی خەون و ئاواتەکانت قوڵ بیتەوە، چونکە هەر لە خۆوە و لە میانی هەندێ مانا و ڕێگاوە نمونەی باڵات پێشکەش دەکرێت کە پێشتر درکت پێیان نەکردووە و ئاشنایان نەبووی. ئەگەر هەوڵتدا بیر بکەرەوە، بیر لە هۆیەکانی چەقبەستان و خاوبوونەوەت بکەرەوە، بەم کردەیە بزاو و گوڕوتاوی زەینی و گیانت بۆ دەگەڕێنێتەوە. لە کۆتاییشدا گرنگی بە قسە و لێدوانی خەڵکی مەدە، بە تایبەت ئەو قسانەی کە ورەت دەڕوخێنن، چونکە خەڵک دەیانەوێت لە هەموو ئاشێک باراشێکیان هەبێ و باز لە هەموو شتێک بکەن و لەبارەی هەموو مەسەلەیە قسە بکەن، چونکە ئەگەر گرنگی بە قسەکانیان بدەی و گوێیان بۆ ڕابگری ورە بەرزی دەڕوخێنن. ئاگات لە ڕەفتاری دەروونت بێ، بەم ئاگا لێبوونەت ڕەفتاری کرداریانت چاک دەبێ و بە ئامانجەکانت دەگەی. دادوەر و فەرمانڕەوای دەروونت بە. گومانی تێدا نییە کە بۆ بنیادنانی بناغەیەکی ئەقلی نەگۆڕ و پتە و دەبێ بناغە و پێکاتەیەکی جەستەیی ڕێک و پێکمان هەبێ کە هەموو ئەندام و بەشەکانی پتە و تون و تۆڵ بن. بۆ گەیشتن بەم ئامانجەش پێویستمان بە دانانی چەند ڕێنماییەکی پلاندار دەبێ
کە تەنها دەتوانرێ بەهۆی ئیرادەوە مەیسەر بکرێ، تەنها ئیرادە و هیچی دیکەنا. کەواتە لەسەرت پێویستە ئیرادەی خۆت بخەیتە سەرلایەنێکی گرنگ و سەرەکی کە بریتیە لە پیادەکردنی بنەما تەندروستیەکان و ڕەفتارکردن بە پێی ڕێنماییەکان. گرنگترین ئەو بنەمایانەش ئەوەیە کە خۆت لە هەموو ئەو شتانە بپارێزی کە جەستت ژەهراوی دەکەن و دەبێ بە مکوڕبوونەوە هەوڵی لابردنی هۆ و ئەنجامەکانی بدەیت. دکتۆر گاستۆن دۆرفێل دەڵێ ئەو کەسەی جەستەی ژەهراوی بووە لە میانی ئەو ژەهرەی کە بەنێو جەستەیدا دێت و دەچێ هەز دەکات و دەبینێ. بۆ ئەوەی پزیشکایەتی دەروونناسیش تووشی شکستی گەورە نەبێ، دەبێت نەخۆش بخاتە بەر سیستمێکی خۆراکی و هاوەکە گشت ژەهرێکی جەستەی پاک بکاتەوە، ئەو ژەهرانەی کەوە کۆسپوتەگەرە لە بەردەم ئەرک و کاری جەستەدا دروست دەکەن. هەر کاتێکیش مێشتی مرۆڤ خۆراکی لە خوێنێکی پیس و گەندەڵ وەرگرت، ئەوە هیچ سەیر نییە کە خاوەنەکەی بەگشت بارودۆخە دەرونی خراپ و گەندەڵەکاندا بڕوە، چونکە کەمترین ژەهراوی بوون زەین ئیفلیس دەکا و بێسەروبەری دەخاتە ناویەوە و مرۆڤ تووشی ڕەشبینی و دڵتەنجی و بێهیوایی و چۆکدادان دەکا و وای لێ دەکا لە سەرنەکەوتن و وەگەڕخستنی هەوڵ و کۆشەکانی بترسێ. ڕێکوپێکی ئەندامی بەهۆی سێ خاڵی سەرەکی دێتە دی، ئەوانیش بریتین لە یەکەم سیستمێکی خۆراکی دیراسەکراوی پلاندار، دووەم خوێنێکی بە ئۆکسجین کراو، دەبێت ڕێژەی بە ئۆکسجین کرانەکەشی پڕ و خەست بێ، سێ سووڕی خوێنی چالاک، کەواتە با خۆراکت لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە ڕێکوپێک و بەرنامەدار بێ، بە شێوەیەک هەست بە قورسی و هەڵچوون و خاوبوونەوە و شڵەژان نەکەی. لە کۆتاییشدا بەپێی تەمەن و قیافە و کاروبار و کاتەکانی دەست بەتاڵیت جۆرە وەرزشێکی جەستەیی بکە و لە وەرزشەکەشدا ڕەچاوی ئەوە بکە کە خوێن و هەوا و وزە و نەرمی ببەخشیتە ئەندامەکانی لەشت. هەرگیز ئاو لەبیر مەکە، چونکە یەکێکە لە پێویستیەکانی ژیانی ئەندامەکان و چۆنیەتی ڕێخستنیان. هەرچەندیش پێت دەکرێت خۆت لە مادە سڕکەرەکان و ئەو خواردنەوانە بە دوور بگرە کە لەش ژەهراوی دەکەن یان زەمینەی ژەهراوی بوونی خۆش دەکەن. خەوتن بە ڕێکوپێکی خەوێکی شاد و تێر و تەسەل و قوڵیش بۆ نەهێشتنی ماندووبوونی ڕۆژانە و شەکەتبوونی جەستە پێویستیەکی بێچەند و چوونە. ئەوەی بە ڕێکوپێکی بخەوێ بە ئاسوودەیی و جەستەیەکی سووک و چالاک و حەساوەوە بێدار دەبێتەوە. خۆشی لە هەموو ئەو شتانە بە دوور دەگرێت کە مرۆڤ ماندوو دەکەن و سەری لێ دەشێوێنن. دواتریش بە ڕوویەکی خۆش و ئامێزێکی کراوەوە پێشوازی لە ژیانی ڕۆژانەی دەکا تاکو بە باشترین شێوە کارەکانی ڕاپەڕێنێ و بە دوای چالاکیەکانی دابچێ و بە گوڕوتا و دڵخۆشیەوە ئەنجامیان بدە. چونکە بیر و زەینی بێگەردە و لە هەمبەر ئەو کۆسپوتەگەرانەی دێنە بەردەمی گورەیەکی پۆڵاینی هەیە و دەتوانێت چارەسەری گرفتەکان بکە و نایەڵێ کاریگەری بەسەر دەرونیدا بەجێبێڵێ. خەوێکی شاد و قوڵ دیمەنی دەرەوەی مرۆڤ دەگەشێنێتەوە و جوانی و بریسکەی پێدەبەخشێ و نیگای چاوەکانی هێمن و خۆڕاگر دەبن و چرچ و لۆچەکانی دەم و چاو ناهێڵێ و دەنجی باشتر و قوڵتر و ڕیتم و ئاوازەکانی دەنجی سازگار دەبێت. لە کاتی گۆکردنیشدا دەربڕینە دەنجیەکانی بەهێز و پڕ لە گوزارش دەبن. لە کۆتاییشدا خەوتن تەمەند درێژ دەکا، چونکە هەر کاتژمێرێک لە کاتژمێرەکانی خەوتن پچڕانێکی ڕاستەقینێ لە ڕەوتی ژیان و بەردەوامی بەخشینە بە توانای بەرگەگرتنی ڕۆژەکان واتە تەمەن. بەڵام بێداری و خەوزڕان پێکاتەی جەستە بە خێرایی تێک دەدا، دەستە پاچەشی دەکا. ئەوانەی شەوانە بە بێداری دەمێننەوە خۆیان تووشی شلەژان و تێکچوونی مەترسیدار دەکەنەوە و ماندووبوون و ڕووگرژێکی ئازاربەخش و ڕوخساریان دادەپۆشێ، چونکە کەمی حەسانەوە و کەم و کاسی لە هەرسکردن و خۆراکدا دوو مەسەلەن کە بەرگری جەستە کەم دەکەنەوە و وەدەسێنانی توانای بەرگری لەش ئیفلیس دەکەن. بەمەش مرۆڤ تووشی جۆرەها ژەهراوی بوون دەکەن و میکرۆب و ڤایرۆسەکان هێرشی بۆ دەهێن و گۆڕانکاریەکانی کەش و هەوا و هەڵچوونەتون دەکەن و برینە جۆرا و جۆرەکان کاری لێ دەکەن. جگە لەو لایەنە تەندروستیانە نەبێ کە کاریگەری ناڕاستە و خۆ لە خەوتن دەکەن، ئەوە ئیرادە کاریگەریەکی زۆری بەسەر چاودێریکردنی خەوتنەوە هەیە. ئیرادە دەتوانێت سنوورێک بۆ ئەو دڵقرقران و خەیاڵاتە یەک بە دوای یەکانە دابنێ کە لەو کاتەی مرۆڤ سەر دەخاتە سەرسەرین خەوی لێتاڵ دەکەن و وەکو ماری بریندار گینگڵی پێدەدەن و ئارامی لێ هەڵدەگرن. بۆیە بۆ ئەوەی ئیرادە ئەو کارە گرینگە بکە لەسەر مرۆڤ پێویستە ئاگایی خۆی چڕ بکاتەوە و
زۆر بە مکوڕبوون و توندوتیژی و هاوسەنجیەوە چاودێری دەرونی خۆی بکە تاکو بتوانێت چالاکی و بزاوتەکانی خودت بخاتە ژێڕچێفی ئیرادەیەکی هۆشیارانەوە. کاتێ دەتەوێت بخەویت لەسەر جێگا درێژ بە بە شێوەیەک هەموو ئەندامەکانی لە شت خاو ببنەوە. دواتر لەو کاتێککە پاڵکەوتووی بە دوای بارێکی جەستەیی وهادا بگەڕێ کە حەسانەوە بۆ هەموو ئەندامەکانی لە شت دابین بکە. لێرەدا ئامۆژگاری دەکەین کە لەسەر لای ڕاست یان لەسەر پشت بخەوی. ئەگەر لەسەر پشت خەوتیت وا باشترە لە شت بەرە و لای ڕاست لار بکەیتەوە تاکو ئەگەر باشترین باری پاڵکەوتنت وەدەسێنا کە بەهۆیەوە هەستت بە حەسانەوە کرد ئەوە بێجوولەیی و سستبوونێکی تەواو بەسەر جەسەتدا بسەپێنە و دڵنیا بە کە هەموو ماسوولکەکانت بەباشی درێژ و خاو کردوتەوە. دواتر دڵنیایی لەسەر باری سنگ و ژێر سەرت پەیدا بکە. هەوڵ بدە هەموو بیر و ئەندێشەیەک لە مێشکت دەرکەی و بە زەینی خۆت لە دنیا و دەوروبەرت دوور بکەویتەوە و ئاگات لە هیچ شتێک نەمێنێ. ئەگەر ڕاڕایی و دڵقڕقرانێک یەخەی گرتیت ئەوە بە ئەنقەست لە بیر و ئەندێشەیەکەوە بچۆرە سەر بیر و ئەندێشەیەکی دیکەوە و وا خەیاڵ بکە کە بۆرژاویت و خەون دەبینی. هەندێک پێناچێ لە ماوەی چارەجێک تا نیو کاتژمێر بەسەر هەموو ئەو شتانەدا زاڵ دەبی کە زەین و بیرت دەشێوێن و شێلووی دەکەن. اینجا جۆرە حەسانەوەیەک باڵت بەسەردا دەکێشێ و لەگەڵیدا سست دەبیت و خەوت لێ دەکەوێ و دەحەسەیتەوە. چالاکی و سستی گومانی تێدا نییە کە سستبوونی زەین و ماسوولکە درێژ دەبێتەوە و تا کاتی بێداربوونەوە درێژە دەکێشێ. لێرەدا ئەم درێژبوونەوەی کاتێک دەخایەنێت کە بەپێی کەس و تەمەن و هەلومەرجەکانی دەوروبەر و ژینگەی کەسەکە درێژ یان کورد دەبێتەوە. زۆر کەس هەن بۆ نەهێشتنی ئەو سستیە پەنا دەبەنە بەر چەند و ئاگاهێنەرەوەیەکی تایبەت کە گرنگترینیان قاوەیە. بەڵام نۆشینی قاوە بۆ و ئاگاهێنانەوەی زەین و مێشک هۆکارێکی لاوازکەر و بێهێزکەری وزەی پاشەکەوت کراوی بزاوی گشتی دەرونیە. چونکە لەگەڵ تێپەڕبوونی کات وەکو خۆرکە هێزە زیندوو کاراکان بەرەو نەمان دەبە. ئەوەی تەنها بە قاوە دەتوانێت بە ئاگا بێتەوە وەکو ئەو کەسە وایە کە بە دەرزیە سەرکەرەکان نەبێ خەوی لێ ناکەوێت. گرنگ نییە کە مرۆڤ لە خەو بێدار بێتەوە بەڵکو گرنگ ئەوەیە لە سستی و تەمبەڵیەکەی بێدار بێتەوە. بەواتایەکی دیکە هەر لەگەڵ بێداربوونەوەیدا بیر و ئەندێشە دروست و ڕوون و دیاری کراوەکانی وەبیر بێتەوە و بەباشی ئاراستەیان بکە. چونکە پێویستی پێیان هەیە تاکو بەپێی بنەما و ڕێبازە دەرونیە سەنجین و بەهادارەکان دەست بە کارەکانی بکاتەوە. پێڕەوکردنی پلانی چاودێریکردنی دەروون لە کاتی خەو و بێداریدا پاش ماوەیەکی کورد دەبێتە هۆی بیر و زەین ڕوونی و ئەمەش خۆی لە خۆیدا دەبێتە هۆی گەڕانەوەی گوڕ و تا و چالاکی بۆ ویژدان. جەختکردنە سەر ئەم پلانە و بەکاربردنی پلانی چاودێریکردن لە پێناو بەرهەڵستیکردن و بەرپەرشدانەوەی سستی ماسوولکەی و زەینی بەوە دێتە دیکە لە کاتی بێداربوونەوەدا کتێبێکی خۆش و سەرنجڕاکێش لە نزیک شوێنی خەوتن دابنەی تاکو ئەگەر لە خەو بێدار بوویەوە دەست بە خوێندنەوەی بکەیت و خوێندنەوەکەش ڕوونی و بێگەردی بۆ بیرت دەگەڕێنێتەوە و ئەم بیر ڕوونیەش بزاف و گوڕوتاوی جەستەیت بۆ دەگەڕێنێتەوە. پاشان کتێبەکە وەلاوەنێ و بیر لە کاروباری ڕۆژانت بکەرەوە و لە زەینت داوێنەی بکێشە و بەرجەستەی بکە. ئەو سوودانەش بێنە بەرچاوت کە بەهۆی تەواوکردنی کاروبارەکانتەوە دێنە دەستت. هەروەها وێنێ ئەو چێژ و خۆشیانەش لە ئەندێژەی خۆتدا بچێشە کە لە پاش ئەنجامدانی کاروبارەکانتەوە بەهۆی وردی و دەستپاچیت دێنە دەستت. ئەم کردەیەش ئەو پەڕی چارەگە سەعاتێکی لێت دەوێ و هیچی تر. گۆڕینی ئاراستەکانی بیرکردنەوە کاتێ مرۆڤ بەگشت هەست و بوون و ئاگایی خۆیەوە دەچێتە نێو کاروبار و ئەو کارانەی کەوا گرنگیان پێدەدات یان کاتێک گرنگی بە مەسەلەیەک دەدات و دەیپشکنێ و هەموو ڕەهەندەکانی شەن و کەو دەکا کاریگەری ئەم گرنگی پێدانات تەنها لە باش ئەنجامدانی کارەکاندا بەدیار ناکەوێ بەڵکو خێرایی زەین و چڕکردنەوەکەشی زیاد دەکە و گەشە بە میکانیزمی مێشک دەدا و بۆ ئەنجامدانی ئاگایی و هۆشیاربوونەوە بەهێزی دەکات. ئەگەر ویستت ئیرادت لەسەر قوڵبوونەوەی سوودبەخش و بەرهەمدار ڕابهێنی پێویستە بۆ ئاراستەکردنی بیرەکانت بەرەو مەبەستەکانت کاتێکی دەست بەتاڵیت تەرخان بکەیت. هەرچەندە مەبەستەکەش جارسکار و لەبەردڵان نەبێ سوود و بەخشەکانی ڕاهێنانەکە دەگاتە پلەیەکی زۆر بەرز چونکە ئەو بابەت و پرسانەی کە زەین بۆ لای خۆیان ڕادەکێشن یەکجار زۆرن و لە ژماردن نایەن. بەڵام مەبەستمان سەپاندنی ئیرادەیە بەسەر بیر و ئەندێشە تاکو بەم لەو ئەولادە نەڕوات و بابەت و شتە سەرنجڕاکێشە بێکەڵکەکان بەلاڕێیدا نەبن تاکو ئەگەر خۆی قوڵبوونەوە بەسەرتدا زاڵ بوو
زۆر ئاسانە ئاگایی و سەرنجی خۆت لەسەر لایەنێک لە لایەنەکان چڕ بکەیتەوە ئەگەر زەینیشت لە ساتێکی سەرسۆرماندا لەسەر لایەنەکە نەما ملکە چوو دەستەمۆی بکەی و بیجێڕیتەوە سەر هەمان لایەن کەواتە بابەتێکی دیاریکراو هەڵبژێرە تاکو و بیری لێ بکەیتەوە بۆ نمونە مێزێک یان کورسی و هەتا دوایی هەموو ئاگایی و سەرنجی خۆتی بخارە سەر و لێیدانە بڕێ ئەگەر وا بکەی پاشکەمێک سرد لەو هەموو بیر و ئەندێشە نوێیانە سۆر دەمێنێ کە لەبارەی شتە جەخت لەسەر کراوەکەوە دێنە مێشکت و پێشتر درکت پێیان نەکرد بوو ئەگەر لە کاتی ڕاهێنانەکەشدا هەستت بە بێزاری و جارزبوون کرد یان ماندوو بووی چاڵاکی و بزاوە زەینیەکەت بوەستێنە و نزیکەی 5 خولەک بوەستە پاشان بگەڕێرەوە سەر بابەتێکی دیکە کە لەوەی پێشوو جیاواز بێ دەبینی کە ماندووبوونەکەت نەماوە و حەسانەوە شوێنی گرتوتەوە بەم شێوەیە تۆ دەتوانی هەر کاتێک بتەوێ بە قوڵبوونەوە بەنێو چەندەها بابەتی جیاجیا و گۆڕینیان ئاراستەی بیرکردنەوەت بگۆڕی وەرچەرخانی زەینی گومانی تێدا نییە کە دەروون بەهۆی کاریگەری ئەو گرجیە سست و بێهێز دەبێ کە هەوڵ و کۆشی مرۆڤ لە پێناو بەهێزکردن و گەشەپێدانی ئیرادەوە دروستی دەکات ئەم سستی و بێهێزیەش هەندێک جار بە خێرایی و هەندێک جاریش بە هێواشی و پلەپلە دێ بەڵام باڵی خۆی بەسەر هەموو ئەو کەسانەدا دەکێشێ کە گرنگی بە بنیادنان و ئاراستەکردنی ئیرادە دەدەن بەم پێیە لەسەر مرۆڤ پێویستە لە پاش هەر ماوەیەکی بزاو و چاڵاکی هەست و دەروون و عەقڵی خۆی بەحەسێنێتەوە تاکو پاش حەسانەوەکە بە دڵخۆشی و گوڕ و تاو و بوژانەوەوە بگەڕێتەوە سەر ئەو کارەی کە دەستی پێکردووە جا هەرچەندە لەوە دەستهێنانی دەرەنجام و هیواکانی پەلەپڕوزێ بکە ئەوە عەقڵ و لۆژیک و دانایی بەسەریدا دەسەپێنن کە پشوویەک بدات و لە بەرامبەر خۆیدا زێدەڕۆیی نەگرێتە بەر دەنا بەرە و داڕوخانێک دەڕوا کە هاوتەری بە لەگەڵ ئەو شەکەتبوونەی وەکو هێدما ڕووبەڕووی بۆتەوە ئەو کەسەی بەویست و ئیرادەی خۆی دەست لە کارەکانی هەڵدەگرێ و مێشک و ئەحساب و ماسوولکەکانی بە تەواوەتی دەحەسێنێتەوە تاکو ئەو تێژە وەربگرێتەوە کە بۆ کارکردن پاڵی پێوە نابوو دەتوانێت بە شادومانی و هێمنیەوە پلانەکانی جێبەجێ بکە و بەبێ بێزاری و ماندووبوون و سستی بەرنامە و پلانەکانی جێبەجێ بکە و ئامانجەکانی بهێنێتە دی ئەمەش هەرگیز بەو مانایە نییە کە دەست هەڵگرتن لە کار ماندوێتی ناهێڵێت چونکە زۆر پێویستە وەرچەرخانی زەینی و حەسانەوەیەکی تەواوی دەرونی لەگەڵ ئەو کاتەی دەست بە تاڵیدا هاوکات و هاوڕێگە بێ دەروونت بەرزەفت بکە زۆر جار مرۆڤ لەو ڕێنمایی و ئاراستەکاریانە لا دەدا کە بۆ خۆی دایناون و دەستی بە پیادەکردنیان کردووە و دەیەوێ بە پێی سروشەکانیەوە پەیڕەوی بەرنامە و ڕێبازەکانی ئاراستەکردن بکە و ڕێنماییەکان جێبەجێ بکە چونکە بەهۆی کاریگەربوون بە کەش و هەوا و ژینگەی دەوروبەری و ئەو شەپۆڵانەی ڕای دەکێشن و لەگەڵی دەکەونە کێشە و ئەو کەسانەی لەگەڵیان تێکەڵ دەبێ و پێیان کاریگەر دەبێ و پێی کاریگەر دەبن لە بەرنامە و ڕێبازەکانی خۆی لا دەدات هەروە هەندێک جاروا ڕوودەدا کە بوونەوەری مرۆیی چ ژن چ پیا و بە خێرایی و بە شێوەیەکی هەڵەشە و دوور لە عەقڵ و بیرکردنەوە ڕەفتار دەکەن و شەپۆڵی حەز و ئارەزوەکان ڕاپێچیان دەکات لە ناوەی خۆشیاندا باوەڕیان بە ڕەفتارەکەیان نییە و بە چاکیشی نازانن بەمەش دژی هەموو پلان و بنەما و ڕێبازەکانی خۆیان دەوەستنەوە ئەم لادان و سەرتیغ ڕۆیشتنانەش چەند پرس و مەسەلەیەکن و هەر ڕوودەدەن تا ئەو کاتەی ئیرادە گشت ڕەگەزەکانی هێز و توانای خۆی وەدەست دێنێ زۆربەی جار نیاز پاکترین و دڵ چاکترین مرۆڤ دەکەونە نێو داوی هەڵەوە بۆیە لەسەر مرۆڤ پێویستە بە تەواوی درک بەوە بکە کە ئەگەر بێوێ لە ڕەفتاری خۆی وەدەریان بنێ هەر دەکەوێتە نێو ئەو هەڵە و سەرتی ڕۆیشتنانەوە دەبێ لەوە دەرنانی ئەو هەڵانە ڕەچاوی هەنگاو بە هەنگاوی بکە و لەوە دیهێنانی ئامانجە دیاریکراوەکەی کە خۆی لەو مەسەلەیەدا دەبینێتەوە پێشکەوتن وەدی بهێنێ بەلای کەمەوە لە هەموو هەفتەیەکدا دەبێت کاتێک تەرخام بکەیت تاکو بیر و هەڵچوون و کاریگەربوون و ئەو کارانە دووەبیر خۆت بێنیتەوە کە لە ڕۆژەکانی ڕابردوودا پێیاندا گوزەرت کردووە هەوڵ بدە ئەو پاڵنەر و جوولێنەرانەش بدۆزیتەوە کە بوونەتە هۆی دروست بوونیان و حەتمیەتی ڕوودانیان زۆریش گرینگە بەبێ لێبوردن دەروونت دادگایی بکەیت و بەو پەڕی ئەعساب ساردی و هێمنیەوەشدان بۆ دابنەی کە تووشی هەڵە و سەرچیغ ڕۆیشتن بوویت و خۆت داوەتە دەست ئارەزوە ناپەسند و نزمەکان و ملت بۆ سروشی کەسانی دەوروبەرت کەچ کردووە و کەوتویەتیە نێو بازنەی حەزەکانیان چاوێک بەو بڕیارانەدا بخشێنەوە کە بەویست و ئیرادەی خۆت داوتن و بزانە ئاخۆ بەپێی کاریگەری خەڵکانی دیکەوە گۆڕانکاریان بەسەردا هاتووە و پێچەوانە کراونەتەوە هەوڵیش بدە ئەو کاریگەریانە لە بڕیارەکانە دوور بخەیتەوە و هەڵە و خواریەکانی ڕاست بکەیتەوە و
بیان هێنیتەوە سەرڕەوتە ڕاست و دروستەکانی خۆیانەوە. دواتر لە حاڵەتی هەڵە و سەرچی ڕۆیشتنەکاندا لەوە بکۆڵەوە کە چۆن کەوتویەتە نێو هەڵە و چۆن بەرەو پشتگوێخستنی بنەما و ڕێبازەکانی ڕۆشنبیری زەینی و پێشێلکردنی ڕێبازە دروستەکانی پەلکێش کراوی. لە کۆتاییشدا لە دەرەنجامی ئەو لادان و هەڵانە ڕابمێنەوە و بیر لەو هۆکارانە بکەرەوە کە دەبنە بربەست لە بەردەم دووبارە نەبوونەوەیان و بەدوای ئەو بەرووبوومەشدا بگەڕێ کە بەهۆی ڕاهێنان و بەهێزکردنی ئیرادەوە دێنە دەستت. بەهێز و گڕووتا و ورەیەکی پۆڵاینەوە ئەوە بەخۆت بڵێ هەمیشە ئەو شتانە ئەنجام دەدەی کە بڕیارت لەسەرداون و ڕاو بۆ چوونێکی پەسەندت لەبارەیانەوە گەڵاڵە کردووە. ئەوەش بەیادی خۆت بهێنەرەوە کە لە بەرپەرشدانەوەی ناخۆشیەکان و دوورکەوتنەوە لە کاریگەریە دەرەچیەکان بە پایەداری و پتەوی و خۆڕاگری دەمێنیتەوە و وەکو ئەو چیایی کە باهۆزەکان ناتوانن بیجولێنن. شکست و نوژدانی کتوپڕ. زۆربەی جار بەورەترین و بە ئیرادەترین مرۆڤ شکست دێن و نوژ دەدەن. زۆربەی جاریش لەسەر شکست و دۆڕانەکە بەردەوام دەبن. ئەو شکستەش بەهۆی کارەساتێکی کتوپڕ و تونند و تیژ دروست دەبێ. بۆ نمونە لە دەستدانی ئازیز و مردنی کەسێکی نزیک و کەوتن لە تاقیکردنەوەیەک کە هەموو هەوڵ و کۆشی ساڵانێکی دوور و درێژ دەکاتە پوش و پەلاشی بەردەم ڕەشەبە، یان شڵەژان و تێکچوونی باری دەرونی کە لەگەڵ خۆیدا هاوسەنجی مرۆڤ تێک دەدات و نەخۆشی دەخات و ڕابوون و گوڕوتاوی لەدەست دەدات و سەرچاوەکانی وزەی پاشەکەوت کراوی زیندوو لە کەڵێنی پەنجەکانی دەکەونە خوارەوە. هەروەها شکستهێنان لە پرۆژەیە کە خاوەنەکەی هیوای سەرکەوتن و دەوڵەمەندی پێوە هەڵواسی بێ و چەندان نمونەی دیکەی شکستی لەم شێوەیە مانای دۆڕان لە دەرووندا جێگیر دەکا و بەرەو شکست پاڵی پێوە دەنێ و لە بێ ئومێدی نزیکتر دەبێتەوە و ناشتوانێ ئێش و ئازارەکان لە خۆی دوور بخاتەوە. تەنها ملکەچکردن و سەردانەواندن دەکاتە پیشە. کەس ناتوانێ وەڵامی کەسە نەهامەتبارەکە بداتەوە کاتێ بەنهێنی لەگەڵ خۆیدا قسە دەکات و دەڵێ هیچ هێزێک نییە بتوانێ ئەو شتم بۆ بهێنێتەوە کە لە دەستم داوە. بەم جۆرە کەسە دەڵێن کوا هێزی ئیرادەت، کوا لێ بڕان و ورە بەرزیت، کوا خۆڕاگری و تێکۆشانت. نا، لە بەردەم دار و پەردووی سوتا و داڕوخاوی تەلاری هیواکانت چۆکدامەدا، لە بەردەمی بوەستە و تەماشای بکە و زۆر لە خۆت بکە تا بەرگەی دیمەنەکەی بگری، هەرچەندە تند و تیژ و ئازاربەخش و تاڵ و جەرگ بڕیش بێ. دواتر لە هەموو ئەو کەسانەش دوور بکەوە کە بە ئێش و ئازارەکانت دەزانن، ئەو ئێش و نەهامەتیانەی کە پرزەت لێ دەبڕن. بەڵێ لەو کەسانە دوور بکەوە کە دەیانەوێت دڵت بدەنەوە و بەزەییان پێت دابێتەوە، لێیان دوور بکەوە و بێدەنگ بە، وز بە و فزەت لێوە نەیە، لە لای کەس باسی داخ و خەفەت و ژینە ژانەکانت مەکە و دەمامچی خۆڕاگری و خۆگری و بەرگەگرتن لەسەر بکە. بۆ ماوەی چەندین کاتژمێر دوور لە چاو و گوێ و زمانی خەڵکی خۆت لە نێو بێدەنجی و تێڕامان و بیرکردنەوە ڕابگرە و لە ژوورێکی چۆڵدا گۆشەنشین بە، یام چۆرە شوێنێک کە زۆر جیاواز بێ لە شوێنی جارانت، تاکو یادگاریە پڕ لە داخ و خەفەتەکانت وەبیر نێنەوە. بچۆرا و شوێنانەی کە پێشتر نەتبینیون، بە دوای ئەو شتانەشدا بگەڕێ کە پێشتر نەتناسیون و پێیان ئاشنا نەبووی. هەموو ئەو ڕووداوانەش لە یاد کە بەسەرت هاتوون و لە بیر و عەقڵی خۆتدا هیچ گرنگیەکیان پێمەدە و بۆ چاودێریکردنی تەندروستی و لە ساغیشت بەرنامەیەکی نوێ بەسەر خۆتدا بسەپێنە کە بە وردی و ڕێک و پێچیەوە پیادەی بکەیت. بۆ ورە بەرزکردنەوە و زیادکردنی بزاو و گوڕوتاویشت هەموو هەلێک بقۆزەرەوە و ئەگەر هەموو ئەو شتانەشت بۆ هاتە دی و بەپێی ئەو ڕێنماییانە ڕەفتارت کرد، دەتوانیت عەقڵت بەکاربێنیت و بەپێی بەرنامە و پلانێکی تۆکمە بوون و ئایندەت ڕێک بخەیت. باوڕت بێ هەر کاتێک ئەو ڕێنماییانت پەیڕەو کرد، شکست و نوژدانەکانت نامێن و ئەو چاڵاکی و بزاوت بۆ دەگەڕێتەوە کە پێشتر لە دەستت چوو بوو. خوی هێمنی. ئەوە بزانە کە هەندێک خو هەن زیانێکی گەورە بە ئیرادە و چۆنیەتی ئاراستەکردنی دەگەێن و نایڵن ئەرچی خۆی ئەنجام بدە، کە ئەویش خۆی لە بەرزەفتکردنی دەروون و خۆچاکردنەوە و چاکردنەوەی دەرووندا دەبینێتەوە. ئەم خو عادەتانەش بەهۆی چەند ڕەفتار و جوولەیەکی ڕووکەشانە و هەڕەمەچی پەیدا دەبن و بەهۆی دووبارەکردنەوەوە دەبنە چەند پێویستێکی جەستەی و عەقڵی. ئیرادە ناتوانێت بە یەک هەنگاو ئەو ڕەفتارە هەڕەمەچی و ڕووکەشانە لەناو ببە، بەڵام وەگەرخستنی بیری مکوڕ لەلایەک و پشتبەستن بە حەزێکی بەردەوام بۆ چارەسەرکردنی مەسەلەکان لەلایەکی دیکەوە 2%
کە دەبنە هۆی ئەوەی مرۆڤ لە خۆ عادەتە زیان بەخشەکان ڕزگاری ببێ. لە ڕاستیدا باشترین ئەو بەرنامە و پلانانەی کە مرۆڤ بۆ بەرزەفتکردنی دەرونی دایدەڕێژێ لە ڕێگەی خوی بێدەنجی و دروستکردنی ئامرازەکانی وەدیهێنانی ئەم خۆوە سەرکەوتن وەدەستدێنێ، چونکە هەڵچوون و وروژان و تووڕەبوون و گشت کاریگەربوونەکانی دیکە چەند بارێکن هیچ بیرێکیان لە دواوە نییە و مرۆڤ لە هێمنیەکی ناوەچی بەرهەمدار بە دوور دەخەنەوە و شڵەژان و تێکچوونی دەرونی زیاتر دەکەن و هەراوزەنا و بێسەروبەری دەخەنە نێو زەین و لایەنەکانی بزاو و چاڵاچی. کەواتە هەوڵ بدە هێمن بیت و بە عەقڵ و لۆژیکەوە ئەو هەڵچوونانە هەڵسەنجێنە کە باڵت بەسەردا دەکێشن، بەمەش دەتوانی بەرپەرچی ئەو شڵەژانانە بدەیتەوە کە لە دەرەوەی دەروونتەوە هێرشت بۆ دەهێنن، چونکە ئیرادە ناتوانێت لە کەش و هەوایەکی پڕ لە هەراوزەنا و شڵەژاودا کار بکە، بەتایبەت لەو کاتەی قوربانی چێشمەچێش و بێنە و بەردە و زۆر بڵێی و فشارەکانە ناتوانێت بەرگە بگرێ و بەرپەرچی دیاردە زیان بەخشەکان بداتەوە، کەواتە چۆن دەتوانی هێمنی بەدەستبێنی و لە ژێر سایەیدا بحەسەیتەوە. یەکەمین کارێک کە لەسەر تا ئەنجامی بدەی ئەوەیە ئەو ڕاستیە بخەیتە عەقڵ و ئەندێشەی خۆتەوە کە هێمنی لە دەرەوەی دەروونتدا نایەت و ئەو باوەڕەش لە مێشکت وەدەرنێ بەوەی کە هۆیەکانی شڵەژان لە خۆیانەوە نامێنن، چونکە ژیانی هەر مرۆڤێک پڕیەتی لە ڕوودا و شتیکت و پڕ و کەوتن و ئێش و ژان و نەهامەتی و غەم و خەفەت. مرۆڤی سەلاری سەنجین بە بەرهەڵستیەکی دەرونی و ناوەچێوە ڕوبەڕووی ئەو ڕووداوانە دەبێتەوە و زۆربەی کاریگەریەکانی ئەو ڕووداوەش لە ڕەفتار و ئەندامەکانی جەستەی دادەماڵێ. لەلایەک بە پایەداری و خۆڕاگریەکی مەزنەوە چاوەڕوانی ڕوودانی ئەو ڕووداوانەیە کە هەر دەبێ ڕوبەڕوویان بێتەوە و بەرهەڵستیان بکە تاکو بەسەریاندا زاڵ بێ وەکو کۆسپ و تەگەرەی سەرڕێگەی ئامانجەکانی هەژماریان دەکا کە هەر دەبێ لایەن ببە تاکو بە ئامانجەکانی بگە. بەڵێ وابیر دەکاتەوە کە هەر دەبێ بەڕامان و بیرکردنەوەوە بەسەریاندا زاڵ بێ جاگەر تووشی ئێش و ئازار و نەهامەتیشی کرد. ئەمەژمانای ئەوەیە کە وەدەسێنانی خوی بێدەنجی لە بارێکی دەرونی سەرچاوە دەگرێت کە ئەویش نیاز و لێبڕاویەکی عەزیمەیەکی پتە و پایەدارە لەوەی کە مرۆڤ نەهێڵێ ناخۆشی و کۆسپ و تەگەرەکان کاری لێ بکەن. ئەگەر ئامۆژگاریەکیشمان هەبێ بە هەموو کەسێکی بێ ئیرادە دەڵێن جێپێکانت تند و تۆڵکە و بەرەو ئامانجەکانت هەنگاو هەڵێنە و ئاور لە کۆسپ و ناخۆشیەکان مەدەرەوە جا هەر جۆرێک بن و لە هەر لایەنەکەوە بێت. ئیرادە و ئایندە هەموو کەسێک دەتوانێت پلانێکی کردداری دابڕێژێ تاکو بۆ بنیادنانی ئایندە و گەیشتن بە ئامانجەکانی پەیڕەوی بکە، بەمەرجێک بەسەر دەرونی خۆیدا زاڵ بێ و خۆی لەسەر بەرزەفتکردنی دەرونی ڕابهێنێ و لەسەر هەڵوێست و بڕیارەکانی مکڕ و خۆگر بێ. ئەوە بێ سێ و دوو دەهەر دەگاتە ئامانجەکەی کە خۆی پێی ڕازیە و دڵارامی پێدەبەخشێ و بناغەکەی لە کار و کردەوەی کەسەکەدا ڕەنگ دەداتەوە و بۆ بنیادنانی و بەدیهێنانیشی هەموو هێزێکی ئیرادەی خۆی بەکاردێنێ. چارەنووس و خوو سروشتی مرۆڤ بێگومان بە دوایەک داهاتنی هەندێک لەو هۆکارە جۆرا و جۆر و تێکچڕژاوانەی کە ناتوانین لە ژیانی خۆماندا بە دیاریان بخەین نەخشەی چارەنووسێکمان بۆ دەکێشن کە بەپێی هۆکارە باش و خراپەکانی نێوژیانی کەسێک و کەسێکی دیکە دەگۆڕێ. هەرچەندە ئێمە دەمانەوێت ببینە ئەو کەسێک کە خۆمان دەمانەوێ و هەوڵی وەدەسێنانی زانیاری و پارە و مڵک و شتی دیکە دەدەین و دەمانەوێت دەستمان بە شتەکان بگا کەچی دەبینین کە لە بچەکراوین و کۆسپ و تەگەرە دێنە سەر ڕێگامان و بەهرە و توانا و ئامادەی و حەزەکانمان بۆ کارکردن و ئەو ئامرازە مادیانەی کە بەخت دەیخاتە بەردەستمان و ئەو ژینگەی لی گەورە بووین و چەندان بارودۆخی دیکە چەند ڕەگەزێکن کە یان بۆ گەیشتن بە ئامانجەکانمان پشتگیریمان دەکەن یانیش هەناسە ساردمان دەکەن. ئەو چارەنووسەی کە حەز بە دەستەبەرکردنی دەکەین و هیوای بۆ دەخوازین لەلایەن هەلوو مەرجە سەرەکیەکەمانەوە تەگەرەی بۆ دروست دەکرێ و چارەنووسێکی دیکەمان بەسەردا دەسەپێنێ. ئێمەش هیچ توانە و دەستێکمان تێیدا نییە و لە دەرەوەی بازنەی ئیرادەمانەوەیە. بۆیە زۆربەی ئەو کەسانەی بە عەقڵ و داناییەوە بە هەلومەرجی خۆیان ڕازی دەبن هەوڵ دەدەن تا ئەو پەڕی سوودی لێوەرگرن و لە لیمۆیەکی ترش نۆشیدەنیەکی شیرین دروست بکەن و شتە باشەکانی لێبژار بکەن. بەمەش دەیانەوێ ویژدانی خۆیان بحەسێننەوە، پشتە پێیەکیشیان لە هەموو ئەو شتانە داوە کە لە توانای درکپێکردنی خۆیان و خەڵکان بەدەرە، بەمەش کارێکی باش دەکەن. نمونەی 4 کەست بۆ دەهێنینەوە. یەکەمیان لە خانەوادەیەکی سادە و ئاسایی لەدایک بووە و گەشەی کردووە. بەهرەیەکی خۆڕستی هەیە و بەهرەکەی بەبێ ماندوو بوون گەشە دەکا و سوودێکی گەورە و خۆش گوزەرانیەکی باشی بۆ دەستەبەر دەکا و ڕەنگە هەندێک جار شکۆ و ناوبانجیشی بۆ فەراهەم بکە.
کەسی دووەمیش هەرچەندە بەهرەی باش و بەهاداریشی هەیە بەڵام پێویستی بە ڕۆشنبیریەکی تایبەت و سەرچاوەی مادی هەیە تاکو بگاتە ئاستە ڕاستەقینە شاراوەکەی. بۆیە بە درێژایی ژیانی بە سستی و بێناونیشانی و بزری دەمێنێتەوە و ئەو پێویستی و ئامرازانەشی نییە کە بەناوبانجی بکە و بە دیاری بخە. کەسی سێمیش لە هەموو بەهرەیەک بێبەشە و لە ژیانێکی پەراوێزدا ژیاوە و هەموو ڕۆژەکانی ژیانی لە شەن و کەوکردنی دژایەتی و پێچەوانەیی نێوان هەل و مەرجەیەک ڕتمی و بەتاڵەکەی خۆی و ژینگەی کەسانی خاوەن پیشەی باش و قازانج بەخشدا بەفیڕۆداوە. کەسی چوارەمیش لە بلیمەتە بەناوبانگەکانە بەڵام لە ژێرباری نەخۆشیێکی دەرونی دەناڵێنێ یان تووشی بارێکی تایبەت بۆتەوە کە بزاف و جموجۆڵەکانی پەک خستووە و ڕێگەی لێگرتووە. ئەم چوار نمونەیە پەیوەندی نێوان چارە نووس و خو و سروشتی مرۆڤ ڕوون دەکاتەوە. دەتوانین زیاتر گشتگیری بکەین. لەو ساتەی مرۆڤ بیر لە خۆی دەکاتەوە درک بەو دوانەیە دەکا، دوانەیی خو و سروشتی مرۆڤ و چارە نووس. ئەویش لە نێوان هیوا و خوازیاریەکانی خود لەلایەک و بەرهەڵستی ناخودیش لەلایەکی دیکەوە بە جوانی هەستی پێدەکرێت. ئەم بەرهەڵستی و دژایەتە کە پێش بێداربوونەوە و بە ئاگاهاتنەوەی تاکە کەس دێ لە قوڵایەکانی خود و سروشتیدا حەزێکی سێڕەهەندی دروست دەکا، هیوا خواستن بۆ ژیانێکی خۆشتر و دۆزینەوەی دەوروبەرێک کە زیاتر لەگەڵ خودیدا بگونجێ و وەدەستهێنانی زانیاری و دانشێکی فراوانتر. ئیرادەیەکی ئاراستەکراو دەتوانێت بازنە سەرەکیەکانی قەدەر تێک بشکێنێ ئەگەر بۆ تێکشکاندنی پەیڕەوی بەرنامەیەکت کرد کە سەرچاوە لە هەڵوێستەکەی دەگرێ و لە نێو ئەو بازنەیەدا خۆی مەڵازداوە کە چواردەوری تەنیوە. لامان کاتیشدا ئەگەر پەیڕەوی ئەو ڕێنمایە دروستانت کرد کە لۆژیک و زانست سەلماندویانە دەتوانی لە زاڵبوون بەسەر قەدەردا سەرکەوتن بەدەست بهێنی. لەسەر مرۆڤ پێویستە بەر لە هەموو شتێک ئەوە بخاتە مێشک و ئەندێشەی خۆیەوە کە هەوڵ و کۆشش باشترین و کاراترین چەکە و کەس ناتوانێت بە هیچ شێوەیەک پشتی تێ بکە. دواتر لەسەری پێویستە باوەڕێکی قوڵ و نەگۆڕی بەوە هەبێ کە یەکەم هەنگاو بۆ گۆڕینی چارە نووسەوەیە کە کەسەکە هەوڵی گۆڕینی دەروون و ڕەفتارەکانی بدە. خدا لە قورئاندا دەفەرموێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. واتە خدا هیچ گەل و میلەتێک ناگۆڕێ ئەگەر خۆیان نەگۆڕن. لەو ئاەتەدا ئاماژە بەوە کراوە کە گۆڕینی چارەنووس پەیوەندی بە ئیرادەی مرۆڤەوە هەیە و ئەگەر مرۆڤ هەوڵی گۆڕینی خۆی و چارەنووسی خۆی نەدات هیچ کەس ناتوانێت یارمەتی بدە. چاکردنەوەی کەم و کوڕی و لایەنە نەرەییە سۆزی و ئاکاریە وێرانکەرەکانی تەنها بە ئیرادەی خودی مرۆڤەکە مەیسەر دەبێت نەک هۆکارەکانی دەوروبەری. غاندی مەزنیش دەڵێ ئەو گۆڕانەی لە دەوروبەر و خەڵکی داوای دەکەی سەرەتا لە خودی خۆتەوە دەستی پێ بکە. ئێمرسۆنیش دەڵێ ڕووداوەکانی ژیان لەسەر هەمان ئەو قەدە دەڕوێن کە خو سروشتی مرۆڤی لەسەر ڕواوە. بەو مانایی هەر کەسێ خو سروشتێکی تند و تیژ و خێرا و پڕ لە دڵڕاوچێ و سۆزاوی هەبێ ڕووداوەکانی ژیانی بە شێوەیەکی خێرا و سەرە ڕۆیانە و شەکەتکار و ئازاربەخش بە دیار دەکەون. ئەو کەسەش کە خو سروشتێکی هێمن و هاوسەنگ و هوشیار و خۆڕاگری هەبێ زەمان ناتوانێت بیلەرزێنێ و شکستی پێبهێنێ و بەهای کەم بکاتەوە جا هەرچەندە ڕەشەباکانی ژیانێکی ناخۆش هێرشی بۆ بهێن و خەڵک ئازاری بدەن و بەند و بالۆرەی بۆ هەڵبەستن و بە خراپ تێی بگەن و بە نەزان و تێنەگەیشت و بێعەقلی لە قەڵەم بدەن. تەندروستی و نەخۆشی توانای هەوڵ و کۆشی کەسی بۆ گۆڕینی چارەنووس بەندە بە ئاستی ئەو وزە و لێهاتوویەی کە مرۆڤ وەگەڕیان دەخا. بەڵام وزە و لێهاتوویی 2% کە وابەستەی تەندروستین. هیچ کەسێک ناتوانێت چاوەڕوانی دەرەنجامی باش بکە ئەگەر هات و تەندروستی گشتی وێران بێ و وڵامی داخوازیەکانی ئیرادەی نەداتەوە. ئەمە ژوا لە هەموو ئەو کەسانە دەکە کە دەیانەوێ لە وەدەستهێنانی وزەی سەرەتایی سەرکەوتن وەدەستبێنن. گرنگی بە پەیڕەوکردنی ئەو بنەما و ڕێبازە تەندروستیانە بدەن کە هاوسەنگیەکی ئەندامی تەواو و وزەیەکی دەماری کامڵیان بۆ دەستە بەردەکات. کاتێ منداڵێک دێتە دنیاوە ناوچی کەم و کوڕیە فیسیۆلۆژیەکان لەگەڵ خۆیدا هەڵدەگرێ کە ئەم ناوکانە درەنگیان زوو لە قۆناغە جیادیەکانی تەمەنیدا گەشە دەکەن و نەخۆشیەکان بەدیار دەخەن. ئەمەش ڕاستیەکە و بەداخەوە ناتوانرێ پشتگوێ بخرێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕاستێکی دیکە هەیە، ئەویش ئەوەیە گشت جەستەیەکی مرۆیی هەر لە خۆیەوە بەرپەرچی هەموو ئەو کەم و کوڕی و تێکچوونانە دەداتەوە کە تووشی دەبن. جا ئەگەر بۆ بەرپەرشدانەوەی میکرۆب و ڤایرۆسەکان و هۆیەکانی نەخۆشی بە پەیڕێوکردنی چەند ڕێنمایەکی تەندروستی و یارمەتی جەستەماندا توانای بەرپەرشدانەوەی نەخۆشی هەرچەند بێ دەتوانێت لێیان دەرباز بێ و
لە باشترین بارودۆخی دەرونیدا دەمێنێتەوە. دەبێ ئاماژە بەوە بکەین کە هەڵەیەکی زۆر باوەگەر بێ و بۆ چارەسەرکردن دا و دەرمانی کیمیاوی و دەرزی بەکاربهێنرێ. هۆشداریتان پێدەدەین کە هەرگیز بەکاریان نەهێنن، چونکە لە زۆربەی بارودۆخەکاندا کاریگەری بە سوودیان نابێ. ئەگەر سوودێکیشیان هەبێ کاتیە، چونکە هۆی نەخۆشیەکان لا نابە، بەڵکو نیشانە و ماکەکان ڕادەگرن. هەندێک دەرمانیشان نەخۆشەکە تووشی تێکچوون و شلەژانی مەترسیدار و خوو عادەتی زیان بەخش دەکەن و بەهۆی دەرمانەوە نەخۆش دەکەوێت. لەوانەشە دەرمان کۆتایی بە ژیانی بێنێ. تەندروستیەکی جەستەیی دروست و تەواو، بەرزبوونەوەی ئاستی گوڕوتاوی زیندوی کاریگەر تەنها بە پیادەکردنی شێوازە سروشتیەکانی وەک خواردنی ڕێکوپێک و بەکارهێنانی تایبەتمەندی گژوجیاکان و چارەسەرکردن لە هەوای ئازاد و وەرزشی مام ناوەندی و سوود وەرگرتن لە هەندێک خوێی وەک مەگنسیۆم و هەتا دوایی دێتە دی. ئەوانەی لەسەرەوە باسمانکردن دا و دەرمانی سوود بەخشن. وەرزشی جەستەیش دەتوانێت زیندوێتی و گوڕوتاوی جەستە لە ئاواز و سست و بێهێز و شەکەت و نەخۆشەکان نوێ بکاتەوە و خێرایی بەخشێتە نەهێشتنی گشت لەژان و تێکچوونێکی ئەندامیان. بە شێوەیەک تەنها ئەم چارەسەرە سوودیان پێدەبەخشێ و هیچی تر. لەسەر گشت نەخۆش و دەردەدارێک پێویستە ئەوە بخەنە مێشتی خۆیانەوە کە تەنانەت لە نەخۆشیەت تەواو جەستەییەکانیشدا خۆیان باشترین پزیشک و دکتۆری خۆیانن، چونکە هیچ نەخۆشێک نییە لە جیهاندا چاک نەبێتەوە ئەگەر پشت بە ئیرادە و زانیاری خۆی بەستێ و بەباشی کۆنتترۆلی جەستەی خۆی بکە و بەباشی ڕێنوێنی بکە، کەواتە خۆت پزیشکی خۆت بە و دەرمانی پێویست بە جەستە دۆبەخشە. ئەو ماکو نیشانانەی لە جەستەدا هەستی پێدەکەی بەسە بۆ ئەوەی بەرەو دەستنیشانکردنی نەخۆشیەکانت ببە، بە تایبەت کاتێک کتێبێک دەخوێنیتەوە کە باز لە نەخۆشی و نیشانەکانی دەکە. ئەگەر پەیڕەوی سیستمێکی خۆراکی گونجاوترت کرد، نەخۆشیەکەت هەرچەندە قڕز بێ دەتوانی تەندروستی و گوڕوتا و چاڵاکی بۆ خۆت بگەڕێنیتەوە. لێرەدا بەهای ئیرادە و کاریگەری لەسەر چاکبوونەوە بە دیار دەکەوێت. بەوەی کا هۆکارێکی سەرەکیە و کاریگەری لە داو دەرمان پترە، چونکە بۆ پیادەکردنی سیستمێکی خۆراکی و خۆ دوورخستنەوە لەو شتانەی کە نابێ بخورێن پێویستیان بە بەردەوامبوون و لێبڕان و ورەبەرزی و خۆراگری هەیە. زانستی نوێ ئاماژە بەوە دەکات کە هەر نەخۆشیەک سیستمێکی تایبەتی خۆی هەیە کە لەگەڵی دەگونجێ و ناتوانرێ بەسەر نەخۆشیەکانی دیکەدا پیادە بکرێت. هەروەها زانستێکی تەندروستی تایبەت بەخۆی هەیە کە پڕیەتی لە زانیاری و ڕێنمایی و ئەو هۆکارە جۆرا و جۆرانەی کە دەتوانن وا لە ئەندامە توش بووەکە بکەن بە باشترین شێوە ئەرکەکانی خۆیان ڕاپەڕێنن. دەوڵەمەندکردنی خوێن بەو ڕەگەز و مادانەی کە بەرپەرچی ژەهراوی بوونە جۆرا و جۆرەکان دەدەنەوە و هەڵسانی هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستە بە ئەرچی ئامادەکردنی هەوا و ئاو و وەرزش و حەسانەوە و خۆراکی ڕێکوپێک و بەرنامەدار و بڕیاری یەکجاری و ئیرادەی چاکبوونەوە دەرمانی ڕاستەقینە و دەرزی سوود بەخشن کە هەرگیز مرۆڤ هەناسە سارد و بێهیوا ناکەن، بۆیە دەبێ بە وردی و بەرنامەداریەوە پەیڕەو بکرێن. گۆڕینی چارەنووس لە میانی خوێندنەوە و باسکردنی ژیاننامەی ئەو کەسانەی کە بە هۆکار و ئامرازە کەسیەکانی خۆیانەوە گەیشتونەتە پلەپایە و ئامانجی دڵخوازانەی خۆیان، بۆمان ڕوون دەبێتەوە کە بەرجەستەترین و سەرەکیترین خوو سروشتیان ئەوە بووە کە لەسەر یەک هەڵوێستی گشتی و لەسەر یەک باری دەرونی و یەک بیری ئەو تۆ بەردەوام بوونە و ماونەتەوە کە لەلایەن ئیرادەیانەوە ئاراستەیان کراوە و ئەوانیش لە هەنگاوەکانی سەرەتایاندا هەموو ئاوات و ئاراستەکانیان خستۆتە ژێڕچێفیەوە. ئەو شتانەی ئەو کەسانە دەستەبەریان کردووە بەشتی سەرسوڕهێنەر و خەیاڵی و سیر دێنە پێشچاو. جم و جۆڵ و هەوڵ و بزاویشیان هەماهەنگ و بەرنامەدار و ورد بووە و تند و تیژ و گرژ نەبووە، هەروەکو چۆن لە یادەشتەکانیاندا خۆیان و شایەت حاڵ و مێژونووسەکانیشیان باسییان کردووە. هەوڵ و کۆشی ڕۆژانەیان ئەوەندە تند و تیژ و تااقەت پڕوچێن و فراوان نەبووە کە کەس نەتوانێت وەکو ئەوام بکە، بەڵکو ڕاست و دروست و هێمن بووە و بە شارەزایی و تەکبیرێکی پتەوەوە دابەشکراوە. ئەمە ژمانەی ئەوە نییە کە هەر کەسە و هەڵسێتەوە و تەنها بە ڕێکوپێکی و خۆڕاگری و پایەداری بگاتە ئەو پلە و پایە و شتانەی کە گەورە پیشەسازانی وەک کارینگی و ڕۆکفلەر و فۆرد و گەورە ئەدیب و هونەرمەند و پزیشکە مەزنەکان و سەرکردەکانی سوپا و بیرمەندان پێیگەیشتون. ناتوانن ئەمە بکەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەموو مرۆڤێک ژن بێدیان پیاو دەتوانێت بە پێی پلانێکی پتە و شەن و کەوکراو کە بەڕوونی و هێواشی و داناییەوە دانرابێ سوود لە ئامادەیی و تایبەتمەندی و بەهرەکانی وەرگرێ و بە ئاراستەیەکی نەگۆڕ بەرەو گۆڕین و ڕاستکردنەوەی ڕەوتی چارەنووس و گۆڕینی دوا ڕۆژی خۆی بیان با و سوودیان لێوەربگرێ.
جا هەرچەندە ئامراز و هۆکارەکانی ژیانی سەرەتایی سادە و سەرەتایی بێ، هەل و مەردیشی پڕ بێ لە ڕووگیری و تنگانە و بێهیواییەکی ڕووخێنەر دەتوانێ هەوڵێک بدە. لە مێژوودا باز لەوە کراوە کە ڕۆمانتیکیەکان زۆر بە کوڵ بۆ چارەنووسی مرۆڤ گریاون، چونکە بەراوردی نێوان ژیانی شاعیرێکی بلیمەتی بێوێنەی برسی و ڕوت و ڕەجاڵی خانەوێران و ئەو دوکاندارە دڵارام و هیچ و پوچەیان دەکرد کە لە هیچی کەم نییە. لە ڕاستیدا کەسی یەکەم واتە شاعیرەکە ناتوانێت ئەو شتە بەرهەمبێنێ کە دوکاندارەکە بەرهەمی دەهێنێ. ئەمەیە جیاوازی نێوانیان و هۆی نایەکسانی نێوان ژیانی هەردووکیان. دەبێت شاعیرەکە لەلایەن دەستگا کۆمەڵایەتیەکانەوە ڕزگار بکرێ و لە هەموو غەمێکی مادی و ئازارێکی معنەوی دەرباز بکرێ و بە هیچ جۆرێک خەمی نانی نەبێ. لە نێوان ئەو دوو نمونەیەشدا نمونەی سێم هەیە. ئەو نمونەیە لە ژیانی زۆربەی کەسانی بەهرەمەندی ڕاستەقینەدا دووبارە دەبێتەوە و ژیانێکی پڕ لە سەر شۆڕی و دەستەپاچەیی و سووک و چروکی بەسەر دەبن، چونکە بەهرەکانیان بە پایەداریەکی بەردەوام بەکار ناهێنن و لەسەر سوود لێوەرگرتنی بەردەوام نابن. لە کاتێکدا خەڵکانی ئاسایی و هەڕەمەچی لە هەموو ڕوویەکەوە لە خۆشگوزەرانی و شادومانیدا دەژین، بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات و کەمێک بەخت و یەغباڵ و چالاکیی بەردەوامەوە گەیشتونەتە پلەپایەکی وهاوە کە خەڵکی ئیرەییان پێدەبن، چونکە ئەوان بە بەردەوامی هەوڵی خۆیان داوە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئەو شتانەی لەسەرەوە باسمان کرد گەرچی دەستورن، بەڵام لە هەمان کاتیشدا دەرهاوێشتەشیان هەیە. بۆ نمونە لە هەموو کۆمەلگەیەکدا کەسانێک هەن خوو سروشتێکی وایان هەیە کە وایان لێ دەکا تەنها بەهۆی سروشتی خۆڕسکانەی خۆیانەوە لە گەمەی ژیاندا بەبێ ماندوو بوون سەرکەوتن بەدەست بێنن. لە هەندێک کۆمەلگەی دیکەشدا کەسانی بەدبەخت و بێهیوای ئەو تۆ هەن کۆسپ و تەگەرەی ئەو تۆ لە بەردەم ئیرادە چاکەکەیاندا پەیدا بووە کە ماندوو بوون و هەوڵ و کۆش و تێکۆشان دادی نەداون و خەڵکانی دیکە بەری ڕەنج و بەهرەکانیان خواردون و خەڵکان بە شێوەیەک سوودیان لێ بینیون کە خودی ئەو جۆرە کەسە بەهرەمەندانە نەیانتوانیەوە بە هیچ جۆرێک سوودی لێوەربگرن. هەروەکو ئەو مەسەلێک کوردیەی کە دەڵێ چێ کردی و چێ خواردی، بۆیە ماڵداریکەری ڕەنج بە خەسار بوونە. ئەو دوو جۆرە کەسەی لەسەرەوە باسمانکردن دەتوانن سوود لە ڕێنمایی و ئامۆژگاریەکانمان وەربگرن بۆ ئەوەی گۆڕان بەسەر خۆیان دابهێن و دەرونیان وەرچەرخێنن، تاکوچی دیکە خەڵک بە خراپ سوودیان لێ وەرنەگرن و ئەوانیش بگەنە ئاستێکی شادومانی و سەرکەوتن، چونکە سروشتی هەموو مرۆڤێک پڕە لە توانا و بەهرە، تەنها لەسەری پێویستە بیدۆزێتەوە و بۆ بەرژەوەندی خۆی سوودیان لێوەرگرێ و بەرنامە ڕێژیان بۆ بکە. لەگەڵ ئەمەشدا هەندێ مەترسی هەن کە زیاتر هەڕەشە لە کەسانی بەهرەمەند و سەرکەوتوو دەکەن نەک لە کەسە ملکەچ و پەراوێز خراوەکان. جاو کەسانە چ پیاوانی کار بن یانیش پیاوانی بیرمەند و هونەرمەند و ئەدیب و یان ئەو پیاوانەی کە دادوەر و سیاسی و خاوەن بەها کۆمەڵایەتی و معنەویەکان بن. لەسەر ئەو کەسانە و بەتایبەت سەرکەوتوەکان پێویستە درک بۆ مەترسیانە بکەن کە بەرۆکیان دەگرێ و هەڕەشەیان لێ دەکات، دواتر بەباشی تێی بگەن و خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئامادە بکەن و بەر لەوەی ڕووبدا ئامادەی خۆیان وەربگرن. ئەم خۆ ئامادەکردنەش بەوە دەبێت چەند پلانێکی تونند و تۆڵی نوێ دابڕێژن و بەشێکی ژیان و کاتی خۆیان بۆ خزمەتکردنی کۆمەلگاکەیان تەرخام بکەن و بەهرەکانیان لە پێناو بەرژەوەندی گشتی بەکاربێنن. دەبێت پند و عیبرەتیش لە ڕووداوەکانی مێژوو گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان و پێویستیەکانی سەردەم وەربگرن و تا ئەو پەڕیتوانە هەوڵی خۆڕۆشنبیرکردن بدەن و ڕاهێنان بە عەسابی خۆیان بکەن و بە سنگێکی کراوەوە باوەشێکی ئاوەڵاوە پێشوازی لە بیر و بۆچوونەکان بکەن، تاکو بتوانن ئەو ئاسانکاریانە بقۆزنەوە کە لە پێناو خزمەتی گشتی و باڵاکردنی خۆیان و وەدەستهێنانی سەرکەوتن لە ژیانی تایبەتی سوودی لێوەربگرن. بەڵام ئەگەر ملیان بۆ یەکەمین هەلومەرجی خۆیان کەس کرد و ژیانی خۆیان دایە بە ڕەشەبای هەڵومەرجە نەگونجاوەکانی ژیانیان و پشتیان لە هەموو هەوڵ و بزاوێک کرد و بەپێی ڕۆشنبیری و دەستورە دەرونیەکان ڕەفتاریان نەکرد و تەنها پشتیان بەو کەلتورە بەست کە سەرکەوتنی مادی و معنەوی هێناوەتە نێو ژیانیانەوە و تەنها ئەو بەهرە و تایبەتمەندی و سیفاتانیان پێبەست بوو کە ئەوانی گەیاندۆتە لووتکەی پێشکەوتن و بەناوبانجی، ئەوە بێگومان چارەنووسیان مدبوون و خاو و خلیسچی و بەڵاو لە دواییشدا داڕوخانە. زۆربەی هونەرمەند و ئەدیب و ئەندازیار و دکتۆر و پیشەساز و هەموو ئەو کەسانەی کە تایبەتمەندیەکی دەگمەن و بێوێنەیان هەیە بەبێ ئەوەی بزانن بەرەو نەرێبوونی ئاکاری ڕاپێش دەکرێن. خودی سەرکەوتنەکەشیان یان ئاسانی سەرکەوتنیان بەرەو ئەم نەرێبوونە ڕووخێنەرە ڕاپێچیان دەکات. ئەمەش خۆی لە خۆیدا کێشە و دژمنایەتی و ناکۆچی و ڕکابەریان بۆ دروست دەکا و دەبێتە هۆی ڕووخاندنی شکۆیان و لە ناوبردنی بەهای کۆمەڵایەتی و پلەپایە و ئامانجە بەرزەکەیان.
جا هەندێکیان دەکەونە نێو تەڵەی مجێز و ئارەزوێکی بەهێز و لە نێو قوڵاییەکانی دەروون و سروشت و خویاندا وردە و بە شێوەیەکی شێرپەنجەی ڕەگدا دەکوتێ تاکو لێی دەبێتە نەخۆشیەکی ئەوتۆ کە نە دەرمان و نە دکتۆر دەتوانن چارەسەری بکەن. ڕووداوی ژیانی ئەنتۆنیۆ باشترین بەڵگەیە. کاتێ هەوا و هەوەسی کیلۆپاترا لە سەریدا و وێرانی کردو لە کۆتاییشدا عەرشی پاشایەتیان لە دەستدا و بۆ هەردووکیان بووە زیانێکی دووسەرە. هەندێک کەسی دیکە هەن بەهۆی برینێکی سۆزی قوڵەوە کە هەموو ڕۆژێک وەک زەنگ لە یادگەیاندا دەزرینجێتەوە دەکەونە نێو جێژاوی دڵتەنجی و گۆشەنشینی و یادگاریەکە تا هەتایە هاوسەنجی و گونجانی دەرونیان لێ تێک دەدات و لە ناویان دەبا و خەڵکانی دەوروبەریشان زیانیان پێدەگا. هەندێ کەسی دیکە هەن بەهۆی نەهامەتێکی ئابووری چاوەڕوان نەکراوە سەریان لێ تێک دەچێ و دەڕوخێن. شێوان و سەر لێ تێکچوونەکەشیان دایان خاتە نێو چاڵێکی قوڵی تاریکەوە کە لەوێدا وەکو کوێران دەست دەگێڕن. لەگەڵ لە دەستدانی پارە و سامانەکەیان گوڕ و تاو و بیر و ناوبانجیشیان لە دەست دەدەن و ناتوان ئەو شتەوە دەست بێننەوە کە لە دەستیان داوە، وەک ئەوەی هەرگیز بازرگانیان نەکردوێ و هیچ زانیاریەکیان لەبارەیەوە نەبێ و درچیان بە یاسای زیان و قازانج نەکردوێ. ئەمە مشتێک بوو لە خەرواری ئەو نمونانەی کە لە بەردەستماندان مێژووی کۆن و نوێ بۆمانی دەجێڕنەوە و سەر بوردە و ڕووداوەکانی ڕۆژانە بۆمانی باز دەکەن. دەمەوێت لەگەڵ باسکردنی ئەو جۆرە کەسانەشەوە باسی ئەو پیشەسازە زیرەک و لێزانەتان بۆ بکەم کە بەهۆی شارەزایی و تواناکانی خۆیەوە چاو و دڵی خەڵکی ڕوونا کردوتەوە، بەڵام لە ژیانی هاوسەری خۆیدا دەستەوەستان و ئیفلیجە. هەروە دەمێ باسی ئەو هونەرمەندەشتان بۆ بکەم کە لە پاش شکستهێنان لە خۆشەویستی خۆی داوەتە دەست ماددە هۆشبەرەکان. هەروە هەندێک کەسی دیکە هەن کە شەیدای کۆکردنەوەی پارەن و هەر دەڵێن بابێ، کەمی سوود و قازانج وەکو ماری بریندار گینگڵیان پێدەدات و نایەڵێت چاویان بچێتە خەو. هەندێک کەسی دیکە هەن هەمیشە حەز دەکەن هاوشێوەی دەوڵەمەندان بن و لاساییان بکەنەوە و شانیان لە شانی دەوڵەمەندان بخشێنن. کاتێ لەگەڵ دەوڵەمەندانیشدا دەنیشن بە بەردەوامی هەست بە ئازار دەکەن چونکە پلەپایی خۆیان بە نزمتر دەزانن. هیچ شتێک ناتوانێت ئەو بەڵایە لە کۆڵ ئەو بەستە زمانانە بکاتەوە. تەنها هەوڵ و ڕەنجی بەردەوام نەبێ لە پێناو بیناکردنی ژیانی ڕەوشتیان، چونکە تەنها پێویستیان بە ڕەوشتە کە بە هیچ جۆرێک بیری لێ ناکەنەوە و بەدەستی بێنن. ئەوان بۆیە گەیشتونەتە ئەو چارە نووسە نەهامەتبارە چونکە بەهۆی حەزی سەرکەوتن و وەدەستهێنانی میرات و کۆمەڵگایەکی نەزانەوە لە بیابانی ژیاندا بزر بوونەوە و بەردەوام بیر لە پارە و دەسەڵات و هەژمون و ئافرەت و چێژەکان دەکەنەوە. لە یادیان کردووە بیر لە ڕەوشتی بەرز و ئایندە و چارە نووس و بەرژەوەندی گشتی بکەنەوە. ئەو کەسانە ملیان بۆ قەدەر کەچ کردووە و قەدەر دەیان هاژووە. یاوازیەکی زۆریان لەگەڵ ئەو کەسە دەستکورت و هەژار و بێدەرەتانانە هەیە کە لە جەنجی ژیاندا دلێریان نواندووە و دژی ئازار و غەم و چەرمەسەری و گوناهەکانی وەستاونەتەوە و بۆ دەسێنانی خۆشگوزەرانیش تاکە چەچیان دان بە خوداگرتن بوو و بەرگەی ژینەژان و ئازارەکانیان گرتووە و لە هەمبەر مەحرومیەکانی خۆیاندا بێدەنگ بوونە بەبێ ئەوەی سازش لەسەر شەرەفی خۆیان بکەن. بەردەوام زەحمەت کێش و کاریگەر بوونە و پشتەپەیەکیشیان لە خۆشی و چێژەکانی دنیا داوە و سوتاون و سازاون و وزە و هێزی خۆیان بۆ بەرژەوەندی گشتی تەرخان کردووە و لە نێو تاڵترین بەڵا و نەهامەتیدا ژیاون تاکو گەیشتونەتە ئامانجەکانی خۆیان و ناوبانگ و وجدان و ڕەحەتی و دڵارامیان وەدەسێناوە. ئەوان نەیانزانیوە و نەیانتوانیوە ماستا و دووڕوویی و لاساییکردنەوە بکەن. نیان هێشتووە خوو سروشتیان خاو بێتەوە و هەوڵ و کۆشیان پەرش و بڵاو نەبۆتەوە و گوڕ و تاویان دانەبەزیوە و دانەڕووخاوە و هەڵپە و تەماع و چاوبرسێتی و ویژدانی نەهاڕیون و نەکەوتونەتە نێو ئەو تەڵانەی کە مجێز و ئارەزوەکان بۆ مرۆڤی دادەنێنەوە. لەو دەرگایانەشیان نەداوە کە کەرامەت و مێرخاسی ڕەتیان دەکەنەوە. کەم دەرامەتیەکەیان دیوارێکی لە نێوان ئەوان و دەوڵەمەندە لووتبەرزەکان دروست کردووە و لە گەندەڵی و گەندەڵکارانی دوور خستوونەتەوە و ڕای هێناون تا گوڕ و تا و بیر و ئەندێشەی باش لە دەرونی خۆیان ئاو بدەن و سروش و لە ئەزمونونەکانیان وەربگرن و پێیان شەرم بێ باز لە ئێش و ژانەکانیان بکەن. ئێستا ئەوان بەهێزن چونکە دەزانن لە تێکۆشان و خەباتیان بۆ ژیانێکی باشتر و بەرزتر تەنها پشت بە خۆیان بەستن و هانا بۆ خەڵکی نەبن. هێنرێک ئەپسن گوتنی ئەوان بەهێزن چونکە تەنیان بەهێزترین مرۆڤ ئەو کەسەیە کە بە تاقی تەنیا دەوەستێ. ئەوان باش دەزانن کە ڕێگایان فەرش ڕێژ نەکراوە و دوژمن و ڕکابەریان زۆرە و دوای سەرکەوتنیش دووچاری چەندان تەنگ و چەڵەمە و ناخۆشی و چەرمەسەری دەبنەوە.
بەڵێ ئەو شتانە باش دەزانن و جێل نین، بەڵام نایان ترسێنێ و چۆکیان پێدانادات و ئازاریان نادا. ئەگەر تووشی نەهامەتیەکیش بوونەوە کە لە دەرەوەی بازنەی ئیرادە و ڕاوبۆچوونیانەوە بوو، لە بەرامبەریدا ئارام دەگرن و بەهێمنی ڕوبەڕووی دەبنەوە و بەبیرێکی ڕوون و ئامادەیەکی زەینیەوە بەرپەرچی دەدەنەوە و لە هەمبەر نەهامەتیەکەدا حکومدان و ڕادەربڕینێکی پایەدار و نەگۆڕیان دەبێ تاکو ئەگەر پێشگرتنەکە کردەیی بوو پێش لە ڕوودانی بگرن، هەروەها ئەگەر ڕوش بدا هەوڵی سڕینەوەی شوێنەوارەکانی بدەن، لە دوای ڕوودانیشی گرنجەکەی کەم بکەنەوە و لە بەرامبەریدا خۆڕاگر بن. ئەوانەی پەنا دەبەنە بە ڕۆشنبیری دەرونی لە دوای تێڕامانێکی قوڵ لە قوڵایی دەرونیان بەو ڕاستیە دەگەن کە ئەو هۆکارانەی لە بەردەستیاندایە بەپێی پێویستنین و تێریان ناکە. جا هەندێکیان بە ڕوخسارێکی دوورەندێشی و هوشیاری چڕەوە لەی نزیک دەبنەوە و زۆر زوو بەروبوومەکەی دەڕنن، بەڵام زۆربەی خەڵکی بێهیوە و دەستەوەستان دەبن کاتێ بەراوردی سستی و بێهێزی و نەبوونی ئیرادە و معنەویاتی خۆیان و ئەو پاڵەوانیەتیە دەکەن کە کتێبەکانی ڕۆشنبیری دەرونی باسی دەکەن. هەندێک پێناچێت دەڵێن ئەو دەستور و ڕاهێنان و ڕێنماییانە بۆ ئێمە دانەنراوە بەڵکو بۆ خەڵکی دیکەیە، پاشان دەگەڕێنەوە سەر هەوڵی ڕۆژانەیان و ڕای دەگەێنن کە ویست و لێبڕان و توانای بەردەوامبوونیان نییە و دەوروبەرەکەشیان یارمەتی دەرنیە تا ئەو کارانە بکەن کە لەسەریان پێویستە ئەنجامی بدەن. ڕەنگە کاریگەری ئەم جۆرە بیرکردنەوەیە بەسەر ڕەفتاریان وایان لێ بکە بەرەو ملکەچکردن و بێهیوایی و دەستەوەستان و متبوونیان ببە. ئەم هەڵچوون و تووڕەبوون و دەبەنجی و نەزانیەشیان دەبێتە کۆسپ و تەگەرەیەک لە بەردەم کردەی شوێن پێ هەڵگرتنی بیر و ئەندێشەکانیان و هەوڵی مانەوە و خۆگری لەسەر ڕەوت و بەرنامە و ڕەفتارێک کە خۆیان بڕیاریان لەسەرداوە. ناچاریان دەکا بیر لە دڵەرامیەکی مادی بکەنەوە کە ئەوان نیانە. ژیانی ڕۆژانەیان و غەم و گرفتی ژیانی تایبەتیان وزە عەمبارکراوەکەی لایەنی تەندروستی و دەرونیان بەفیڕۆ دەدات. ئەمانە هەر هەمویان ڕاستن و ئەمە واقعی ژیانی زۆرینەی خەڵکە. بەڵام هیچ مرۆڤێک نییە لەسەر گۆی زەوی نەتوانێت چەند هەنگاوێکی سەرەتایی و چەند هەوڵێکی سادە بدە. ئەوەی بڵێ ناتوانم بێگومان درۆ دەکا. لە ڕاستیدا هەموو مرۆڤێک دەتوانێت لە پێناو بەرزەفتکردن و بوون و بەسەردار و سەروەری خۆی یەکەمین هەنگاو بەهاوێژێ و یەکەمین هەوڵی خۆی بدە. هەر کاتێکیش مرۆڤ ئەو هەنگاوی هەڵێنە و ئەو هەوڵەیدا دەتوانێت ببێتە گەورە و سەرداری دەرونی خۆی و هەز دەکات باشترین ئامرازی گۆڕینی چارەنووسی خۆی لەبەردەستە و دەتوانێت بەهۆیانەوە کار لە چارەنووسی خۆی بکە. کاتێ مرۆڤ بیرۆکەی دیاریکرا و نیازێکی ڕێنماییکەر و حەزێکی شێلگیرانەی بۆ گۆڕینی چارەنووس هەیە و بە درێژی و قوڵی و هێمنی و ئاگایی و بەردەوامبوونەوە تێی دەڕوانێ، لە قوڵای دەرونیەوە هێزێک و ئاگا دەهێنێتەوە هەموو ئەو زانیاری و ڕێنماییانەی دەخاتە بەردەست کە پێویستی پێیان هەیە و دەبێتە هۆی ئەوەی زەینی ڕوون بکاتەوە و زیرەکیەکەی پتر بکە. پێویستە بەرەوە و ئاراستەیە هەنگاو بەهاوێت، واتە بەنیازی ڕاستکردنەوەی چارەنووست لە خودی خۆت بکۆڵیتەوە و گۆشە نشین بیت و لە هەموو خەڵکی دوور بکەویتەوە و خۆت بخەیتە بارێکی جەستەیی و دەرونی پڕ لە حەسانەوە و خۆت بۆ ئەو شتانە ئامادە بکەیت کە دێنە زەین و ئەندێشەتەوە و یەک بە یەک تۆماریان بکەیت. ئەو بەراوردکاری کە لە نێوان کەسایەتی ئێستات و ئەو کەسایەتیەی کە حەز دەکەی لە دوا ڕۆژدا پێی بگەی، هەروەها ئەو بەراوردکاری و پێگرتنەی کە لە نێوان لایەنەکانی هەڵوێستی ئێستات و سوودەکانی ئەو هەڵوێستەی دەتەوێت پێی بگەی، زنجیرێک تێڕامان و بیر و ئەندێشەی ورد و ڕێک و پێک و ئامانزداری بێگرێدراو وەک سروش و ئیلهامێک پێت دەبەخشن. بەڵێ بەم هۆکارە دەتوانی بۆ وەرگرتنی پۆست و پلەپایە و ڕاپەڕاندنی کارێک ئاست و پلەی شارەزایی و شیاری و زانیاری خۆتت بۆ ڕوون بێتەوە کە پێشتر ئەنجامدانی ئەو ئەرکانت بە شتێکی ئەستەم هەژمار دەکرد. دوای ئەوەی بیرۆکەکانت کۆ کردەوە کە تێڕامان وەک سروشێک پێی بەخشیویت، دەتوانی پلانێکی گشتی و سەرتاپەگیر هەڵبهێنجی و لە ڕاهێنانە تایبەتەکانی تێڕاماندا بیخەیتە بەردەم بیر و بۆچوونت تاکو دواتر لەسەر زەمینەی واقعدا جێبەجێ بکەیت. هەرچەندە ئەو ئامانجەی دەتەوێت پێی بگەی بە دوور و ئەستەم بێتە بەرچاوت، ئەوە گەیشتن بە ئامانجەکە کردەیی دەبێ ئەگەر زۆر بەڕوونی ڕوبەڕووی گشت ئەو قۆناغانە ببیتەوە کە دەبێ بۆ گەیشتن بە ئامانجەکە بیان بڕی. هەروەکو چۆن بۆچوونە سەرلووتکەی چیا پێویستت بەوە هەیە ڕێگە چیاییەکە بەشبەش بکەی و چەند نیشانەیەکی بۆ دابنێی و بە خۆت بڵێ لە لای ئەو بەرزاییە پشوو دەدەم و لە لای بەرزاییەکەی دیکەشدا دەوەستم و لە لای ئەو بەردەشەوەنان دەخۆم تاکو دەگەی تەلووتکە. بۆ جێبەجێکردنی پلانێکی ئایندەیی دوورمەودا و وەدیهێنانی ئەو خواستانەی کە پێویستی بە هەوڵ و کۆشتێکی مەزنی مرۆڤ هەیە، پێویستت بە هەمان ئەو پلانە دەبێت کە بۆ هەڵگژان بەرەولووتکە پێویستمان پێی هەیە. دەبێ هەوڵ و هەنگاوەکانت بەسەر کاتدا دابەش بکەی و بۆ چەند پلەیەک پۆلینیان بکەی کە بۆ گەیشتن بە لووتکەی هیواکانت یارمەتی دەرن.
گشت ئامانج و کاروپیشەکانی دیکەش بە هەمان پلانی بەسەرکەوتنی لووتکە دەستەبەر دەکرێن. بۆ نمونە ئەگەر بتەوێ ببیتە پەیکەرتاش دوای تەواوکردنی دیراسەی گشتی لەسەر پەیکەر و ڕێگاکانی تاشین و شیکردنەوەیان واتە تەشریح دەبێت دیراسەی وێنە جۆرا و جۆرەکان بکەی و پراوە لەسەر بەکارهێنانی ئامراز و ڕەنگەکان بکەی و تێبینی هەموو جۆرە مادەکان بکەی و بزانی کامە لەگەڵی دەگونجێ و کامیان ناگونجێ، چونکە پەیکەرەدارین و مەڕمەڕی و کانزاییەکان لە یەکتری جیاوازن. بەم شێوەیە تۆ لە پێناوەرگرتن و شارەزابوون لە گشت خاڵ و زانیاریەکی تێوری و کردداری هەوڵی خۆت دەدەیت و بەڕاهێنان و پراوەکردن قۆناغەکانی هەڵەکردن دەبڕیت و بە ئەزمونە پڕ لە داهێنانەکاندا گوزەر دەکەی تاکو دەبیتە هونەرمەندێکی بەناوبانگ و دەزڕەنجین. ئەوەی لەبارەی پەیکەرتاشی دەگوترێت لەبارەی هۆنراوە و ئەدەب و مۆزیک و سیاست و پەروەردە و بە کورتی هەموو پیشەیەکی دیکەش ڕاز دەردەچێ و بەسەر ئەوانیشدا پیادە دەبێت. هەر لە ساتی بێداربوونەوەی حەز و ئارەزوودا تەزویەکی دەرونی زۆر قوڵ و بەهێز مرۆڤە ئارەزوودارەکە دەجولێنێ. ئەم تەزوەش لە پێویستیەکانی پێشودا سەرچاوی گرتووە و ناچاری دەکەم مکوڕ بێ و کار بکە. بۆیە هەست بە زەحمەتی و ئازارێکی گیان پڕوچێن دەکە، بەڵام هەموو کاتێک دەتوانێت بەسەر زەحمەت و ناخۆشیەکاندا زاڵ بێ و بەنەش ئەی سەرکەوتن کۆتایی پێبێ. بۆ ئەوەی بە نەرخترین و باشترین دەرەنجام لە هەوڵ و کۆشەکانمان هەڵبهێنجین دەبێت کارێک بۆ خۆمان هەڵبژێرین و بە بەردەوامی لەسەر ئەو بڕیار و کارەمان بمێنینەوە کە خۆمان هەڵمان بژاردووە و بە باشی لەبەرچاوی بگرین و گرنگی پێ بدەین. دەبێت ئەو کارش هەڵبژێرین کە هەست بکەین لەگەڵ بەهرە و تواناکانماندا دەگونجێ و دەتوانین بەپێی پێویستیەکانی بە ئاسانی خۆمان بگونجێنین. کاتێکیش حەز بە کاروبارێک ناکەین و ناتوانین لەگەڵی بگونجێین و چێژی لێوەربگرین و بیرمان هەر لە لای ئەو کار و پۆستەیە کە حەزی لێ دەکەین لەسەرمان پێویستە بەو پەڕی دڵنیاییەوە ڕوبەڕووی ئەو حاڵەتە ببینەوە بەو هیواوی کە هەلو مەرج و کارەکەمان بگۆڕێ و بەهێمنی و هەنگاو هەوڵی وەدیهێنانی ئامانجەکانمان بدەین. ڕۆشنبیری دەرونی بۆ جەختکردنە سەربوون و چاکردنەوەی کەم و کوڕیەکانی و لادانی کۆسپ و تەگەرەکان توانایەکی تەواو دەداتە دەست مرۆڤ تاکو یەکەمین هەوڵی سەرکەوتوانەی خۆی بدات. ئێمە ئەوەمان لەلا ڕوونە کە ئەوەی هەوڵی بەهێزکردنی ئیرادەی خۆی دەدات لە جیات ئەوەی لە پەشیمانیەکی نەزۆکانە و بێبەرهەم و بێزاربوونێکی بێسووددا نەقم بێ بە سووربوونەوە بڕیار لەسەر ئەوە دەدا کە بەپێی پێویستیەکانی کاروباری ئێستای ڕەفتار بکە و هەموو هەوڵی خۆی دەخاتەگەر تاکو بە باشترین شێوە ئەنجامی بدە بەوەی کە ڕۆڵێکی گرنگ دەجێڕێ تاکو توانای خۆ بەرزەفتکردنی پێ ببەخشێ. چونکە لە کاتی کارکردندا تەنها بیر لە کارەکەی دەکاتەوە و هەموو سەرنج و ئاگاییەکی خۆی لەسەر چڕ دەکاتەوە و هەر لەو کاتیشدا بۆ گەیشتن بەو کارێکە خۆی حەزی لێ دەکا توانە عەقلیەکانی خۆی بەکاردێنێ و لە دەرونی خۆشیدا لێکۆڵینەوە لەوە دەکا کە چۆن ئەو زانیاریانەوە دەست بێنێ کە کارە نوێیەکەی پێویستی پێیان هەیە و چۆن ئامرازەکانی وەدیهێنانیان دەستەبەر بکە. چۆنیش ئەو کاتە لە بەرچاو دەگرێت کە لە پەڕینەوە لە ژیانی ئێستا بۆ ژیانی دواڕۆژ پێویستن و پلانێکی گشتیش بۆ ڕێخستنی هەوڵەکانی دادەڕێژێ و بەسەر چەند قۆناغێکیان دابەش دەکات. هەر قۆناغێکیش ئامانجێکی تایبەتی هەیە و دواتریش بە بڕیار و سووربوون و ورەیەکی پۆڵاینەوە جێبەجێ دەکات. هەمان ئەو ڕێگەیەش دەگرێتە بەر کە بۆ هەڵکشان بەسەر لووتکە پێویستن. بەڵام کۆسپەکانی سەرڕێگاش هەر هەن و ناتوانین خۆمانیانی لێ بە دوور بگرین. بۆیە دەبێ بە وردی و بەرچاوڕوونی و گرنگی پێدانەوە ڕوبەڕووی ڕوودانیان بوەستینەوە. بە باشی لە بەرچاویان بگرین و حسێبی وردیان بۆ بکەین و یەک بە یەک دیراسە و شەنوکەویان بکەین و کاتێکیان بۆ دابنین. دواتر وردە پۆلینیان بکەین و هەوڵی سڕینەوە و ڕاماڵینیان بدەین. شایانی ئاماژە پێکردنە لە دوای ئەم باسە تێر و تەسەلە لەسەر مرۆڤ پێویستە بەر لەوەی بیر لە تەنگ و چەڵەمە و کۆسپەکان بکاتەوە دەبێ بەردەوام ئەوەی وەبیر خۆی بێنێتەوە کە دەیەوێت سەرکەوتن وە دەست بێنێ و هەموو ئەو شتانەش ڕەت بکاتەوە کە دەبنە هۆی شکست و دۆڕان. چونکە کاتێک مرۆڤ گرفتەکان لە خۆی گەورە دەکات و مێشێک دەکاتە گامێش و کەند و کۆسپەکانی لێ دەبێتە دیوارێکی بەرز و پتە و خودی ئەو ڕوانین و ڕاو بۆچوونە دەبێتە لەمپەر لە بەردەم جێبەجێکردنی پلانەکانی. کاتێکیش بەو جۆرە بیر بکەیتەوە خۆت دەترسێنیت و هەر لە خۆتەوە ورەت دەڕوخێت. شاعیرێک هەیە دەڵێ لە چاوی مرۆڤی گەورەدا شتە گەورەکان بچووک دەبنەوە، لە چاوی مرۆڤە بچووکەکانیشدا شتە بچووکەکان گەورە دەبن. کوردەواریش دەڵێن ئیش شێرە کە دەستت پێکرد ڕێویە. ئەوەشت لە یاد نەچێ کە ئەگەر بەخت و یەغباڵت لە هەڵوێستێکی سەخت و بارودۆخێکی کۆمەڵایەتی و سیاسی یاوەرت نەبووە هەرگیز مانای ئەوە نییە کە تۆ بێبەش بیت لەو شتانەی حەزیان پێ دەکەی و دەتەوێت بەدەستیان بێنی. ئەگەر ئەمڕۆ هەلومەرج لە نێوان تۆ ئامانجەکانت بۆتە لەمپەر ئەوە بەیانی هەر دەڕوخێت و نامێنێ. ئەوەندە بەسە بە ورە بەرزی و بەرچاوڕوونی و تێگەیشتنەوە لە ڕوانگە و گۆشەنیگایەکی دیکەوە تەماشای بکەیت.
ئەگەر وا بکەی ناتوانانی سست و لەرزۆکت بکات و گوڕ و تاود ئیفلیج بکات و کەسایەتی داڕوخێنێ. دەبێ هەموو سەختی و کۆسپ و تەگەرەکان ببڕی، چونکە هەر سەرکەوتنێک باوەڕ بەخۆبوونت پێدەبەخشێت و بەرەو سەرکەوتنی دیکە پاڵت پێوە دەنێ. ئەو ڕۆژەش هەردێت هەست بەوە بکەیت کە ناخۆشیەکان کارت لێ ناکەن و وەکو درەختی بەربا نادلەرزێنن و بەسەردا زاڵ نابن و دەتوانیت بەرپەرچیان بدەیتەوە و هێرشیشیان بکەیتە سەر. لە هێرشبردنەکەش هەست بە خۆشیێکی سیر بکەی و چێژێکی ئەو تۆی لێوەربگری ئەگەر لێی بێبەش بووی هەست بە ناڕەحەتی بکەی. بەڵێ ئەو ڕۆژە هەردێ تۆ لە ڕێگای ئیرادەوە و بە گۆڕینی تێگەیشتن و ڕوانینت لە هەمبەر گیر و گرفتەکانی ژیان و گرفتەکانی بوون و موکڕبوون لە بەرگری و هێرشبردن و هەنگاونانی واقعیانە و درست بەرەو ئامانجەکانت دەتوانیت چارەنووسی خۆت بگۆڕی. دەبێ هەنگاوەکانیشت بەپێی پلانێکی شەنوکە و کرا و ورد و سەرتاپاگیر بێت و هەموو ئەگەرەکان لە خۆی بگرێ و حسێب بۆ حاڵەتە کتوپڕەکان بکە، بەو مەرجەی بە زیانی خەڵکی تەواو نەبێ و زیان بە ویژدانی بێگەرد و ڕوونی مرۆڤایەتی نەگەێنێ. تایبەتمەندیە کەسیە پێویستەکان گومانی تێدا نییە کارکردن بۆ گۆڕینی چارەنووسی تاک و هەوڵدان و هەنگاونان بۆ ڕێخستنی بەپێی پلانێکی داڕێژرا و مەبەستی خۆی ناپێچێ تەنها بەوە دەستهێنانی چەند تایبەتمەندیەکی سەرەتایی کەسی نەبێ کەوا لە مرۆڤ دەکا لە بەرامبەر ژیان و ناخۆشیەکان وەک قەڵایەکی خۆڕاگر بێ و لەلایەکی دیکەشەوە ئەو توانایی پێدەبەخشێ مل بە هێزە کوێرەکانی دەروون و دەوروبەرەکەی کەچ بکە. ئەو تایبەتمەندیە کەسیە پێویستانەش کە بۆ ڕێخستنی چارەنووسی تاکە کەس پێویستن ئەمانەی خوارەوە. یەکەم، وەدەستهێنانی پەیداکردنی وزەی دەماری عەسەبی بۆ ڕاپەڕاندنی کردەی گۆڕینی چارەنووس. ئەشکرایە کە لەش ساغی و تەندروستی لەش بناغە و بنیادی هەموو بزاو و چاڵاکیەکە. هەرچەندە مرۆڤ تەندروست و لەش ساغیش بێ زیاتر دەتوانی ئەو کار و ئەرکانە بەڕێوە بباکە بۆ وەدەستهێنانی ئامانجە پلاندارەکەی پێویستن. ئەم وزەیەش بە پەیڕەوکردنی ئەو بنەما و سیستمە تەندروستیە گشتیانە دەستەبەر دەکرێت کە پێشتر باسمان کردن. هەروەها بەڕاهێنان و پراوەکردن و تێبینیکردنی ئەو دەرەنجامە دڵخۆشکەرە چاکانەوە دەبێ کە بەهۆی ئەو وزە دەماریەوە دێنەدی. هاوسەنجی و سەلاری و سنجینی و خۆ دوورگرتن لە زۆر بڵێیی و هەموو ئەو شتانەی کە هەڵچوون و ناڕەزایی تووشی مرۆڤ دەکەن و بیرکردنەوە لە پێش هەنگاونان و گرنگجینەدان بە خۆ دەرخستن و بەناوبانجی و هەنگاونانی ڕێکوپێک بۆ پیادەکردنی پلانێکی کردداری شەنوکە و کراو وزەی دەماری زیاد دەکەن و بە جۆرێک ئامادەی دەکەن کە لە کاتە پێویستەکاندا مرۆڤ بە ئاسانی دەستی پێیان ڕابگە، بە تایبەتیش بۆ بەرپەرشدانەوەی بار و دۆخە ناخۆشەکان فریاد ڕەسێکی زۆر باشە. دووەم، بیرکردنەوەی ڕۆژانە لە کاروباری ڕۆژانە. ئەو کەسەی دەیەوێت چارەنووسی خۆی بگۆڕێ هەر دەبێ ڕۆژانە دەخولەک لە کاتی خۆی تەرخام بکە تاکو بیر لەو کاروبار و غەم و خەفەت و تەنگ و چەڵەمە تایبەتیەکانی بکاتەوە و بە شێوەیەکی هۆشیارانە و ئەو پەڕی ڕێککاریەوە کاتە دیاریکراوەکە بۆ ئەو مەسەلانە خەرج بکە تاکو ئامادەکاری بۆ ڕاهەندەکانی غەم و خەفەت و ئەو تەنگ و چەڵەمانە بکە کە زیان بە پلانە گشتیەکەی دەگەێنن. هەروە دەبێ بۆ بنیادنان و چاکردنەوە و پتەوکردنی خوو سروشتەکانی و ڕوونکردنەوە و قوڵکردنەوە و شکل گیربوونی ڕاوبۆچوونەکانی سوودیان لێوەربگرێ. ئەوەی لەسەر بیرکردنەوەی ڕۆژانە ڕاهات بێ دەتوانێت جڵەوی کاروبارەکانی بگرێتە دەست و مل بە هەموو ئەو ناخۆشیە ورد و درشتانە کەچ بکە کە لێی یاخی دەبن و وەکو کۆسپ و تەگەرەیەک خۆیان دەنوێنن. سێەم، بەرپەرزدانەوەی هێزە کوێرەکان. هێزە کوێرەکان بریتین لە نەزانی، خۆدانە دەست شتە زیانبەخشەکان و مجێزەکان و قرچۆچی و حەزی لاساییکردنەوە و خۆچواندن بە کەسانی دیکە و حەزی تاک بۆ ئەوەی خەڵک بە شان و باڵیدا هەڵ بدەن، هەروەها ڕق و تووڕێی و گەڕان بە دوای چێژەکان، حەزکردن بە دەوڵەمەندی و خۆشگوزەرانی، گرنگی نەدان بە دوا ڕۆژ و چەندان باری دیکەی هاوشێوە و هەڵقوڵاوی ئەم دیاردانە. بەرپەرزدانەوەی ئەو هێزە کوێرانەش بە ئاگایی و تێبینیەکی بەردەوام و ڕێخستنی وردی لایەنەکانی چاڵاکی دەرونی و جەستەیی دێنەدی. دانانی بیرۆکەیەکی نەگۆڕ و چەسپا و وا دەکا مرۆڤ خۆی لەلا خۆشەویست و ئازیز بێ و لە بەرپەرزدانەوەی ناخۆشی و ڕووداوەکاندا بەهێزی بکە. چوارەم، دابەشکردنی هەوڵ و کۆشەکان بەسەر قۆناغە جیاجیەکانی کاتدا. ئەوەی دەیەوێت چارەنووسی خۆی ڕێک بخە بەر لە هەموو شتێک لەسەری پێویستە کاتەکانی ڕێک بخە و بەباشی دابەشیان بکات و بەکاریان بێنێ. بۆ نمونە نابێت لە قۆناغێکدا خۆی شەکەت بکە و
لە قۆناغێکی دیکەشدا سست و خاو بێتەوە، بەڵکو دەبێ هەوڵ و کۆشتەکانی خۆی بە شێوەیەک بەسەر ڕۆژەکاندا دابش بکە کە بەرهەمێکی باش و حەسانەوە و دڵارامی بۆ دەستەبەر بکە. پێنجەم، هێمنی لە بەرامبەر کۆسپوتەگەرەکان. هەمیشە و بە بەردەوامی هەوڵ بدە هێمن بی، ڕێگا بە هیچ کەسێک مەدە ئاعسابت بوروژێنێ و بیر و ئەندێشت بشێوێنێ، جاخوای دەکرد ئەو کەسە ڕۆستەمی مازەندەرانیش دەبوو. هەروەها ڕێگە بە ڕووداوەکان مەدە هەراو زەنا و بێسەروبەری بخەنە نێو دەروونتەوە. شەشەم، پشت بە خۆبەستان. بەهێزکردنی باوەڕ بەخۆبوون بەس نییە، بەڵکو دەبێ پشتیشی پێ ببەستی، چونکە پشت بە خۆبەستان وا دەکا سەرەپەتی چارەنووسی خۆت لەدەست بگری. هیچ کەسێک جا هەرچەندە بەهێز و پلەپایە بەرز بێ ناتوانێ ورەت پێ ببەخشێ و هات لێ بکە پشت بە خۆت بەستی ئەگەر لە بەرامبەر ناخۆشی و تەنگ و چەڵەمەکاندا سەرکز و دەست لە ئەژنۆ و تووگ نەرمبی و لە بەرامبەر کۆسپەکاندا هەڵبێ. هیچ کەسێکیش ناتوانێ واد لێ بکە وردبین و بە ئاگابی ئەگەر خۆت بێ ئاگابیت و هیچ کەسێکیش ناتوانێت ڕازگۆیی لە تۆدا بچێنێ ئەگەر درۆزن بی. هیچ کەسێکیش ناتوانێ واد لێ بکە دەستپاک بی ئەگەر خۆت دەستپیس و گەندەڵ بیت. هیچ کەسێکیش ناتوانێت ئازایەتیت پێ ببەخشێ ئەگەر خۆت ترسنۆک بی، چونکە تەنها خۆت دەتوانی پشتی خۆت بگریت و هیممەت و ورە بەرزی بدەیتە بەر خۆت. ئەو تایبەتمەندیانەی کە مرۆڤ چارەنووسی خۆی پێڕێک دەخا و وای لێ دەکەن لە لای خۆی و خەڵکاندا بێتە کەسێکی ڕێزدار، تەنها بە هەوڵ و کۆشی خودی کەسەکە دێنەدی، نەک بە هۆکارەکانی دەرەوەی خودی مرۆڤ. حوتەم، گرنگجینەدان بە ڕابردوو خەڵک و کەسەکان وەک ئەوەی کە کەسن و گرنگجینەدان بەو ڕەفتارانەی کە خەڵک لە بەرامبەر تۆدا دەیکەن. ئەمەش گرنگترین تایبەتمەندیە بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ بناغەڕێژی بۆ دوا ڕۆژی خۆیان بکەن و سەرەپەتی چارەنووسی خۆیان بگرنە دەست، چونکە ڕابردوو دوای ئەوەی ڕابرد هیچ بەهایەکی نامێنێ، تەنها بە پێی گرنگجیدانی تۆ نەبێ بۆی، واتە ڕادەی گرنگجیدانی تۆ ڕادەی گرنگجی ڕابردوو دیاری دەکات. ڕابردوو تەنها هۆکار و ئامرازێکە بۆ تێگەیشتن لە ئێستا و پند و عیبرەت وەرگرتن لە ڕووداوەکان. بەڵام خەڵک زۆر لەوە دەستەوەستانترن کە چۆن تۆ باوەڕ بە خۆت دەکەی ئەوانش ئاوە باوەڕت پێ بکەن. لەو کاتەی دەتەوێت خێر و چاکەیەکیان لەگەڵدا بکەی لەوە نەزانترن کە بتوانن تێت بگەن، کەواتە خەڵک چۆنن ئاوە باوەشیان بۆ بکەرەوە و هاوکاریان بکە. بەڵام ڕەزامەندی و ناڕەزاییان مەکەرە پێوەری بیر و ڕووگە واتە قیبلەی کاروبارەکانت، چونکە تۆ ناتوانانی هەموو خەڵکێک لە خۆت ڕازی بکەی. ئەمەش واقعەیەکی بێچەند و چۆنە. لە هەمان کاتیشدا ڕێگا مەدە ناڕەزایی دەبەنگ و قین لە دڵ و گەمژە و تەماکارەکان سست و بێهێزت بکەن. ئەو کارانە بکە کە ویژدانت ئاسوودە دەکەن و دڵارامی بە ویژدانت دەبەخشن. لە خەڵکیش گەڕێ با بەهۆی ڕەفتار و کردار و گفتارەکانیانەوە حکم لەسەر خۆیان بدەن. ئەوەی بۆ تۆ گرینگە ڕەفتاری خۆتە، نەکی خەڵکی. هەشتەم، ئازادی بیرروڕە. ئەو کەسەی دەیەوێت چارەنووسی خۆی ڕێک بخەو بیگۆڕێ، تەنانەت ناتوانێت بیر لەو ڕێخستنەش بکاتەوە ئەگەر بێت و بیرروڕایەکی سەر بەخۆی نەبێ. دەبێ ئەو بیرروڕایەش لە واقع و ڕوودا و تێڕامانە خودیەکان و لێکۆڵینەوە گشتیەکان و تاقیکردنەوە کەسیەکان هەڵبهێنجێ کە لەبارەی هەموو کەس و هەڵ و مەرج و ڕووداوەکان و بە کورتی هەموو شتەکانی دەوروبەری ئەنجامی داون. دەبێت لە بیرروڕات ئازاد و سربەخۆبی تاکو و ڕاو بۆ چوونت بەها و سەنجی خۆی هەبێ و کارەکانت بۆ خۆت و خەڵکیش سوودمەند بن. ئازادی بیرروڕاش مانای کە لە ڕقی و بانگەشەکردن و لاڤلێدان و بێشەرمی و کرچ و کاڵی و پڕوپوچی و دەست بە سەرداگرتنی خەڵکی نییە، بەڵکو ئامادەیەکی دەرونی بەردەوامە بۆ لێکۆڵینەوە و بیرکردنەوە و ڕاوێشکردن و بڕیارێکی خودی ئەو تۆ کە مرۆڤ بە تەواوی ویست و ئیرادەی خۆی دەیدات و دواتریش تەواوی بەرپرسیارەتی بڕیارەکە دەگرێتە ئەستۆ. ئەوەش ڕەت دەکاتەوە خەڵکی دیکە بە بەرپرسی بڕیارەکانی خۆی بزانێ، هەروە ئەوەش ڕەت دەکاتەوە بەرپرسیارەتی بڕیاری خەڵکانی دیکە بگرێتە ئەستۆی خۆی. بەختیاری و بەدبەختی. لەو کاتێ ئێمە پێناسەی ئیرادە و دەسەڵات و هەژمونەکەی دەکەین، ناتوانین بە نێو فەلسەفەی قەدەردا قوڵ بینەوە و بچینە نێو ئاقارە بێ سنوورەکەی باسکردنی ئەو بیردۆزە جۆرا و جۆرانەی کە لێکۆڵەرەوە و بە ئەزمونونەکان لەبارەی لێکدانەوەی دیاردەکانی بەخت و ئاشکراکردنی هێما و ڕوخسارەکانی دایان هێناوە. بەڵام دەبێ ئەوەش بگوترێت کە ئیرادە هەژمون و دەسەڵاتێکی ئەو تۆی لە ڕاستکردنەوەی هەلومەرج و گۆڕینی بیر و چاکردنەوەی کە مکاسیە دەرونیەکان و بنیادنانی جەستە و گۆڕینی خوس ڕشتەکان هەیە کە ئەقل بە هیچ شێوەیەک ناتوانێت نکۆڵی لێ بکە. ئەم توانای گۆڕانکاریەش کاریگەری بەخت دەباتە نزیک سفر ئەگەر هەر سفریشی نەکاتەوە. ئەمەش چێشمە کێشمی نێوان ئیرادە و بەختە.
ئەمەش ئەومانایە دەگەێنێت کە ئەو تەندروستی و لەش ساغیەی بەهۆی ئیرادەوە دەستەبەر دەکرێت وا لە مرۆڤ دەکات کاری سوودبەخش بکە و کاری سوودبەخشیش ڕێگای بەرهەمی مادی و ئەندێشەیی و فکریە و بەرهەمیش بزاو و چالاکی زیاد دەکا و بزاو و چالاکیش بەرەو زانیاری و دانش و داناییمان دەبا و زانیاری و دانشیش پاڵمان پێوەدەنێ کار بکەین و ئەو کارێک کە لە دانش و زانیاری شەوە سەرچاوی گرتوێ ئیرادەمان بەهێز دەکا و بە ئیرادەشەوە ژیانی کەسە خوازیارەکە لە تەوەرێکدا دەخولێتەوە کە بەخت ناتوانێت هیچ ڕۆڵێکی خراپ و تێک دەرانەی تێدا بجێڕێ. بەڕاستی ئەمە ئەرک و کاری ئیرادەیەکە وا بکە بەخت هیچ هەژمون و دەسەڵاتێکی لەسەر خاوەنەکەی نەبێ، نەوەک لە کاتی باشبووندا تێکی بدە یان ئەگەر جێگەی ڕەزامەندی و قبولکردن بوو ڕەتی بکاتەوە و یان ئەگەر پایەدار و لەسەر ڕێڕەوی خۆی بوو بە خراپە بەلا ڕێیدا ببە. دواتر دەبێت دەروون ئامادە بکە تاکو هەلەکان بقۆزێتەوە وا لە خاوەنەکەی بکە ئەگەر پێشووتر بەختی نەبوو بێ بەختیاری بکە و بەو شتانێک کە ورەی بەرز دەکەنەوە و عەزمی پتە دەکەن دەواازەکانی زانست و دانشی بەڕوودا دەکەنەوە بەدبەختیەکەشی بکاتە بەختیاری. گومانی تێدانیەکە چاودێریکردن و پراوەپێکردنی ئیرادە بە شێوەیەکی بەردەوام ئەم دەرەنجامانەی خوارەوە دەهێنێتە دی. یەکەم، چاکترکردنی لایەنی تەندروستی و دەروندروستی و پترکردنی توانای بەرگری لەش و کاریگەری بەجیهێشتن لەسەر باشتر بەڕێوەچوون و کارکردنی ئەندامەکانی لەش تاکو بە باشترین شێوە کارەکانی خۆیان ئەنجام بدەن. دووەم، ڕێخستنی هەستیاری و هەڵچوون و کاریگەربوون و سۆز و خەیاڵ و یادگە و گشت دیاردە ئەندامیەکانی دیکە و هەروەها ئەم دیاردە دەرونیانە دەخاتە ژێر سانسۆر و چاودێری بیری هوشیار و حکومدانی دروست و ڕێکخراو. سێم، سوکردن و نەهێشتنی ئەو دەسەڵات و هەژمونەی کە خەڵکانی دیکە بەسەر تاکدا پیادەی دەکەن، هەروە دوورخستنەوەی کاریگەری ژینگە و دەوروبەر و دەستە و تاقمە جیاجیەکان لەسەر بیری تاکە کەس بە شێوەیەک مرۆڤ دەتوانێت بەهۆیەوە پارێزگاری لە سەربەستی کار و بیر و باوەڕەکانی بکات. چوارەم، وەدەستهێنانی هێزێکی کەسایەتی بۆ تاکە کەس کەوا لە کەسەکە دەکا ئاراستەی ئەو کەسانە بکە کە مامەڵەیان لەگەڵدا دەکا، بەمەش دەتوانێت هاوکاریان وەدەست بێنێ و بۆ خزمەتکردنی خۆی و خەڵکان سوود لە توانە و بەهرە و ئامادەیەکانی خۆی وەربگرێ. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە دڵارامی و حەسانەوە و سرەوتێکی زۆر خۆشی بۆ دابین بکە. پێنجەم، کۆکردنەوەی گشت ڕەگەز و لایەنەکانی سەرکەوتن بە شێوەیەک تا ئەو پەڕیتوانە بتوانێت سوودیان لێ وەربگرێ و بەرپەرچی هۆیەکانی بێهیوایی و شکست بداتەوە و وای لێ بکات لە هەمبەر فشارەکاندا هەڵنێت. شەشەم، وەدەستهێنانی پێشکەوتنێکی بەردەوام لەلایەنە جۆرا و جۆرەکانی کەسایەتی و بوارەکانی چالاکی گشتی و فراوانترکردنی بەهرە و تواناکانی دەروون و ئاسۆکانی زانیاری و دانش. ئەمانەی باسمانکردن ئەرک و کاری ئیرادەن، بەڵام بەخت و نەهامەتی و ژینە ژانەکان زۆر بە یەکسانی بەسەر خەڵکاندا دابەشکراون، لەوانەیە بە شێوەیەکی زۆر دادوەرانەش لە ژیانی هەموو مرۆڤێکی سەرگۆی زەوی دابەشکرابێ، چونکە هیچ کەسێک لە دنیادا نییە تەنها بەشی هەر ئێش و ئازار بێ، کەسیش نییە تەنها بەشی خۆشی و کامەرانی و بەردەوام بێ. نەخۆشیش ڕۆژێک لە ڕۆژان بەسەر کەس تاپۆ نەکراوە و هەرگیز تەندروستیش بە بەردەوامی مڵکی کەس نەبووە. بە کورتی هەموو مرۆڤێک بەشی خۆی غەم و خەفەت و نەهامەتی و شادومانی و ئاسوودەیی هەبووە. هەل و فرسەتەکانیش بۆ هەموو ئەو کەسانە ڕەخسێنراوە کە دەیانەوێت بە باشی بیقۆزنەوە و جیاوازیش لە نێوان مرۆڤەکاندا ناکەن، چونکە لە میانی ژیانی هەموو کەسێکەوە گوزەر دەکات. ویست و ئیرادەی زانین و ئیرادەی کارکردن و ئیرادەی چاکەخوازی سێ ویست و ئیرادەن باشترین بەخت و یەغباڵ بۆ ئەو کەسانە دابین دەکەن کە توانیویانە ئەو سێ ئیرادەیە وەدەست بێن و لە نێوان خۆشیاندا باشترین بەخت بۆ ئەو کەسانە دروست دەکەن و خراپەیان لێ دوور دەخەنەوە. زاڵبوون بەسەر کۆسپ و تەگەرەکان. کاتێ ناخۆشی و نەهامەتیەکان بەسەر یەکتردا کەڵەکە و دژوار دەبن و دوو هەڵوێست خۆیان زەق دەکەنەوە کە ئیرادە ئیفلیس دەکەن، ئەوانیش ملکەتکردنێکی نەرێی و یاخیبوونێکی سرە ڕۆیانە و سەرکێشانە و بێباکانەی بێبەرنامە. بەختیارترین و شادومانترین مرۆڤ بە قۆناغی ناخۆشی ئەو تۆدا دەڕوا کە ناتوانین وەسفی تند و تیژی بەڵاو نەهامەتیەکەی بکەین. ئەو کەسانش بە پەنجەی دەست دەژمێردرێن کە بە قۆناغی وێرانکەری ژیانیاندا تێنەپەڕن، بەڵکو دەگمەنیەکان بە جۆرێکە کەوامان لێ دەکات لە هەژمارکردندا وە دەریان بنین. لەگەڵ ئەمانەشدا و لە بەرامبەرگشت ڕووداوێکی ئازاربەخش و پڕ لە نەهامەتیدا بەر لە هەموو شتێک لەسەر کەسە نەهامەتبارەکە پێویستە هێمنی خۆی بپارێزێ و بەنێو خودی خۆیدا قوڵ بێتەوە و هەڵوێستی خۆی شەن و کەو بکە و نەهامەتیەکە وەکو خۆی ببینێ، بەبێ ئەوەی گەورە یان بچووکی بکاتەوە، چونکە خۆگری ورەبەرزی لە زۆر ئازار و ڕکابەرایەتی کتوپڕی دەرەکی دەپارێزێ.
لە زۆربەی کاتە دژوارەکانیشدا قەڵایەکی پۆڵاینی بە چوار دەوردا دروست دەکات بە شێوەیەک لەو کاتەی نەهامەتی و مەرگەساتەکان دەست لە ناودەستی یەکتر دەنێن و هێرشی بۆ دەهێنن ئەو هەوڵی وەدەسێنانی هۆیەکانی بەرپەرشدانەوەیان دەدات و هەوڵ دەدا پێشیان لێ بگرێت تاکو ئەگەر کتوپڕ تووشی نەهامەتیەک بوو بە بەرچاوڕوونی و حکومدانی ڕاست و دروست و گیانی ئامادەیی بۆ بەرخودان و تێکۆشان و بەرپەرزدانەوەی نەهامەتیەکە جا هەرچەندە سەخت و دژواریش بوو بتوانێت کاریگەریەکەی کەم بکاتەوە و شوێنەوارەکانی بسڕێتەوە و بە شێوەیەکی پلەپلە و بە هێواشی و هێمنی هۆ و پێکاتەکانی لابەرێت. کاتێ تووشی مەترسیەک دەبینەوە کە زۆر بەهێز هەڵدەکتێتە سەرمان لەسەر یەک بەیەکی ئێمە پێویستە بە هەرە و تواناکانمان بخەینە گەڕ و بەلێزانی و داناییەوە هێز و وزەی دەروونمان کۆبکەینەوە و بەجەستە و گیانمان لەو ئەرک و هەوڵانەمان قوڵ بینەوە کە دەمانەوێت ئەنجامیان بدەین و هەرگیز بە دۆڕانی یەکجاری ڕازی نەبین. دەبێ بە زەردەخەنەیەکی ناسک و نەرم ڕوبەڕووی بێهیواییەکانمان ببینەوە جاگەر سەدان جاریش دووبارە بوونەوە. نابێ لە ئەنجامەکان و لە ئامانجەکانمان سارد بینەوە. دەبێ باوەڕمان بە ئەگەرەکانی سەرکەوتن بمێنێ بۆ تێگەیشتن لە هێزە دژەکانیش پند و ئامۆژگاری لە شکست و دۆڕانەکانمان وەربگرین. هەروەکو ئەو سەرکردە بە ئاگا و زیتەڵەیە بکەین کە چاودێری بەرەکانی جەنگ دەکا و سەرپەرشتی ئاراستەکردنی ڕەوتی جەنگەکان دەکا بە پێی زانیاریە ستراتیژیەکانی خۆیەوە لەبارەی ئەو سەرکەوتنە کاتیانەی کە دژمنەکەی وەدەستی هێناوە خۆی بۆ هێرشکردنە سەر دژمنەکانی ئامادە دەکا و هەلی گونجاو دەقۆزێتەوە تاکو و تێکیان بشکێنێ. بەڵام هەندێک هێدمە و نەهامەتی هەن کە بە هیچ شێوەیەک چاک ناکرێنەوە و ڕێگاش بە مرۆڤ نادەن کە بیر لە بەرپەرشدانەوەی بکاتەوە و پێش لەو ئازار و ئێشانە بگرێ کە لێیانەوە هەڵدەقڵێن. مرۆڤ لەوەها بارودۆخێکدا هیچ چارەیەکی نییە جگە لە دام بە خۆداگرتن نەبێ. ناشتوانێ هیچ هەڵوێستێکی ئەو تۆش بگرێتە بەر کە بەهۆیەوە بتوانێت ڕێگا لە دووبارە بوونەوەیان بگرێ تەنها ئامادەکاری و چێکردنی ئامرازەکانی خۆپاراستن نەبێ. چونکە بەهۆی بێئاگایی و خۆدانەدەست چەمبارێکی زیانبەخش و نەزانی و سستی و لاوازی ئاکاری و معنەوی هەر ڕوودەدەن کەواتە هەر دەبێت شەڕی ئەو هێدمانە بکەین یانیش بەهۆی نێشتنی ئەو خو سیفەتانەوە ڕێگایان لێ بگیرێ و مرۆڤ بە سەریاندا زاڵ بێ. ئەمەش بەوە دەبێت کە مرۆڤ خۆی لەسەر ئەوە ڕابهێنێت تێڕامانی بۆ ئایندەی خۆی هەبێ. دەبێت ئەو هۆشیاری و ئاگاییەشی هەبێکە بەر لەوەی ڕووداوەکان ڕوودەن بە باشی شەنوکەویان بکە و خوێندنەوە و لێکدانەوەی بۆ ئەو هۆکارانە هەبێ کە ڕووداوە ناخۆشەکان دروست دەکەن. جاگەر مرۆڤ لە بەکارهێنانی زیرەکی و ئیرادە سوودوەرگرتن لە بزاڤەکانی خۆی مکڕ بوو دەتوانێت بەسەر ئەو ناخۆشیانەدا زاڵ بێ کە ڕوبەڕووی دەبنەوە. دەبێت بە تەواوی گرنگی بە خاڵێک بدات و بیر و ئەندێشەی لەسەر یەک خاڵدا چڕ بکاتەوە تاکو هەڵوێستێکی سەرکەوتوانەی لێ هەڵبێنجێ و خۆی بە یەکێکی دیکەوە خەریک بکە. بەم شێوەیە دەگاتە زۆربەی بیر و ئەندێشە ڕووناک و ئامانزدارەکان. ئەو کەسەی کە بەبێ هیوایی و دەست لە ئەژنۆیی و سوک و چروکی سەر بۆ هێدمەکانی قەدەر شۆڕ دەکا و هیوای ڕۆژانی پڕ لە خۆشی و خێر و بەرەکەت و خۆشگوزەرانی لە دەرونی خۆیدا پتە ناکە بە پڕوپوچی و ڕەزیلی و سەفیل بوونەوە دەکەوێتە نێو زەڵکاوی سەرشۆڕی. مادەم سستی و کەمتەرخەمی لە چارەسەرکردنی خۆی و چاکترکردنی هەڵوێست و گۆڕینی چارەنووسی خۆی بکە دەبێتە نەخۆشێک کە ناتوانرێت چاوەڕوانی ئەوەی لێ بکرێ گۆڕانێک بەسەر بەخت و یەغباڵی دابێ. نابێ هێمنی و کەمتەرخەمی تێکەڵبەیەک بکە هەروە نابێ هێمنی و بێهیوایەکی پڕ لە سستی تێکەڵبەیەکتر بکە. بەردەوام ئاگاداری ئەوە بە نەکەویتە نێو ئەم جۆرە تێکەڵکردنەی نێوان هەڵوێستە دەرونیەکانەوە چونکە کەسی هێمن لە دیمەنی دەرەوەی خۆگرە و لە ناوەشدا وەک مەنجەڵی سەر ئاگر دەجۆشێ و لە پشت ڕابوونە دەرەچیە دیارەکەشیدا لە قوڵایی ویژدانیدا ئیرادەیەکی بەهێزی توندوتیژی زۆر زەبەلاحی ڕەشەبایی هەیە کە دژی هەموو شکستەکان وەستاوەتەوە و بە سەرکەشیەوە بەرپەرچی بەڵاو نەهامەتیەکان دەداتەوە. کەواتە ئەی ئەو کەسەی لە پێناو سەرکەوتن تێدەکۆشی چاڵاکی ڕاستەقینە بەرهەمدار تێکەڵ بە پەلەپەلکردن و هەراوزەنا و دەبەنجی و دەمشڕی مەکە چونکە ئەو کەسەی تووشی نەهامەتی و بەڵایەک دەبێ مشت کۆکردنەوە و ماسوولکە پیشاندان و هەڵچوون و تووڕەبوون و بەفیڕۆدان و پەرش و بڵاوکردنەوەی وزە پێویستەکان و ملکەچکردن بۆ هەڵچوونەکان دادی نادەن. هەرچەندە بەڵاو نەهامەتیەکان مەترسیدار و گەورە بوون ئەوە هێمنی پێویستتر دەبێ و بۆ ڕوبەڕووبوونەوەی بەڵاو ئازار و ناخۆشیەکانیش وەڵامدانەوەی بانگەوازەکانی عەقڵ لە هەمویان پێویسترە. کەواتە بابیر لەو چێژە بکەینەوە کاتێ ئیرادەیەکی پۆڵاین وەدەستدێنین کە بەر لەوەی مەینەتی و نەهامەتیەکان ڕووبدەن ڕێگامان بۆ خۆش دەکا بەسەر ترس و شڵەژانەکانماندا زاڵ بین. بەر لەوەی ژینەژان و بەڵاو نەهامەتیەکان هەڵکوتنە سەرمان با بەرخودان و بازدانێک بەسەر کاتدا بکەین. نمونەی باڵا
هەر مرۆڤێک لەو کاتێک کە پلان بۆ ژیانی گشتی دڵخوازانەی خۆی دادەنێ لەسەری پێویستە ڕوو لە بەرزاییەکان بکە و ئامانجی خۆی بکاتە گەیشتن بەلووتکە. ئەمەش پێویستیەکی بێچەند و چۆنە تاکو بگاتە بەرزترین شوێنی ڕێتێچوو. بەو مانایش نییە کە تەنها ئەو ڕووکردنە بەرزاییانە و تەماشاکردنیان و خەیاڵ پڵاوی و قوڵبوونەوە بەنێو قوڵاییەکانی خەون و فڕین لە ئاسمانی خەیاڵی و دوور لە واقع و لۆژیک بەس بێ بۆ ئەوەی مرۆڤ بگاتە ئامانجەکانی. ئەو دیاردانە نەک هەر مرۆڤ بە ئاواتەکان ناگەێنن بەڵکو لە نێو خەیاڵی پوچ و بێفەڕدا تووشی بێهیوایی دەکات. کارینجی پشەسازی بەناوبانگ دەڵێ بڕوانە بەرزاییەکان دڵت بەوە خۆش نەبێت کە لە ساتێک لە ساتەکانی ژیانتدا ببیتە بەڕێوبەرێکی گشتی یان بەڕێوبەری کارگا. باکۆی ئاواتەکانت ئەوە نەبێ بەڵکو هەموو مرۆڤێک دەبێ لەبەر خۆی بڵێ شوێنم سەرلووتکەکانە. لە خەونەکانتدا خۆت وەک پاشایەک بێتە بەرچاو، بەڵێن بە خۆت بدە و بە خۆت ڕابگەێنە کە دەگەیتە ئەو پلە و پایەیە و هەوڵی وەدەسێنانی ناوبانگێکیش بدە کە هیچ شتێک نەتوانێت پیس و لەکەداری بکە. نەزر و ئامانجێکی وهاش لە خۆت مەگرە کە ئاگایت پەرش و بڵاو بکاتەوە و بترسێنێ. بە ئامانجت گەیشتن بێ بە بەرزاییەکان، بەڵام دەبێ بەر لەمە ئەوەش بزانی کە دەبێ هەموو ئەو توانە و شارەزایی و ئامادەیانە یەک لە دوای یەک ئامادە بکەی کە بۆ گەیشتن بە لووتکە و بەرزاییەکان پێویستە پێیان هەیە. بڕیار لەسەر ئەوە بدە کە هەموو ئەو خوسروشت و سیفاتە گونجاوانەوە دەست بهێنی کە بۆ گەیشتن بە شوێنی مەبەست پێویستت پێیان هەیە. دەبێ خۆت بخەیتە نێو ئەو هەلو مەرج و بار و دۆخانەی کە لەگەڵ حەز و ئاواتەکانت دەگونجێن. هەموو مرۆڤێک دەتوانێت بگاتە پۆستێکی زۆر باش و پێشکەوت و بە مەرجێک نمونە باڵاکانی لە دوا ڕۆژێکی تەمبەڵانەدا کورد نەکاتەوە کە تەنها نانی ڕۆژانەی لێ دەست بکەوێت، بەڵکو دەبێ ئامانجێکی بەرز و مرۆیی و چاکە خوازت هەبێ بە شێوەیەک زۆر بەهێز پاڵت پێوە بنێ هەوڵ و کۆش و کاری بەردەوام بکەی و نەچیتە ژێرباری ئەو شتە سەرنجڕاکێشانەی کەوا کەسێتیت بەرەو پوکاندنەوە و ژاکاندن و لە ناوبردن دەبن. کاتێ ئەو هەوڵ و کۆشە بەردەوامەشت هەبێ تەنها لە تێکۆشان و بەرهەڵستی و خۆراگریدا هەست بە حەسانەوە دەکەی و چێژ وەردەگری. ڕێخستن و چاکترکردن و ئاراستەکردنی چارەنووس بە پلەی یەکەم و بەر لە هەموو شتێک بەڕێککەوتن و گونجاندنی هوشیارانەی نێوان وێناندنە زەینی و بابەتیەکان و واقعیەتێکی ورد لە تێگەیشتنی ڕوودا و کاروبارەکان دێتە دی. ئەوەی بتوانێت هاوپەیمانیەک لە نێوان نمونە باڵاکان و ئەو هەنگاوە واقعیانە بکە کە بەرەو خودی نمونە باڵاکان دەیان هاوێژێ، ئەوە دەتوانێت بەسەر چارەنووسی خۆیدا زاڵ بێ و بەرەو ئەو لایەنە وەری سوڕێنێک کە خۆی حەزی پێدەکە، کەواتە لەسرت پێویستە لە واقع دوور نەکەویتەوە تاکو نەکەویتە نێو خەیاڵ و وەهمەوە. جا هەرچەندە بەرزترین حەز و خواستی مرۆییانەشت هەبێ و زۆر وابەستەی بیت و بتەوێ پێی بگەی. ئاوات و خواستەکانت مانای حەزێکی پێداگر و تونڕەو نییە بۆ وەدەسێنانی سامان و شکۆمەندی، بەڵکو ڕوانین و هیواداربوونە بۆ گەیشتن بە بەرزترین بواری کار و پیشە. بۆ نمونە ئەو قوتابی کە لە بواری پزیشکیدا دەخوێنێ دەبێ ئەو حەز و خواستەی هەبێ بگاتە ئاستی زەهراوی و ئیبن سینا و باستۆر. ئەو قوتابیەش کە لە بواری ئەندازەییدا دەخوێنێ دەبێ ئەو حەز و خواستەی هەبێ کە ببێتە داهێنەرێکی پسپۆڕ و شارەزا. دەبێ خواست و حەزی کرێکارێکی سادەش ئەوە بێ ببێتە بەڕێوەبەری کارگە. ئەمەش بەسەر هەموو ئەو کەسانەدا پیادە دەبێ کە لە بوار و لایەنە جۆرا و جۆرەکانی بزاوی مرۆییدا کار دەکەن. دەبێ ئاماژە بەوەش بدەین کە زۆربەی کەسە بەهرەمەند و بێوێنە و بلیمەت و پسپۆڕ و لێهاتووەکان لە لایەنێکی ژیانیانەوە لە هەمان ئەو خۆشگوزەرانی و نیعمەت و حەسانەوەیەدا ناژین کە خەڵکانێکی لەوان نزمتر لە ڕووی بەهرە و بەرهەمەوە تێیدا دەژین. نەکەرەمە بەڵکو هەندێ لەو کەسە بلیمەتانە ژیانی خۆیان بە ئازار و بەدبەختی و سەرسوڕماویەکی ئەو تۆ بەسەر دەبن کە زۆر جار نانی خوایشیان نییە. جا ئایا نهێنی ئەو دیاردا سەیرە چییە؟ نهێنیەکە ئاشکراو لە بەرچاوانە. ئەو بلیمەت و کەسە لێ هاتوانە لەو ڕەگەز و لایەنە سەرچیانە بێبەش نین کە لە لای خەڵکی بەهادار و بەڕێزیان دەکا، بەڵکو ئەوان لە کارەکاندا هەست بە واقع ناکەن. بۆیە دەبینیت سەرۆکی کارگەیەک دەهێندەی زانایەکی پلەیەک و گەورەی داهێنەران قازانج دەکا. جیاوازی نێوانیشیان ئەوەیە کە خاوەن کارگەکە لە ڕووی سوودبینینەوە بە پێی پێویستیەکانی سوود و قازانجەوە خۆی گونجاندووە و کەسە بلیمەت و زاناکەش لە دیراسە و لێکۆڵینەوەکانی نوقم بووە و نایەوێ خۆی لەگەڵ واقعدا بگونجێنێ. دەبێ گرنگی بەو دەستور و بنەمایانە بدەی کەوا کەسێتیت پتەو دەکەن تاکو بتوانی لە خەڵکان زیاتر سوود لە بەهرە و تواناکانی خۆت وەرگری. خۆپەرستی و خۆسەپاندن. خۆپەرستی ئەو حەز و ئارەزووە شەرمهێن و چەپەڵەیە
کە پاڵ بە کەسی خۆپەرستەوە دەنێ لە کاتی ڕێککەوتنی هەلی گونجاو لەسەر حیسابی خەڵکانی دیکە چێژ وەربگرێ و سوود ببینێ و بە شێوەیەکی بێبەزە یانە مافیان بخوا. ئەوە منیەتیە، بەڵام خۆسەپاندن بارێکی ڕوحیە و کەسی خۆسەپێن بۆ سەپاندنی خۆی و بڵاوکردنەوەی هەژمون و دەسەڵاتەکەی پشت بە ورە و ئیرادە پۆڵاینەکەی خۆی دەبەستێ و ڕەفتارەکەشی بە زۆرم لێ نییە و هیچ زیانێک بە خەڵکانی دیکە ناگەێنێ. کەسی خۆپەرست بە ڕەفتاری خۆی گزارش لە بێتوانایی و دەستەوەستان و سستی و بێهێزیەکی ڕێکدا کوتاو دەکات، بەڵام کەسی خۆسەپێن بە پێچەوانەی خۆپەرست گزارش لە هێزی خۆی دەکات. ئەگەر لە سەرەتادا بڕیارتدا ڕێگە بە خۆت نەدەی ئەو ملکەتیە بۆ خەڵکی بنوێنی کە تەندروستی تێکدەدا و دژی سەرکەوتن و بەرنامە دیراسەکراوەکەت دەوەستێتەوە و زیان بە هەژمونی کەسی و بەها خودیەکانت دەگەێنێ، ئەوە مانای ئەوەیە کە تۆ کەسێکی خۆسەپێنی. ئەگەر لەو کەسانەش بیکە کەمە حەزێکی شت لەوە بێ بە زیانگەیاندن بە خەڵکی سوودێک وەربگری و بەهۆی زیان لێکەوتنی خەڵکانی دیکەوە ئازاردانیان قازانج بکەی، ئەوە تۆ کەسێکی خۆپەرستی. گومانی تێدانە هیچ کەسێک ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ ئەگەر کاتێکی زۆر بۆ گرنگیدان بە خودی خۆی تەرخان نەکا و ئاگاییەکی ڕەها بۆ پەیداکردنی ئەو ئەمرازانە وەگەڕ نەخا کە ئامانجە سەرتاپەگیرەکەی دەهێن نەدی. بەخشش و خۆسەپاندن خۆپەرستی لە ناو نابە، بەڵکو ڕێکی دەخا و دەیخاتە سەرڕەوتێکی دروستەوە. ئەو کەسانەی خۆسەپێن لە هەمان کاتیشدا خۆیان بەسەر خودی خۆشیاندا دەسەپێنن، ئەمەش لە پێناو بەرژەوەندی بەردەوامی دەرونی خۆیانە. ئەوەش ڕەت دەکەنەوە خەڵکانی دیکە بڕیاری وهایان بەسەردا بسەپێنن کە چالاکی و گوڕوتا و توانایان ئیفلیس دەکا و بڕیار و سووربوونیان دەسڕێتەوە. مرۆڤیش دەتوانێت تەنها ئەو شتانە ببەخشێ کە هەیەی، نابێ شتێکی وهاشی لێداوا بکرێت کە نەتوانێ بیبەخشێ، جا ئەگەر شتەکە بچووک و زۆر سادەش بوو. بەڵام لایەنی ڕەوشتی بەواتایەکی دیکە چەمکەکانی قوربانیدان و دەست و دڵکراوەیی و چاوتێری و ئازایەتی و بەرگەگرتنی ناخۆشیەکان لە پێناو خەڵکانی دیکە لەو کاتەدا بە تەواوی و بە باشترین شێوە دێنەدی کە مرۆڤ بزانێت توانە و ئامادەیی چەندە. بە شێوەیەک نابێت دەست لە هەموو قوربانیدان و بەخشێک بشوات و چاکیش نییە ئەوەندە خۆی گرمۆڵە بکە کە نەتوانێت هاوکاری کەسانی دەوروبەری بکە. سەرچاوەکانی وزە پسپۆڕانی زانستی دەروون بە تەواوی لەسەر ئەوە یەکدەنگ و هاوڕان کە ئەو سەرچاوانەی لە هەموو بوارەکانی کاروبەر هەمدا بلیمەتیەکان دەتەقێننەوە 6 سەرچاوان. یەکەم، گۆشە نشینی، دوورە پەرێزبوونێکی کاتی و بەمەبەست. دووەم، تێڕامان. سێەم، بیرکردنەوەی بابەتیانە. چوارەم، قوڵبوونەوەی بیری و ئەندێشەی کۆکردنەوەی گشت لایەنەکانی ئاگایی و چڕکردنەوەی لەسەر یەک بابەتی دیاریکرا و تاکو و بڕیاری لەبارەوە بدرێت. پێنجەم، سروشی خودی. شەشەم، گۆڕینی هێز و وزەکانی دەروون. ئاسان نییە کە بە شێوەیەکی دوور و درێژ باسی هەرێکە لەم سەرچاوانە بکەین، چونکە هەرێکێکیان پێویستیان بە بەشێکی تەواو و سەرتاپاگیر هەیە، بەڵام دەتوانین بۆ هەرێکێکیان سادەترین و ڕوونترین وەسف بکەین. دواتریش لێ بگەڕین کە خوێنەر ئەگەر حەز بکە گۆشە نشینی و تێڕامان و قوڵبوونەوە هەتا دوایی بکە، دواتر هەر خۆی دەگاتە ئەو ڕاستیانەی کە ئێمە ناتوانین لێرەدا سادەیان بکەینەوە. گۆشە نشینی. گۆشە نشینی بە واتایە دێ کە مرۆڤ خۆی لە کۆمەلگا دابڕێ، بە مەرجێک مەبەستی لەو گۆشە نشینیەدا ئەوە بێ بە خۆیدا بچێتەوە و خۆی لەو وروژان و کاریگەربوون و بیر و ئەندێشانە بە دوور بگرێ کە بەردەوام لە نێو خودیدا لە گۆڕان و وەرچەرخان و بەردەوام ملکەچی کەش و هەواکەیان دەبێ و لە چوارچێوەیاندا دەخڵێتەوە و پێیان کاریگەر دەبێ. ژمارەیەکی زۆری پیاوە گەورەکانی بواری پیشەسازی و بازرگانی و بیرمەند و ئەوانەی گرنگی بە هونەر و سیاست دەدەن لەسەر خوی گۆشە نشینی ڕاهاتون تاکو و گوڕوتاوی خۆیان پتر بکەن و لە گۆشە نشینیەکی نوێوە درک بە هەڵوێستی گشتیان بکەن. بۆیە لە چەند ڕۆژێکی دیاریکراودا نووسینگە و کۆگاکانیان بەجێ دەهێڵن و دەست نەخانوێکی دوورە دەستی نێو چییە یانیش گوندێکی دوورە دەست لەوێژ لە هەموو هەراوزەنا و غەڵبە غەڵبێک بە دوور دەکەونەوە و ڕوبەڕووی دەروون و گرفتەکانیان دەبنەوە و چێژ لە گۆشەگیری و دابڕانەکە وەردەگرن. لە دابڕان و گۆشە نشینیەکەشیاندا چەند وێنە و هەستێکی نوێوە دەست دێنن کە پێشتر پێی ئاشنا نەبوونە. ئەم کردەوە و دیاردەیە لە وڵاتە پیشەسازیەکاندا بۆتە شتێکی باو و خەڵکانێکی یەکجار زۆر ڕویان تێکردووە بە شێوەیەک لە ڕۆژ و شەوی یەکشەماندا دەوروبەری شارە گەورەکانی ئەو وڵاتانە پڕە لە پیاوانی بواری ئابووری و خاوەنی کۆمپانیا گەورەکان. دەتوانیت هەموو ڕۆژێک کاتژمێرێک یان لە هەفتەی کاتێک و زیاتر بۆ گۆشەنشینی تەرخام بکەیت. لە باخچە و دارستان و کەناری ڕووبارێک گۆشەنشین بیت و لەوێژدا تیشتی بیرت بخەیتە سەر کاروباری ژیان و غەم و خەفەتەکانی دەروون و کەم و کورتیەکانی جەستە و گیر و گرفتە خانەوادەییەکان. هەروە دەتوانیت ساڵێ
چەند هەفتەیەک و چەند ڕۆژێک لە مانجێکدا تەرخام بکەیت تاکو خودی خۆت بپشکنیت و ئەگەر هەستت بە ناتەواویەکی جەستەشت کرد هەوڵی چارەسەرکردنی بدەیت. هەروە دەتوانیت تێیدا چاوێک بە پلان و بەرنامە گشتی و تایبەتیەکانی ژیاندا بخشێنیتەوە. ئەوەی لە گۆشەنشینیدا گرینگە ئەوەیە کە لە ناو گۆشەنشینیەکەدا چەند وەرزشێکی جەستەیی و دەرونی بە ڕێکوپێکی و بەرنامەداریەوە ئەنجام بدەی و تێبینی لەبارەی دەروون و ڕەفتار و ژیانت تۆمار بکەیت. هەروە دەبێ هەڵوێستی خەڵکانیش لەبارەی خۆتەوە بیربێنیتەوە و زۆر بەدادپەروەری و دەستپاچی و هێمنیەوە بیگەڕێنیتەوە سەر ڕەگ و ڕیشەکانیەوە. دووەم خاڵی گرنگەوەیە کە ئەو بابەتە نوێیە لەگەڵ خۆتدا بخەیتە بەرباس و شەنوکەوکردنەوەکە دەتەوێت بیر و بۆچوونێکی تایبەتی خۆتی لەبارەوە گەڵاڵە بکەی و بگەیتە ئەنجامێک یانیش لە ژێرتیشتی ئەو دەرەنجامانەی کە بەهۆی پشکنینی خودی خۆتەوە وە دەستت هێناون و ئەو واقعی کە یادگەت درشی پێکردووە و لە میانی لێکۆڵینەوە لە بابەتەکە بگەیتە دووە ڕاو بۆچوون. ئەوسا لە هەمبەر ژیاندا دەروونت بێدار دەکەیتەوە کە ئیدی بەهۆیەوە تووشی ئەو حاڵەتە نابی لە گوێی گادا بخەویت و تووشی سستی و شکست و هەڵاتن نابیت. تێڕامان بریتی نییە لە پۆلینکردن و ڕێخستنی بیر و ئەندێشەکان لە پێناو وەدیهێنانی ئەو ئامانجێک کە هەوڵی وەدەستهێنانی دەدەین، بەڵکو بریتە لە چەند سروشێکی نوێ و سەرسوڕهێنەر کە بیر و ئەندێشە چاو بە جیهان و سروشت و ژیان و کۆمەلگا و کەس و ڕووداوەکان دەخشێنێتەوە و لە پێناو دۆزینەوەی مانە و بیری نوێ بە دوواداچوونیان بۆ دەکات. لە پاش گۆشەنشینیەکی بەرنامەدار کە نزیکەی نیو کاتژمێر دەخایەنێ لەسرت پێویستە دەواازەی ویژدانت بە ڕووی گشت ئەو مانە و تێبینیانەدا بخەیتە سەرگازەرای پشت کە دەیانەوێ بستنە ناویەوە. ڕێگا بە درک پێکرا و زانیارە نوێیەکانیش بدەیت بواری خۆیان وەربگرن لە زنجیرەی بە دوایەکدا هاتن و ئەمبارکردن واتە سەیفبوون و هەڵقوڵانیاندا تێکەڵی ببن و کارلێکی لەگەڵدا بکەن. ئەرچی تۆ ئەوەیە چاودێری هەموو ئەو بیر و ئەندێشە و تێبینی و خاڵە نوێیانە بکەی کە دێنە نێو زەین و ئەندێشەتەوە. دەبێت چاودێریکردنەکەشت تەنها لە بازنەی بەراوردکردنی بیر و ئەندێشە نوێیەکان و ئەو ڕێباز و ڕووگە مەزن و سەرەکیانە بێ کە پێشتر پیادت دەکردن و ڕوود تێدەکردن. دەبێ هەموو ئەو شتانە بە بڕیارێکی مکڕ و یەکجاری وەلاوە بنەی کە لەگەڵیاندا ناگونجێن و پێی ناکۆکن. وهاش باشترە کە بە خێرایی هەموو ئەو شتانە تۆمار بکەی کە دێنە ناو مێشکتەوە و تیشکێکی نوێ دەخەنە سەر پلانە نوێیەکەت، یانیش لایەنێکی چڕوپڕ و دوور و درێژی لێڵ و نائاشکرا ڕاوە دەکەن، یان هانت دەدات هەڵی بڕیاردانێک بخۆزیتەوە کە پێشتر دڵنیایی تەواود نەبووە بڕیاری لەبارەوە بدەیت. تێڕامان دەتوانێت چەند پلیتێکی ئەرەیی دیکەشت بخاتە بەردەست، چونکە بەسەر ڕوخسارەکانی دوودڵی و ڕاڕاییدا زاڵ دەبی و دوای ئەوەی پارچەشکاوەکانی هەستەکانی نێو نەست لە شعور کۆ دەکاتەوە و لە نێو بۆتەیەکی نوێدا کۆیان دەکاتەوە. وا لە دەروندەکە بە سووربوون و بڕیاری یەکجاریەوە هەنگا و بەهاوێ، ئەمەش دووبارە ورە بەرزی دروست دەکاتەوە و بڕیاری گۆڕان و گەیشتن بە خاوەنەکەی دەدات. سێم بیرکردنەوەی بابەتی. بیرکردنەوەی بابەتی دەرمانی هەموو هەلومەرج و حاڵەتەکانی دوودڵی و ڕاڕاییە. هەر کاتێک ئیرادە لێت غەزری و ملکەتی بیر و ئەندێشە دروستەکانت نەبوو، گوێی نەدایە ئەو ڕووناچیەی کە عەقڵ دەیخاتە سەر ڕەوت و ڕێگا و ئاراستەی ڕەفتارەکانت، دەتوانیت ئەم دەرمانە بەکاربێنی. ئێمە هەر هەمومان خۆمان لە بەردەم چەند شت و حاڵەتێکی سەرنجڕاکێشی بەهێزدا بینیوەتەوە کە ئەگەر وەڵاممان دابێتەوە چێژێکی یەکسەر و کاتیمان لێ وەرگرتووە، بەڵام دواتر زنجیرەیەک ئێش و دەردەسەری ئەو تۆی بۆ دروست کردوین کاتێوە بیرمان دێتەوە قێزمان لێ دەبێتەوە. لە ساتێکی ئاوادا دەبێت زۆر بە چاکی ئەوە بهێنینە نێو زەین و ئەندێشەمانەوە کە ئەگەر وەڵامی هەڵچوونەکانمان دایەوە چی ڕوودەدا و ئەگەر جڵەوی هەڵچوونەکانیشمان گرت فشارمان خستە سەریانەوە دەگەینە چ دەرەنجامێک. بیرکردنەوەی بابەتی دەواازەی ڕێک و ڕازڕۆیشتن و پایەداربوون و پتەوبوونی مرۆڤە لە ژیانی ڕۆژانەدا. ئەگەر ئێمە بەر لە ئەنجامدانی هەر کارێک کەمێک بیر بکەینەوە و ئارام بگرین تاکو وێنەی دەرەنجام و عاقبەتی لۆژیکیانەی هەر کارێک بهێنینە خەیاڵگەی خۆمانەوە، ئەوە دەتوانین زۆربەی ئەو هەڵچوون و بیر و بۆچوونە هەڕەمەچی و سەرچیغانە ئیفلیج بکەین کە دەرەنجامی ئەو تۆمان بۆ دروست دەکەن کە هەرگیز حەزیان پێناکەین و پێیان ڕازی نابین و لێی پەشیمان دەبینەوە و چاوەڕوانی نەبووین. گومانی تێدانیە کە پەنابردنە بەر ئەم دەرمانە واتە بیرکردنەوەی بابەتی هەر لە سەرەتاوە ئەوەمان لەسەر دەکاتە ئەرک کە دەبێت لەسەر ئەوە ڕاهات بین دەروون و خودی خۆمان بەرزەفت بکەین. خودی بیرکردنەوەی بابەتیش یارمەتی دەرێکی مەزنی ئێمەیە بۆ ئەم خۆ بەرزەفتکردنە. تەنیا ئەوەندە بەسە کە خۆت لەسەر ئەوە ڕابهێنی وێنەی دەرەنجام و عاقبەتی هەموو ڕەفتار و گفتارێک بهێنیتە بەرچاوی خەیاڵ و ئەندێشەتەوە تاکو بە تێپەڕبوونی کات بیرکردنەوەت لە جاران زیاتر بابەتی بێ. هەر کاتێکیش ئاگایی خۆت خستە سەری و عوداڵی وەدەستهێنانی بووی،
وردە وردە بەهێز و بەرز دەبیتەوە تا دەبیتە یەکێک لە تایبەتمەندیە هەرە باشەکانی کەسێتیت بەنێو خەیاڵ و وەهمدا قوڵمە بەرەوە ئەوەی حەز دەکەی ئەنجامی بدەی بە بیری خۆ دوێنەی کارەکە و ئەو سود و قازانجانە بکێشە کە بەهۆیەوە بە تۆ دەگەن دواتر هەوڵ بدە لە وێنەیەکی هەست پێکراودا بیوێنێنی دواتە تەسەووری بکەیت تا ئەو پەڕی توانەش هەوڵ بدە لە واقع لا نەدەی دەبینی ڕێگا و تێبینیەکانی چۆنیەتی دەستەبەرکردن و وەدی هێنان و بە واقعیکردنی کار و ئامانجەکە زۆر بەڕوونی دێنە ناو زەین و ئەندێشەتەوە. چوارەم قوڵبوونەوەی بیری و ئەندێشەیی. قوڵبوونەوەی ئەندێشەیی واتە لە یەک کاتدا بیر لە چەند پرس و بابەتێک بکەیتەوە کەواتە هەوڵی ئەوە بدە ئاگایی و سەرنجت پەرش و بڵاو نەبێتەوە ئەگەر بە شتێکەوە سەرقاڵ بووی هەموو ئاگایی و سەرنج و دڵ و عەقڵ و گیانتی بخەرە سەر تا کۆتایی پێدەهێنیت و دەچیتە سەر ئەنجامدانی چەند پلانێکی دیکەی دیاری کرا و ڕێک و پێک چەند ڕاهێنانێکت دەخینە بەردەست کە شارەزا و ئەزموندیتەکان لە کۆنەوە تا ئێستا بۆ وەدیهێنانی قوڵبوونەوە و چڕکردنەوەی بیر و ئەندێشە لەسەر یەک بابەت و ڕزگاربوون لەو خەیاڵات و دڵقرخران و وەهم و ڕاڕاییانە دایان ناوە کە زیندوێتی و گوڕ و تاوی بوونەوەری مرۆیی وێران دەکەن و سەرچاوەکانی بزاو و گوڕ و تاوی دەرونی وشک دەکەن و لە جوولە و بزاوتی دەخەن ڕاهێنانەکانیش ئەمانەی خوارەوەن. یەکەم لە ژیانی ڕۆژانەتدا خۆت لەسەر ئەوە ڕابهێنە کە ڕێگا نەدەی دەروونت بشڵەژێ و هەمیشە هێمنی و ئاسایشی زەینی و ئەندێشەیت بپارێزە بە شێوەیەک هەرگیز دیاردە دەرەچیەکان کارت لێ نەکەن. ئەگەر دوای گفتوگۆیەکی دەرونی لەگەڵ خۆتدا ویستت بڕیارێک بدەیت و هیچ هۆکارێکی واقعی ڕاستەقینە و بابەتیش ڕێگری لە بڕیاردانەکە نەکرد هەرگیز ڕێگا بە خۆت نەدەی لەسەر ئەو ڕێگە ڕاستە لا بدەیت کە بۆ بیر و ئەندێشەکانت هەموارت کردوون. جاخوای دەکرد هەزاران شتی کت و پڕ و ڕوودا و ناخۆشیت بێتە سەر ڕێگا دەبێ وەکو ئەو چیایە بیت کە باوبۆران ناتوانێ بیجوولێنێ. کاتێ گوێت لە هەواڵێک دەبێ هێمنی خۆت بپارێزە و ئاگایت پەرش و بڵاو مەکەرەوە. ئەگەر یەکێکیش ناچاری کردی لە بەرامبەر هەڵوێستێکدا ڕابۆچوونت دەرببڕی یان بیەوێت دەستخۆشانەی لێ بکەی و لە هەمبەر مەسەلەیەکدا بدوروژێنێ کە تۆ هەر بیریشت لێ نەکردوتەوە یان بیەوێت تەشقەڵت پێ بکە و بەگاڵتەکردن و ماستەوچێتیەوە سەرنجە ڕابکێشێ هیچ وڵامێکی مەدەرەوە تەنها هێمنی و ئەعساب ساردی و خۆگری و دڵارامی نەبێ. بێ ئارام و بێ سەبر و قیسکە تەنگ مەبە. ئەوتە بەناوبانگەش بە بیر و ئەندێشت هەڵبواسە کە دەڵێ هەموو شتێک دەگۆڕێ تەنها یاسای گۆڕان نەبێ. دووەم کاتێ سەرنج و ئاگایت پەرش و بڵاو دەبێتەوە هەموو کات بارێکی جەستەیی وەها وەربگرە کە حەسانەوەت پێ ببەخشێ. ماسوولکەکانت خاو بکەرەوە چاوەکانت دابخە پڕ بەسیەکانت هەناسە وەربگرە و هەناسە بدە. دواتر وێنەی پیتی ئەلف بهێنەرە خەیاڵ و ئەندێشەتەوە جاکە توانیت وێنەیەکی ڕوون و تەواوی پیتی ئەلف بهێنیتە بەرچاوی و خەیاڵت بچۆرە سەر پیتی با و بەردەوام بە تاک و دەگەیتە ڕا. دواتر پیتی زە بهێنەرە بەرچاوی خەیاڵت و بەردەوام بە تاک و دەگەیتە کە بەم شێوەیە بەردەوام بە تاک و وردە وردە دەتوانیت وێنەی تەواوی پیتەکان بهێنیتە خەیاڵتەوە. ڕەنگە ئەم ڕاهێنانە لە سەرەتادا ماندووبوونت بۆ دروست بکە بەڵام ئەگەر بە مکوڕبوون و بەردەوامیەوە ئەنجامتدا دەبێتە هۆی نەرمی و گونجاوی زەین و پترکردنی توانای ئاگایی و سەرنج و پتەوکردن و بەهێزکردنی ئیرادە. سێم کەرستەیەک یان شوشەیەک هەڵبژێرە کە شێوە و پێکهاتەیەکی ئاڵۆزی هەبێ لە دووری مەترێک دای بنێ و لە گۆشە و شێوە و ڕەنجی ڕەبمێنە و ماوە چاوەکانت دابخە و هەوڵ بدە لە خەیاڵتدا وێنەی بکێشیت و بیبینی. مادام بەهۆی خەیاڵتەوە وێنەکە لە زەینتدا بەرجەستە بووە ئەم ڕاهێنانە دووبارە بکەرەوە و بەراوردی نێوان کەرستە ڕاستەقینە و خەیاڵیەکە بکە تاکو هاوشێوەیی و چوونیەکی لە نێوانیاندا دروست دەبێ. دواتر هەوڵ بدە وێنە خەیاڵ یا هاوشێوەکەی وێنە ڕاستەقینەکە بۆ زۆرترین ماوە لە مێشکتدا بمێنێتەوە. چوارەم کاغەزێک و دوو قەڵەم بهێنە و هەوڵ بدە لە یەک کاتدا بەدەستێکە دوێنەی سێوێک و بەدەستەکەی دیکەشە دوێنەی سێگۆشەیەک بکێشی. پێنجەم کەسێک بهێنەرەوە بیرت کە دەیناسی یان وێنەیەک بهێنە کە پێی ئاشنای هەوڵ بدە بە سوود وەرگرتن لە یادگەت وێنەی بکێشی. بەر لەوەی وێنەکە بکێشی چاوەکانت دابخە و وێنەکە یان وێنەی کەسەکە بهێنەرە بەر چاوی خەیاڵتەوە. دواتر بگەڕێرەوە سەر ڕاهێنانە دەستیەکەت تاکو ئەوەی لە زەینتدایە بیگوازیتەوە سەر کاغەز. شەشەم دەرگای ژوورەکەت دابخە و هەوڵ بدە شوێن و ئاراستەی هەموو شتەکانی ناو ژوورەکەت بە وردی ببینی. بۆ نمونە لە سەرینەکەتەوە تا دەگاتە کورسی و پێخەف و پەنجەرەکەت.
دواتر دەرگا بکەرەوە بزانە لە کوێی خەیاڵکردن و وێنانەکانتەوە هەڵەت کردووە و چیت لەبیر کردووە. حوتەم لەو کاتەی بە ڕێگادا دەڕۆی یان لە نێو پاس دایت و کەسێکت لە پێشە کە پشتی لە تۆیە و تەنها پشتی ملی دەبینی بە خۆت بڵێ دەمەوێ ئەو کەسە ئاوڕ بداتەوە. بەردەوام ئەم ڕاهێنانە دووبارە مەکەرەوە، بەڵام سوور بە لەسەر حەزەکەت و وای لێ بکە هەمیشە گەرم و گوڕوبەتیم بێ، وای دابنێ کە کەسەکە بۆ ئاوردانەوە هەست بە پێویستیەکی زۆر گەرم و گوڕ دەکە. دوای چەند ساتێک ئەو جوولەیە دەکە، بەڵام هەردەبێ پێشوەخت ئەو ڕەفتارەواتە ئاوردانەوەکە لە خەیاڵ و ئەندێشەتدا بەڕوونی ببینی. بۆ ئەمە بەستە پێویستت بە 2 خولەک تا 5 خولەک هەیە تاکو بگەیتە دەرەنجامێکی ئەرێیی. ئەگەر لە کاریگەری بەجێهێشتن لەسەر دەرونی کەسەکەشدا سەرکەوتنت بەدەست نەهێنا و نەتوانی وای لێ بکەی وەڵامی حەز و ئارەزوەکەت بداتەوە، ئەوە ئەم ڕاهێنانە بۆ ڕاهاتن لەسەر چڕکردنەوەی ئاگایی و سەرنجت بەهایەکی بەرزی هەیە. 5. سروشی خودی. سروشی خودی بۆ دەستهێنانی ئەو سیفەتە دەرونیە بێگەردانەی کە مرۆڤ دەیەوێ وەدەستیان بێنێ بەهایەکی بەرزی هەیە، چونکە یەکێکە لە سەرچاوەکانی وزە و هۆکارێکە لە هۆکارەکانی بەهێزکردنی ئیرادە. گومانی تێدانیە کاتێک یەک بیر و ئەندێشە بەسەر ویژدانی مرۆڤدا زاڵ دەبێ و دەبێتە تاکە تەوەری کۆکردنەوەی هەموو تێڕامان و هەست و خەیاڵکردنەکانی، هەژمون و دەسەڵاتێکی وهای دەبێ کە هیچ شتێک ناتوانێت شان لە شانی بدە، تەنانەت هەندێک جار کار لە چۆنێتی بەڕێوەچوونی کاری ئەندامەکانی جەستەش دەکا. ئینجایان تووشی شلەژان و تێکچوونی مەترسیداری دەکا، یانیش کەسەکە لە نەخۆشی مەترسیداری ئەو تۆ چاک دەکاتەوە کە زانستی پزیشکی نەیتوانیوە بە هەموو ڕێگا و دا و دەرمانەکانیەوە چارەسەریان بکە. باشترین ڕێگەکانی سروشی خودی ئەوەیە کە مرۆڤ وا خەیاڵ بکە ئەو سیفەتەی وەدەستهێناوە کە خۆی حەزی لێ وەدەستی بێنێ. هەڵبەتام کردەیە بەوە سەرکەوتوو دەبێ کە مرۆڤەکە لە هەموو قاڵب و بارە جۆرا و جۆرەکاندا کرۆک و گەوهر و ڕاستیەکانی سیفەتەکەی ڕوون کرد بێتەوە و دەرچی پێکرد بێ و بەنێو قوڵاییەکانیدا ڕۆچۆ بێ و بەهای وەدەستهێنانی سیفەتەکەشی زانی بێ. دواتر دەبێ وا ڕەفتار بکە کە بەڕاستی بۆتە خاوەنی ڕەفتارەکە، ئەگەر وا بکە هەندەی پێناچی ڕەفتارەکە دەبێتە بەشێک لە بوون و کەسێتیەکەی. کاتێ مرۆڤ لە پێناو نەهێشتنی خو سیفەت و کەم و کاسیەکی دەرونی وەک شەرم و ڕەشبینی و حەزی خۆدەرخستن و دڵەڕاوچێ و هەتا دوایی تێدەکۆشێ، لەسەری پێویستە بە پلەی یەکەم دەرەنجامەکانی نەمانی ئەو خوانە بهێنێتە بەرچاوی خۆی و ئەو سوودانەش بە ڕوونی بۆ خۆی بەدیار بخە کە بەهۆی لادان و نەهێشتنی ئەو خوانەوە بەدەستیان دەهێنێ. دواتریش دەبێت لە ژیانی زانستی واقعیدا بچێتە سەر پیادەکردنی بیر و بۆچوونەکانی و هەوڵ بدات ئەو دیمەنانە بە وردی بهێنێتە بەرچاوی خۆی کە تیایدا قوربانی ئەو خووە بووە کە ئێستا دەیەوێت خۆی لێ ڕزگار بکە. دەبێ ئەو دیمەنانەش بهێنێتە بەرچاوی خەیاڵی خۆی کە بەسەر خووەکەدا زاڵ بووە. دەبێت لە دیمەنەکەشدا خۆی وها بهێنێتە خەیاڵی خۆیەوە کە بەهۆی سەرکەوتنی بەسەر کێشەکان و زاڵبوونی بەسەر کەم و کوڕیە دەرونیە کەسیەکانەوە چێژ وەردەگرێت. سروشی خودی تەنها ئەو سوودانەی نییە بەڵکو سووری دیکەشی هەیە، بۆ نمونە ئەوەی وا بخاتە زەین و ئەندێشەی خۆیەوە کە لە سەعات 4 بەیانیدا لە خەو بێدار دەبێتەوە و بە بەردەوامی داوا لە زەینی خۆی بکە کە بەیانیان زوو بێداری بکاتەوە، هەندێک پێناچێ زەین و ئەندێشەی وەڵامی ئەو حەزەی دەدەنەوە و بەبێ هیچ ئاگادارکەرەوەیەکی دەرەچی کاتژمێر 4 بەیانی لە خەو بێدار دەبێتەوە. هەندێک سروشی گشتی و سەرتاپاگیر هەن کە دڵخۆشی و شادومانیەکی گەورە بە مرۆڤ دەبەخشن و پاڵی پێوە دەنێن کە باوەش بۆ ژیان بکاتەوە و پێشوازێکی گەرم و گوڕی لێ بکە. بۆ نمونە پەیڕەوکردنی بنەما تەندروستیەکان و جەختکردنە سەر خۆت بۆ پێویستی پەیڕەوکردنیان مرۆڤ بەرەو تەندروستیەکی خۆکارانە دەبا و هیوا و ئاوات لە دەرونیدا دەژێنێتەوە و گوڕ و تا و شادومانی پتر دەکات. ئەو شادومانی و هیوا بەردەوامەوە لە مرۆڤ دەکەن هێزێکی ئەندێشەی ئەو تۆی هەبێ کە بتوانێت بەرەو سەرکەوتنی ببا و لە تێکۆشان و بەرپەرشدانەوەکانیدا سەرکەوتن و دەستبێنێ. بۆ نمونە بڵێ هەڵبەتە بەسەر هەموو ناخۆشی و تەنگ و چەڵەمەکاندا زاڵ دەبم، یان هەموو ئەو شتە پێویستانم هەیە کە لە ئێستادا پێش بکەوم، یان من لەسەر ڕێگەی سەرکەوتنم و چەندان ئاوات و خۆزگەی دیکەش. بەڵام لەبارەی ئەو هۆکارانەی کە مرۆڤ لە دەوروبەری خۆیدا وەری دەگرێ، بە تایبەت لەو کاتێک کە گوێی لەو قسانە دەبێت کە ڕێز و بەهای کەم دەکەنەوە و ناوبانگ و ئابڕووی لە کەدار دەکەن و دەیخەنە بەرگاڵتە پێکردن و قێز لێبوونەوە و ڕێز و گەورەی لێ بەدوور دەخەنەوە، تەنها ئەوەندەی لەسەر پێویستە کە لە ڕەفتاری دەرەوەیدا بە بێدەنگیەکی ڕەها و وەڵام نەدانەوە و پشتگوێ خستنیان وەڵامی بوختانکەران و تانەوتە شەرچی و پڕ و پاگەندەکاران بداتەوە و دواتر بگەڕێتەوە نێو قوڵایی دەرونی خۆی و لە وەڵامی قین لە دڵ و بوختانکەر و نەزان و تانەوتە شەرچیەکاندا لە نێو دڵی خۆیدا بڵێ
من گوێ بەوان تەوس و توانجان نادەم، یان من هێمن و دڵارامم، یان ئەوانەی خراپەم لەگەڵدا دەکەن بە باشی تێم ناگەن، یان من بە کردار وەڵامی دوژمنەکان دەدەمەوە نەک بە قسە، یان بەشتی خراپتر وەڵامی خراپیەکان نادەمەوە و ئاگر بە ئاگر ناکوژێنمەوە. ئەوەی لە کۆتاییدا دەتوانین لەبارەی سروشی خودیدا پوختی بکەینەوە و بیڵێن ئەوەیە کە هەر هەوڵ و کۆشێک جا هەرچەندە بچووکیش بێ شوێنەوارێک لە دەرونی مرۆڤدا بەجێ دێڵێ کە ناتوانرێ بسڕێتەوە. ئەو هەوڵدانەی کە ئەمڕۆ لی بێئومێد دەبی خۆ ئامادەکردنە بۆ هەوڵێکی بەهێزتر و چڕوپڕ و کاراتر کە لە ئایندەیەکی نزیکدا سەرکەوتنێکی گەورەت بۆ دەڕەخسێنێ. گۆڕینی هێزەکانی دەروون. زۆربەی گرەیە دەرونیەکان بەهۆی هاوسەنجی جەستەیی و بەپێی باری جەستەیی هەڵدەوەشێننەوە و نامێنن. ئەگەر مرۆڤ ویستی کەم و کوڕی و نەخۆشیێکی دەرونی یان خوێکی ناپەسەند لەناو ببە، بەر لە هەموو شتێک پێویستە خۆی لە ژەهراوی بوونە جیاوازەکان دەرباز بکە. ئەگەر بوێ سوود لە ئیرادە وەربگرێ، دەبێ بە پلەی یەکەم کار و ئەرکە ئەندامی و جەستەییەکانی ڕێک بخە. هەندێ لە لێکۆڵەرەوەی دەرونی زۆر لەوە دوورتر دەڕۆن، چونکە ئەوان باوەڕیان وهایە کە بە پشتبەستن بە ڕێبازی یەکێتی هێز کە فیزیای نوێ پێی گەیشتووە و سەلماندوێتی دەتوانرێ وزەی زەینی و ئەندێشەی لەگەشت هێزێکی جەستەیی دەربهێنرێ. تۆرنبۆل لە کتێبی موگناتیسی کەسیدا دەڵێ لەسەر قوتابی پێویستە لە کاتی تەنیایی خۆیدا کردەی بێدەنجی ئەنجام بدا و لەسەر پێیەکانی خۆی بوەستێ و تا پێی دەکرێ ماسوولکەکانی جەستەی خۆی تند بکە و لە یەکتریان ڕابکێشێ. ئێستا ئێمە لە بەردەم هێز و وزەیەکی نوێ دەین، بەڵام بەکارمان نەهێناوە. اینجا بازەین و ئەندێشەی قوتابیەکە بە گوڕوتاوەوە بچێتە سەر ئەو حەز و ئارەزوو خواستەی کە دەیەوێ بیهێنێتە دی. هێز و وزەی گزارشتە جەستەییەکە واتە گرشکردنی ماسوولکەکان دەگۆڕێ بۆ هێز و وزەیەکی گزارشتی زەینی. شتێکی نزیک لەم دیاردەیە لە لای حەکیمە دێرینەکانی خۆرهەڵاتدا دەبینین. ئەو حەکیمانە هێز و وزەی زەینی و ئەندێشەیی و نیازی خۆیان لە کاتی ئەنجامدانی ڕاهێنانەکانی هەناسەدان و هەناسە وەرگرتندا کۆ دەکردەوە، تاکو ئەو هێزانە هەڵبەمژن کە نیازەکە ڕووی تێدەکرد. ئەمەش بۆ ئەو بوو خواست و نیازەکەیان وەدەست بێنن و بیخەنە قوڵایی دەروونەوە. کەسی یۆگیست واتە حەکیمی هیندی لەو کاتەی هەوای هەڵدەمژی بیری دەکردەوە دەیگوت من ئەو هێزانە هەڵدەمژم کە لە کەش و هەوادا پەرش و بڵاو بوونەتەوە. بۆ ماوەی چەند چرکەیەک هەوا هەڵمژراوەکەی لە سیەکانی دەهێشتەوە و لە دڵی خۆیدا دەیگوت من ئەو وزە و هێزانە لە دەروونمدا کۆ دەکەمەوە. دواتر هەناسەکەی دەدایەوە. لەگەڵ هەناسەدانەوەکەشدا لە دڵی خۆیدا دەیگوت من هەوای ناوسیەکانم فڕێ دەدەمە دەرەوە. بەڵام ئەو هێزە گڵ دەدەمەوە کە لە نێو هەواکەدایە و خودی هەواکە دەهاژوات. ئێستاش بۆتە موڵکی من. تۆرنبۆل قوتابیەکانی فێر دەکرد چۆن مرۆڤ دەتوانێت هێز و وزە لە حەز و خواستەکانی دەرونیدا دەربهێنێ. بیردۆزەکەشی شایانی ئەوەیە کە زۆر بە چاچی لە بەرچاوی بگرین. ئەو دەیگوت حەز و ئارەزوو بە هەموو شێوەکانیەوە بریتە لە وزە و شەپۆڵێکی زەینی کە بە هێز و وزە بارگاوی کراوە. ئەم هێز و وزەیەش ڕێک هەمان ئەو شتەیە کە مرۆڤی سەرنجڕاکێش بەهۆیەوە کار لە خەڵکی دیکە دەکات. کاتێ دەڵێم وزە و شەپۆڵی زەینی بەڕاستی باوەڕم پێی هەیە و 100% مەبەستمە. ئەو وزە و شەپۆڵە زەینیە هیچ پێچواندن و لێ خواستنێکیش نییە، بەڵکو ڕێک خودی زاراوەکە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە. ئەگەر وەڵامی حەز و ئارەزویەکت دایەوە و ویستت خواستێکت جێبەجێ بکەیت تەنها بەهۆی ئەو وەڵامدانەوەیە هێزی خۆت تەخشان و پەخشان دەکەی و کەمی دەکەیتەوە. دواتر هێز و وزەی ڕاکێشانی کەسی خۆت لە دەست دەدەی. هێزی حەز و ئارەزویەک لە چەندین شەپۆڵ و وزەی زەینی و ئەندێشەیی وەک بێ ئارامی و تووڕەبوون و خۆدانە دەست چەند دیاردەیەکی زیانبەخش و ڕۆیشتن بە هەمان ڕەوتی ڕەمەکەکان و لاساییکردنەوە و خۆ بە خەڵکی چواندن خۆی دەنوێنێ. لاساییکردنەوە خۆ چواندنیش بە خەڵکی لە هەمیان زیاتر وزەی مرۆڤ تەفر و تونا دەکات. کاتێ لە پێناو ڕەتکردنەوە و بەرپەرزدانەوەی حەز و ئارەزوەکانت هەوڵێکی زۆر دەدەی، خۆت لەوە دەپارێزی کە هێزە بارگاوی کراوەکەت بەتاڵ بکەیتەوە. بەمەش سست و بێهێز نابی و وزە پاشەکەوت کراوەکەت بۆ کاری پێویست دەپارێزی. کەواتە هەرگیز وا خەیاڵ نەکەی کە خوی چەپاندنی هەڵچوونەکان حاڵەتی سستی و خاوبوونەوە دەخڵقێنێ و حەز و ئارەزوەکان دەسڕێتەوە. هەرگیز وانە، بەڵکو پێچەوانەکەی ڕاستە، چونکە ئەگەر حەزەکان بچەپێنرێن دەهێندەی جاران بەهێزتر دەبن. تێگەیشتن لە بیرۆکەکەی تۆرنبۆل زۆر ئاسانە. ئەو مەبەستی ئەوەیە بڵێ چڕکردنەوەی ئەو هێزانە هیچ سوودێک لە خەرجکردن و بە فیڕۆدانیان نابینین سوودێکی گەورەمان پێدەبەخشن. لە کاتی تووڕەبوون و جاڕسبوون و بێزاری و
پرتە و بۆڵەکردن و شەکەتبوونی سۆزی و بێ ئارامی و حەزی توندی سێکسیدا بەفی ڕۆدەستن و هێدمەیەکی مەزن بە وزەی بارگاوی کراوی زەین و ئەندێشە دەگەێنن ئەم وزانە هێزێکی یەدەگن کە مرۆڤ دەتوانێت بۆ کارکردن و زیاترکردنی بەرهەم بەکاریان بهێنێ. لە ڕاستیدا هەموو هۆکارەکانی دەروون بەسەر چاوەی حەسانەوەی زەین و ئەندێشەدا دەنرێن. ئەگەر ئاڵوگۆڕی نێوان جەستە و دەروون چالاک کرا و بە جوانی ڕێکخرا و بە وەرزش چارەسەری کرا ئەوە ئەحساب هێمن دەبێتەوە و مێشتیش دەحەسێتەوە. دواتر خۆدانەبەرتیشتی خۆر و شەپۆڵەکانی هەوا لە ناوچە چیاییە بەرزەکاندا و بەتایبەت موگناتیسی فیسیۆلۆژی کاریگەریەکی مەزنی لە بەگوڕ و تاوکردنی دەروون و زیاترکردنی چالاکیەکەیدا هەیە، بەتایبەت لەلایەنە ئیرادیەکە و سەرخستن و پتەوکردن و داگیرساندنی مەشخەڵی هەوڵە کەسیەکاندا. لە کۆتاییدا خۆ چارەسەرکردن بە سروشت بە شێوازی خۆت چاک بکەرەوە کە نەخۆشەکان زۆر سوودی لی وەردەگرن و چارە سەرکاران لە زۆربەی سەیرانگاکانی تایبەت بە چاکردنەوەی نەخۆش بەکاری دێنن، وەکو گەواهیدەران دەڵێن عەقڵ دەوڵەمەندەکا و تەندروستیش بەهێز دەکات. ئیرادە و باوەڕ، ئیرادە و لەشی مرۆڤ. کەسانی دێرین و باوکو و باپیرانی مرۆڤایەتی پەنایان دەبردە بەر سروشی خودی، هەروە بۆ چاکردنەوەی نەخۆشیەکانیان پەنایان دەبردە بەر باوەڕ. بەڵام ئیرادە ویستێکی چڕ و بەهێزی چاکبوونەوە کە لە بەرامبەر ناخۆشی و ئازارەکاندا چۆچی دانەداوە و ملکەز نەبووە، هۆکارێکی بەهێزی کەسانی شارستانیەتە کۆنەکان بووە و بۆ چارەسەرکردنی هەندێک نەخۆشی و دەردی کوشندا بەکاریان هێناوە. هەروەکو چۆن کەسانی سەردەمی ئێستا لەگەڵبوونی ئامێری پێشکەوتوو و هۆکاری دیکەی تەکنۆلۆژیشەوە ئیرادەیان بەکارهێناوە و ئێستاش دەیانەوێت لە پاڵ ئامراز و کەرەستە و تەکنیکە نوێیەکانی بواری پزیشکی سوودی لێوەربگرن، چونکە زۆر جارە و ئامێرە نوێیانە لە هەمبەر هەندێک نەخۆشی دەستەوەستانن، بەڵام ئیرادە توانیویەتی وەکو پەرجوویەک چارەسەریان بکە. بۆ نمونە لە بۆستندا کۆمەڵەیەک هەن کە ناویان لە خۆیان ناوە کۆمەڵەی زانستی ئاینی. ئەندامەکانی باوەڕیان وهایە کە نەخۆشی تەنها تێکچوونی هاوسەنجی و بەیەکەوە نەگونجان و ناکۆچی بوونێکە، چەشنی تاریکایی ئەو ژوورەیە کە هەر لەگەڵکردنەوەی دەرگا و پەنجەرەکانیدا تیشتی خۆری پێدا دێتە ژوورێ و تاریکیەکە ڕاو دەکات. بۆیە لە چەند بۆنە و گردبوونەوەیەکی تایبەتدا کۆ دەبنەوە و بەپێی باوڕە غەیبیەکانیان هەندێک کەشوهەوا و دابوونەریتی ئاینی بەڕێوە دەبن و لە میانی ئەو ڕێوڕەسمە ئاینیەشەوە داوا لە ئاسمان دەکەن کە نەخۆشی لەسەر کەسە نەخۆشەکەیان لابات. ئێمە لە گشت ئاین و مەسهەبێکدا دەبینین شوێنی تایبەتی وەک سەیرانگە و مەزارگە و گۆڕی پیرۆسان کە نەخۆشەکان بۆ داوای چاکبوونەوە و لادانی نەهامەتیەکان و گەیشتن بە مراز و مەبەست ڕووی تێدەکەن. هەندێک ڕووداوی واقعی هەن کە بە شێوەیەکی بێچەند و چۆن بەهای باوەڕ لە ویست و ئیرادەی چاکبوونەوە دەسەلمێن و چەندان جار لە نەهێشتنی نەخۆشیەکان و چاکردنەوەی دەردەداران و ڕۆڵی ئیرادە دەخەنە بەرچاو و دەیسەلمێنن. گۆتەی شاعیری ئەڵمانی دەیگوت تەنها بەهۆی ئیرادەمەوە نەخۆشیم ڕادەگرت و داوام لە ئیرادەم دەکرد کە نەخۆشیەکەم ڕابگرێ. لە ڕاستیدا گۆتە بەم قسەی باز لە خەیاڵێکی شعری ناکە، بەڵکو ئەمە ڕاستیەکی زانستیە و لێ کۆلەرەوە و پسپۆڕان و ئەزمون دیتەکان پشتگیریان لێکردووە و سەلماندویانەکە ئەگەر ئیرادە نەتوانێت هەموو نەخۆشیێکیش چاک بکاتەوە، بەڵام دەستێکی باڵای لە چاکردنەوە و نەهێشتنی زۆربەیاندا هەیە. ئەگەر خەیاڵ هەروەکو چۆن زانست سەلماندوێتی کاریگەریەکی مەزنی لە چاکردنەوەی نەخۆشیەکاندا هەیە، بەتایبەت ئەگەر خەیاڵەکە بە وردی و بیرکۆییەوە واتە تەرکیز ئاراستەکرا، ئەوە ئەو گومانە نامێنێتەوە کە ئەو هێزە واتە خەیاڵ کاریگەریەکی ئەو تۆ هەیە کە ناتوانرێن کۆڵی لێ بکرێ. هێز و هەژمونێکی وەهاشی بەسەر بوونە جەستەی و ئەندامەکانی جەستەدا هەیە کە هیچ هێزێکی دیکە ناتوانێت شان لە شانی بدە. لە نوێترین شیکردنەوەکانی دەرووندا ئەوە ڕۆم بووتەوە کە هەندێک حاڵەتی وەک چاکبوونەوە و گوڕوتاوی دوای سستی و تەمبەڵی و بە دەمودویی و دوای زمانگیران و لاڵبوون تەنها بەهۆی ئەو وێنە زەینی و ئەندێشەیانەوە کە مرۆڤ بۆ دەربازبوون لەو نەخۆشی و کەم و کوڕیانە خستوێتیە نێو زەینیەوە و ئەندێشەی خۆیەوە بەسەر زەینی خۆیدا سەپاندوێتی بۆ ڕوونکردنەوە. هەندێک لەو کەسانەی کە زمانیان گیراوە و قسەیان بۆ نەهاتووە لە مێشک و ئەندێشەی خۆیاندا دیمەنێکی درامی ئەو تۆیان دروست کردووە کە تێیدا لە دەرد و کەم و کوڕیەکە چاک بوونەتەوە و لە دیمەنەکەدا بە شێوەیەکی زۆر ڕەوانبێژانە و بە دەمودوییەوە قسەیان کردووە. زۆر جار ئەو دیمەنە زەینی و ئەندێشەیانە کاریگەری نەرەییشیان هەیە. بۆ نمونە ئەگەر تۆ بەردەوام بیر لە شکست و سەرنەکەوتنی خۆت بکەیتەوە و وێنەی دیمەنی ئەو شکستەش لە خەیاڵگە و ئەندێشەتدا ببینی، ئەوە هیچ گومانت لەوە نەبێت کە ڕۆژێکدا دێ تووشی شکستی زۆر گەورە دەبیتەوە.
بە کورتی چ خەیاڵ و بیرکردنەوەیەک لە زەین و خەیاڵگەتدا بچێنی هەر ئەوە لە ژیانی واقعیدا دەدووریتەوە. وێنەی هەردوو حاڵەتەکەش یان لە دەرەوە بەسەر مرۆڤدا سەپێنراوە و یانیش بەهۆی ژیانی تایبەتی خۆیەوە. ئەفسون و ئیرادە دەتوانرێت بەوە پێناسەی ئەفسون بکرێت کە هونەرێکە و ئەو کردانە ئەنجام دەدا کە دژی یاساکانی سروشتە. ئەگەر بگەڕیتەوە سەربیر و بۆچوونەکانی زانا هاوچەرخەکانی بواری فیراستەوە کە ژمارەیان گەلێ زۆرە و ناتوانین بیانژمێرین، دەبینین کە چەندان قوتابخانەی فیراستیان هەیە و بە پێی ڕێبازە فەلسەفی و مامۆستا و قوتابخانەکانیان جۆرا و جۆر و جیاوازن. کەسانی شارستانیەتە کۆنەکان باوەڕیان بە ئەفسون هەبوو. ساحیر و ئەفسونکارەکانی سەردەمە کۆنەکان عەقڵ و بیر و ژیانی کۆمەلگا و بیر و بۆچوونی خەڵکیان داگیر کردبوو، هەروەکو چۆن لە ڕۆژگاری ئەم ڕۆماندا زانست داگیری کردووە. بەڵام عەرەبەکان شارەزای ئەفسون بوونە و لە هەموو گەلێکی دیکە زیاتر قسەیان لەبارەوە کردووە، بە تایبەتیش لە چاخەکانی یەکەمدا. عەرەبەکان وتەیەکی بەناوبانگیان لەبارەی ئەفسون هەیە: ئەفسون فێر بە، بەڵام کاری پێ مەکە. ئەم هونەرە لە وڵاتە عەرەبیەکاندا ڕەوازێکی ئەو تۆی هەبووە کە پاڵی بە ئەزڤڵد شبلنگەری بیرمەندی ئەڵمانی نوێوە ناوە بڵێ کە شارستانیەتی عەرەبی شارستانیەتێکی ئەفسونیە. لە کتێبی دۆرفێڵ و جاگۆدا کە لە ژێر ناونیشانی مێژووی مگناتیسیەت لە ژێر تیشکی عەقڵدایە لەبارەی فارسەکانەوە نووسراوە. سحر و ئەفسون لە لای فارسەکان ڕێوڕسمێک بووە کە تەنها ئەو زانا و دانایانە توانیویانە ئەنجامی بدەن کە ناوی کەهەنا واتە ساحیریان بەسەردا بڕاوە. لەم ناولێنانەوە بۆمان ڕوون دەبێتەوە کە وشەی سحر و ئەفسون بیرۆکەی گەورەی و شکۆی لە زەین و ئەندێشەدا وروژاندووە. زانستی فیراسەتیش تەنها لە دێر و شوێنە نهێنیەکاندا دوور لە چاوی خەڵک بەڕێوەبراوە و کاهینەکان بە نهێنی خەڵکیان فێر کردووە. لەبەر ئەو نهێنی و شاراوەیە شتێکی ئاسایی بووە کە ئەو کتێبانەی تایبەت بوون بە سحر و ئەفسون لەگەڵ نەمانی شارستانیەتە کۆنەکاندا بزر ببن و بفەوتێن. ئەم دوو نووسەرە لە بەشێکی دیکەی کتێبەکەیاندا دەڵێن مێژونووس و فەیلسوف و پزیشک و شاعیرەکان ئاماژە بە چەندەها ڕووداو دەکەن لە تابلۆ و تەختە نەخشێنراوەکان و پاشماوە شوێنەواری کۆشک و سەرایە کۆنەکان و گۆڕ و تەلارە دێرینەکاندا چەندان بەڵگە هەن کە ئاماژە بە کردەی سحر و زانینی نادیار واتە غەیب و ڕێوڕسمە نهێنیەکانی ئەو بوارانە کراوەکە ئەو کات بە هەموو لایەکی خۆر هەڵات و بەتایبەت بە میسر و هیند و وڵاتی فارس و کڵدان واتە عێراق و یۆناندا بڵاو بووە و کاری پێدەکرا. دەتوانین ڕەگ و ڕیشەی ئەو ڕووداوە ئەفسونیانەی کە بە شارستانیەتە سەرەتاییەکاندا بڵاو ببوونەوە تەنها بۆ کاری ڕاستەوخۆی ئیرادە بجێڕینەوە کە لە دۆزینەوەی شتە شاراوە و پەنهانەکان و هەژمونە باڵادەستەکەی بۆ ئاشکراکردنی نهێنی خەڵکان و ئاراستەکردنیان بۆ چەند ڕەهەند و لایەنێکی دیاریکرا و ڕۆڵێکی بێوێنەی هەبووە. بەڵام لەم سەردەمەی ئێستاماندا لێکۆڵەران گەیشتونەتە چەندین ڕاستی وەک خوێندنەوەی بیر و تیلیباسیا و خەواندنی مگناتیسی و گواستنەوەی بیر و ئەندێشە و کاریگەری دروستکردن لەسەر خەڵکان لە ڕێگەی سروش واتە ئیحا و هەموو ئەو شتانەش کە باسمانکردن مۆرکێکی ئەفسونی وەردەگرن و تەنها بەهێزی ئیرادە و قوڵبوونەوە و تێڕامان و بەراوردکردنی نێوان واقع و ئەندێشەکان لێک دەدرێتەوە. لە نێوان نووسدان و گەیشتندا فەیلسوفە کۆنەکان لە کاتی شڕۆڤەکردن و دروستکردنی وێنایەک بۆ گردونیان دەکردە دوو بەشەوە: جیهانی سەر و جیهانی خوار و باوڕیان وابوو کە هەردووچیان کاریگەریان بەسەریەکەوە هەیە و زۆربەی حاڵەتە سۆزی و گوڕ و تاوە ئەندێشەیی و بیرە نامۆکانیان دەگێڕایەوە بۆ جۆرێک کارلێکی نێوان سەر و خوار و هەندێک دەرەنجامی ڕاست و دروستی ئەو بیردۆزە لێڵ و نائاشکرایانە دەخینە بەرچاو کە بە شێوەیەکی زۆر تایبەتمەند لێکدانەوە بۆ گردون دەکەن و بەڕای زۆربەی کەسان ناماقوڵ و نالۆژیکین. باوەی دابنین کە تۆ بە حاڵەتێکی هەستی و سۆزی دیاریکراوی زۆر بەهێزدا تێپەڕیوی. ئەوە ئەو حاڵەتەی پێیدا گوزەرت دەکەی تەنها وەکو خەیاڵێکی ڕوود نامێنێتەوە، بەڵکو لە ڕووی جیهانی سەرودا پەیدابوونی هەندێک شێوە و شکل دەکاتە حتمیەتێک و چەندەها هۆکاری وها دەجوولێنێک کە بەچاو نابینرێن. ئەمەش خۆی لە خۆیدا کاریگەری لێ دەکا و ڕەفتارت ئاراستە دەکا. بۆ نمونە ئەگەر تووڕەبی ئەو تووڕەبوونەت لە جیهانێکی نەبینراودا دەنگدانەوە و کاردانەوەیکی تۆندی دەبێ و جۆرە لەرینەوە و شلەژانێک لە ئاسۆکانی ژیانی سەرودا پێک دەهێنێت و دواتر دەکەوێتە ژێر کاریگەری لەرینەوەکەی و هێزێکی وێرانکەر و ڕوخێنەر بەرەو لای تۆ ڕادەکێشێ. ئەگەر زۆر بەتوندی و گەرم و گوڕی حەزت لە شتێک بوو لەگەڵ حەزە توندەکەشت وێنەی وەدیهێنانیت لە بیر و ئەندێشەدا دروست کرد، هەردوو هۆکار هاوتەری بوو هاوکات لەگەڵ یەکتریدا ڕۆیشتن، ئەوە کاریگەریەکی نەبینراو لە جیهانی دەوروبەرتدا دروست دەکات. ئەگەر بۆ ماوەیەکیش بەردەوامیت پێبەخشی
کارایی و کاریگەریەکەی ئەوەندە بەهێز دەبێت دەبێتە هۆی وەدیهێنانی دووشت، یان ئەو کەسە بۆ لای تۆ ڕادەکێشێت کە ئامانجەکەت بۆ دەهێنێتە دی و حەزەکەت لە بیر و ئەندێشەوە دەکاتە واقع، یانیش تۆ کاریگەری بەسەر هۆکار و ئامرەزەکانی دەوروبەر بەجێ دەهێڵی و بە شێوەیەک دەیانگۆڕی کە دەتگەێنێتە ئەو ئامانجەی زۆر بۆی عەوداڵی. کاتێ بەهۆی وێناکردنی بە مرازگەیشتنەکانەوە ئیرادەی مرۆڤ زۆر بەهێز دەجوولێ، لە ڕاستیدا دەتوانێت هەست بە پەیوەندی نێوان جوولە و ڕەفتارە دەرونیەکانی و ئەو ڕووداوە کتوپڕە دەرەچیانە بکە کە زۆر بە خێرایی بەسەری دێن و ئەو وێنانە دەکاتە ڕاستیەکی بەرچاو کە لە نێو مێشک و دەرونی خۆیدا وێنەی کێشاون. ئایا هەرگیز ئەوەت بەسەر نەهاتووە کەوە کاتێک کیفی پارە و ئامرازێک بزر دەکەی و بە دوای شتە بزرگبووەکەتدا دەگەڕێیت و هەموو شوێنێکی بۆ دەپشکنی و بە هەموو لایەکدا دەخولەیتەوە بەڵام بێسوود بۆ و نەتدۆزیوەتەوە؟ جا لەو کاتەی لە گەڕانەکەتدا تەواو شەکەت و ماندوو بوویت و لە دۆزینەوەی بێهیوا بوویت و بۆ ماوەی چەند چرکەیەک بیرت لێی نەکردوێتەوە، لە پڕبیرۆکەیەکی نوێ دێتە مێشکتەوە کە لە شوێنێکی تایبەتی ژوورەکەدا بە دوایدا بگەڕێی. هەرکە بەرەو شوێنەکەش چووی شتەکەت دۆزیوەتەوە و سرد لە ڕووداوەکە سوڕماوە و باوەڕ بە چاوەکانت ناکەی کە بەڕاستی شتەکە دۆزیوێتەوە. ئەمە چۆن ڕوویدا و چۆن ڕوودەدا؟ لە هەندێک حاڵەتی دیکەدا لەو کاتێککە لە شەنوکەوکردنی پرسێک و چارەسەرکردنی گرفتێک و دۆزینەوە و ئاشکراکردنی مەسەلەیەکی پەنهاندا قوڵ بوویتەوە بە هیچ شێوەیەک ناگەیتە ئەنجام، بەڵام لەو کاتێک کە تۆ بە هیچ شێوەیەک بیری لێ ناکەیتەوە چارەسەرەکە وەکو بروسکەیەک دێتە ناو مێشکتەوە و بیر و ئەندێشەی چۆنیەتی بە ئەنجام گەیشتنەکە دڵت خۆش دەکات و حەزێکت تێر دەکات کە پێشتر نەتدەزانی چۆن تێری بکەی و چۆن بگەیتە ئەو ئەنجامەی کە خۆت دەتەوێت. کەسە زانا و عەرافەکانی ئەم سەردەمەی ئێمە کە قوتابی زانا و عەرافە کۆنەکانن باوڕیان وهایە کە بیر و ئەندێشە بەرەو وەدی هاتن دەڕوات و وەکو واقعیەتێکی هەستپێکراو بەرەو ئەو ئاقارە دەڕۆن کە تێیدا شکڵگیر و قاڵبڕێژ ببن و ئەو هۆکار و ئامراز و کاریگەریانە دەخاتە بەردەست کە بەهۆیەوە دەتوانرێ لە زەمینەی واقعدا بیان هێنیتە دی و قاڵبڕێژیان بکەی یان بەرەو ئەو هۆکارانت دەبن کە بەهۆیەوە ڕاستە و خۆ دەستەبەر دەبن. ڕەنگە شتێکی قورس بێ باوەڕ بەم لێکدانەوەی بکرێ، بەڵام ئەوەی جێگیر و پایەدارە ئەوەیە کە دابەشبوون و پارچە پارچەبوون و سستبوون و دەست لە ئەژنۆبوونی ویست و خواست و ئیرادەکان لە نێو دەروونێکدا دەبێتە هۆی شکست خواردنی هەر بیرۆکەیەک بواری وەدیهاتنی تەسک دەکاتەوە. بەڵام ئەگەر مرۆڤ ویستی لە یەک کاتدا هاوسەنجی و گونجانێکی تەندروستی و خۆشگوزەرانیەکی بەردەوام و دەست بێنێ و چەند چێژێکی تون تاقیب کاتەوە لە هەمان کاتیشدا بیاوێ هەموو جۆرە زانیاریەک وەدەست بهێنێت و حەز و مجێزە سێکسیەکانیشی تێر بکەو لە هەمان کاتیشدا داوای وەدیهاتنی سامان و ڕۆشنبیریەکی هونەری بکە و کارێکی مەزنیش ئەنجام بدە و لە ژیانێکی پڕ لە چاو باشقاڵێ و حەزۆکەشدا بژێت و بە کورتی خوڕمشی بووێ، ئەوە دەکەوێتە نێوان دوو شەپۆڵی هێزی دژبەیەکی سەرەوە و خوارەوە کە دەستەوەستان و بێهیوای دەکەن و تووشی شکستی دەکەن. لە سای داواکردنی ئەم هەموو شتەشەوە هیچی دەست ناکەوێ و گەورەی و سەربەرزی و پایەبەرزی وەدەست ناهێنێ، چونکە یاسای سروشت و ژیان ئەوەیە کە مرۆڤ بیاوێ شتێک وەدەست بێنێ دەبێت دەست لە شتێکی دیکە بشوە، کەواتە لەسەرت پێویستە لە کاتێکی دیاریکراودا یەک مەبەست و یەک ئامان چاڵبژێری و بە هەموو هێز و توانە و ئیرادەتەوە هەوڵی وەدیهێنانی بدەیت، تاکو ئەگەر ئامانجە دیاریکراوەکەت وەدیهێنا بچیتە سەر ئامانجێکی دیکە و ئامانجێکی دیکەوە، بەم شێوەیە تاکو دەگەیتە ئامانجە هەرە گەورە و سەرتاپەگیرەکەت. کۆچی و ناکۆچی بەبێ ئەوەی خۆت ئاگاداربی باری ڕوحیت بەو کەسانت دەبەستێتەوە کە باری ڕوحیان بەهی تۆ دەچێت. ئەم دەستور و بنەمایە لە ڕێچی وردیەکەیەوە هەندەی نەماوە ببێتە هاوکێشەیەکی بیرکاری، چونکە بیرە وێکچوەکان یەکتری ڕادەکێشن و کۆچیەک لە نێوانیاندا دروست دەبێ و بیرە دژبەیەکەکانیش دژی یەکتری دەوەستنەوە و بەرپەرچی یەکتری دەدەنەوە و ناکۆچی لەگەڵ یەکتریدا دروست دەکەن. ئەم دوو دژاواتە کۆچی و ناکۆچی بوونەتە هۆی دروستبوونی چەندان بیردۆزی دەرونی، لەوانە بیردۆزی وەڵامدانەوە و بەدەنگەوە چوونی زەینی، بیردۆزی بە یەکتر پەیوەستبوونی دەرونی. هەردوو بیردۆزیش ئەو گریمانەیە دەکەن کاتێ پێکاتە و ڕووگەی بیر و ئەندێشەکان چوونیەکە و مەیل و ویستیان بەردەوام و بێپسانەوەیە، ئەوە بە شێوەیەکی ئەرێیی وەڵامی یەکتری دەدەنەوە و لە میانی چەند ڕەهەندێکەوە بەدەنگ یەکتریەوە دەچن. هەروە لەو کاتەی دەروونەکان یەک حاڵەت و هەلومەرجیان لە نێواندا دروست دەبێ بە بیر و سۆزەوە بە یەکتری دەگەن و بە شێوەیەکی موگناتیسی بەرەو یەکتری دەستن و هاو سۆزی لەگەڵ یەکتریدا پەیدا دەکەن، یانیش ناکۆک دەبن و بەرپەرچی یەکتری دەدەنەوە. هەموو کاتێکیش هۆکارە وەیەکچووەکان دەرەنجامی هاوشێوە و وەیەکچوو دەهێن نەگۆڕێ. ئەگەر ئەوەش ڕاست بێت کە نیازە شاراوەکانمان
لە دووری دوورەوە کار لەو کەسانە دەکەن کە داوای سۆز و خۆشەویستیان لێ دەکەین و لە دڵەوە هیوای ئەویان لێ دەخوازین یارمەتێکمان بدەن و سۆزێکمان پێ ببەخشن و هەست و سۆزیان لە بەرامبەر ئێمەدا زۆربەی جار بەو هەست و سۆزە دەچێت کە لە بەرامبەر ئەواندا هەمانە. ئەوە خودی ئەو مەسەلەیە یارمەتیەکی ڕوون و ئاشکرامان دەدا بۆ گۆڕینی ئەو هەلومەرجانەی کە بەهۆیەوە چارەنووسمان وەردەچەرخێ کەواتە هەر ئەوەندە بەسە نیازمان پاک بێ و خێر و چاکەمان بۆ خەڵکی بووە و بە ئیرادەوە دەست بەکار بین تاکو ئەو بیر و ئەندێشانەوە دەست بێنین کە کار لە هۆکاری ڕووداوەکان دەکەن و دواتریش ڕووداوەکان بە جۆرێک دێنە پێشێ کە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و کت و پڕ خێر و چاکەکان بۆ مەدەهێن و سۆز و خۆشەویستی خەڵکانمان پێدەبەخشن. لە هەمووش گرنگتر نیشانەی ڕووداوەکانی داهاتوو بەر لە ڕوودانیان بە دیار دەخا کە مرۆڤە کۆنەکان پێیان دەگوت پەلەکردن لە بەواقعیکردنی ڕووداوەکان و بنیادنان و چاودێریکردنیان. ئەوەش بە تەواوی ڕوون دەکاتەوە کە هەموو ڕووداوێک بەر لە ڕوودانیان هەبوونە. هەڵبەتە ئەم دیاردە و حاڵەتەش بۆ دێتە دیکە مرۆڤ لە مێشک و خەیاڵکردنی خۆیدا وێنەی ئەو ڕووداوانە بکێشێ کە دەیەوێت لە ژیانی واقعیدا بێنەدی. ئەمەش مانای ئەوەیە کە ڕووداو جا هەر ڕووداوێک بێ و لە هەر کات و شوێنێکدا بێ 100% دەرەنجامی زنجیرەیەکی بە یەکتر وابەستە و لە یەکتر گرێدراوی هۆیەکان بووە. هەندێک لەو بلیمەتە زیرەکانە دەتوانن بەر لە ڕوودانی هەر ڕووداوێک پێشبینی ڕوودانی بکەن. ئەو نمونانەی کە لەبارەی هەستکردن بە نادیارەکان واتە غەیب و درکردن و زانینی ئایندا لە بەردەستانن کەم نین. چونکە ئەو کەسانە گەلێ زۆرن کە خەونی وەها دەبینن هەندەی پێناچێ لە ژیانی بێداری خۆیاندا و لەسەر زەمینەی واقعیدا وەدی هاتنی دەبینن. هەروە ئەو کەسانش گەلێ زۆرن کە وێنای ئایندەیەکی نزیک دەکەن و هەندەی پێناچێ کات و وەخت پشتگیری لە وێنەکردن واتە تەسەورەکەیان دەکا. ناوی ئەو کەسانش گەلێ زۆرن کە بە زانیاری و پێشبینیەکانی خۆیانەوە بە پێش ڕوودانی ڕووداوەکان کەوتون. ئیرادە لە نێوان عەقڵ و سۆزدا سرەوتی دەروون. بۆ گەیشتن بە ئامانجێکی دیاریکراو لەسەر مرۆڤ پێویستە پلانێکی کردداری دابڕێژێ و تان و پۆیەکەشی لە توانا و ئامادەیی و حەز و ئارەزوەقوڵ و دروستەکان و هەڵومەرجی ژیانی گشتی خۆی هەڵبستنێ. دواتر بۆ ئەنجامدانی پلانەکەشی پلەپلەیی و ئارام و هێمنی بگرێتە بەر و هەموو تەگەرە و ناخۆشیەکانی سەرڕێگاش بە باشی لە بەرچاو بگرێ و ڕێو شوێنی دروستیان لە بەرامبەردا بگرێتە بەر. بۆ ڕوونکردنەوەی زیاتری بەرنامە و ڕێبازەکەش لە زەینی خۆیدا هەموو هەڵێک بقۆزێتەوە و هۆکارەکان شەن و کەو بکە و چاکیان بکاتەوە. بۆ ڕازیکردنی سۆزیشی عەقڵی بەکاربێنێ و سۆزیشی بخاتەگەڕ ئەزمون و تاقیکردنەوەیەکی بابەتی و هەمیشە و بە بەردەوامی هەوڵی گونجاندنی واقع و ئامانجەکەی بدات و ڕێکەوتنێکیان لە نێواندا دروست بکە. هەڵوێستێکی میان ڕەوانە و درست ئەوەیە کە مرۆڤ ملکەتی سۆز و ڕەمەک و حەز و مجێزەکانی نەبێ و خۆی بە واقعێک وابەستە نەکە کە ڕوخسارەکانی ژیانی ئێستای بەسەریدا دەسەپێنن. بەو خەیاڵی کە تەنها بیرکردنەوەی ئەو ڕاستە و هەڵوێستی ئێستای ماقوڵ و هەتاهەتایی و بێکەم و کوڕیە. شتێکی بەڵگەنەویستە کە دوو ڕەگەزولایەن هەن لە گشت ڕەفتارێکی مرۆییدا بەرجەستن، ئەوانش عەقڵ و سۆز یان بیرکردنەوە و ڕەمەک واتە غەریزەن. ئەوانەی کە عەقڵ ڕەفتاریان ئاراستە دەکا باوەڕیان بە زانست و بەرنامە و ڕێبازی لۆژیکی و ئەزموونی مادی هەیە. ئەوانش کە سۆز ئاراستەیان دەکا زۆربەی جار و لە زۆربەی هەلو مەرجەکاندا باوەڕیان بە حەتمیەت و جۆرێک تێڕامان هەیە کە لەگەڵ تێڕامانەکەدا لە زۆر واقع و ڕاستی بەدوور دەکەونەوە. گرفتی دەرونی لە ڕەفتاردا جا هەر ڕەفتارێک بێت تەنها بە بیرکردنەوەی ڕوت و هەست و سۆزی ڕوت چارەسەر ناکرێ، بەڵکو ئەو ئیرادەیە چارەسەری دەکا کە دەزوەردان دەکا و کار دەکا و پایەداری دەکا و هەنگاوی بەردەوام بۆ ئەو شتە دەهاوێژێ کەوا بڕیاری بە ئەنجام گەیاندنی داوە. مانەوە و پایەداربوون و بەردەوام بوونیشی دەبێتە هۆی ئەوەی ئاشتەواییەک لە نێوان عەقڵ و سۆزدا بەرقەرار بکە. ئەمەش بە ڕۆڵی خۆی دەبێتە هۆی دروستکردنی سرەوتی دەروون. ئەوەی ڕەوت و ڕێگایەکی نەگۆڕ و جێگیر دەگرێتە بەر و لەسەری دەڕوا دەبێت بە قەت ڕازیکردنی ئارەزوە سۆفیگەریە سۆزیەکانی یاساکانی عەقڵ و لۆژیکیش ڕازی بکە. ئەو کەسەش لە بەرامبەر قەیران و ناخۆشیەکاندا هەوڵی پاراستنی میزاجێکی ڕێک و ڕاست و خۆگری و ئیرادەی پۆڵاین و سەرکەشی و خۆڕاگری دەدات، دەتوانێت ڕەفتاری خۆی چڕ بکاتەوە و جەختیش بکاتە سەر ڕەفتاری خۆی و ویژدانی بەحەسێنێتەوە و چارەنووسی خۆشی بگۆڕێ. چیت دەوێت؟ ئایا سوورید لەسەر سەرکەوتن و بڕیاری یەکجاریت لەبارەوە داوە؟ ئایا تۆ ئامادەی لە پێناو وەدیهێنانی سەرکەوتن هەوڵی پێویست بدەیت؟ ئایا شتێکی ڕوون و ئاشکرات دەوێ ویستێکی ئەرێیی؟ ئەگەر وەڵامەکەت بەڵەیە
هەر ئێستا بەرنامە و پێڕەوێکت دەخینە بەردەست کە دەتوانی پەیڕەوی بکەی و ئەنجامی بدەیت چیت دەوێ ئەوە یەکەم پرسیارە و لە پێش گشت پرسیارەکانی دیکە دێ پرسیار لە خۆت بکە و بەنووسین وەڵامی خۆت بدەرەوە لە ڕاستگۆیی و ڕاشکاوی لەگەڵ خۆتدا دوودڵ مەبە ئایا دەتەوێت لە سروشت و خوی خۆتدا کەم و کوڕی و لایەنێکی نەرەی نەهێڵی یان دەتەوێت تایبەتمەندیەک یان چەند تایبەتمەندیەک وەدەست بێنی کە لە چاوی تۆدا زۆر سەرنج ڕاکێشن یان دەتەوێت بە شێوەیەکی گشتی دەسەڵات و هەژمونی خۆت پتر بکەی و بە شێوەیەکی تایبەتیش دەسەڵات و هەژمون بەسەر کەسێکی دیاریکراودا پتر بکەی یان دەتەوێت هەڵومەرجی ژیانی ئێستات بگۆڕی تەنها خۆت دەتوانی لیستێک لەبارەی حەز و پێویستی و سۆزەکانی دەروون و ژیانت بنووسی کەواتە بە مکوڕبوون و گرنگی پێدان و یاسا و وردیەوە لیستەکە بنووسە و بە شێوەیەک هەموو ئەو ڕەفتار و لایەنە ڕەشانەی تێدا بێت کە دەتەوێت بیانگۆڕی و نەیان هێڵی هەروە دەبێت لیستەکە ئەو ڕەفتار و لایەنە سپیانەشی تێدا بێ کە دەتەوێت وەدەستیان بهێنی کارێکی زۆر سانایە نەکەر ئەمە بەڵکو خاڵی دەستپێکە سەرەکیەکەیە ئەگەر بژڵێن کار مەبەستمان ئەوەیە کە کاری ئیرادەیە لەسەرت پێویستە بە ڕاوەکردن و هۆکار و پاڵنەرەکانەوە شوێنپێیەکانی هەڵبگری و بەدوای دابچی دەبێت زۆر بەڕوونی هەموو ئەو سوود و قازانجانەش بهێنیتە بەرچاوت کە بەهۆیەوە وەدەستیان دەهێنی بەبێ ئەوەی زیان و ئێش و ژان و ناخۆشی و کۆسپ و تەگەرەکان فرامۆش بکەیت کە لە کاتی وەدەستهێنانی ئامانجەکانت دێنە ڕێگات دەبێ ئەو شارەی گۆرانی شاعرت بێتەوە یاد کە دەڵێ لە هەر باغێ گوڵەیەکی سوورم دیبێ بۆی چووم هەزار دڕک لە پێم چەقی بێ بەڵێ هیچ گوڵێک بێ دڕک نابێ و هیچ ئامانجێکیش بەبێ ماندووبوون و شەکەتی و شەونەخوونی نایەتە دی کەواتە ئامادەی لێرەدا دەبێ ئەوە دووەبیر بهێنینەوە کە دەبێ نهێنی ئەو کارت بپارێزی کەواتە با دەست پێ بکەین هەموو ئەو شتانە بۆ خۆت بنووسە و بە وردی شیان بکەرەوەکە دەتەوێت وەدەستیان بێنی بەهۆی فەرمانی دواویست و ئیرادەتەوە هەموو تێبینیەکان تۆمار بکە بەڵام نەکەی لەلای هیچ کەسێک باسی بکەیت نهێنی ئیرادەت بۆ هیچ مرۆڤێکی سەرگۆی زەوی باز نەکەی هەر شتێک کە لەبارەی ئەو پرسیارانە دەینووسی تەنها با خۆت بیزانیت و بە جوانی بیان پارێزە چونکە تەنها تایبەتە بە تۆ و هیچ پەیوەندیەکی بە خەڵکانی دیکەوە نییە دواتر قۆڵی لێ هەڵماڵە و بە بڕیاری تۆکمە و یەکجاریەوە جێبەجێ بکە وەکو دەرهێنەرێکی سەرکەوتو سیناریۆ بۆ ئەو شتانە دابنێ کە دەستت پێیان کردووە و بە جوانی دەریان بهێنە ئەگەر هەلومەرج و کەسەکانیش بە دژی تۆ وەستاونەوە و تەنگ و چەڵەمەت هاتە سەرڕێگا نەرمی نەنوێنی و چۆک دانەدەی و سەرەپەتی ژیانت نەدەیتە دەست بێ هیوایی هەموو دەمێ وێنەی ئەو ئامانجانت بێنێتە پێش چاو کە دەتەوێ و بۆچی دەتەوێ بەردەوام بینوسە و هەرگیز نووسینەوەیان لە یاد نەکەی ئەگەر زانیشی پێی ئاشنا بووی تۆماری بکە هەروە هۆیەکانیشی تۆمار بکە لە یاد نەکەی لە یادیان بکەی و نەکەی لە لای خەڵکی باسی ئەو شتانە بکەی کە نووسیوتن ویست و ئیرادەت بەهێز بکە ئەگەر ئەو دەرەنجامە زانستیانت بۆ ڕۆمبەوە کە بۆ خۆدیان بۆ چارەنووست داوایان دەکەی و دەتەوێت لە خەڵکانی دیکەدا وەدەستیان بێنی ئەوە تۆ لە بەردەم بارودۆخێکی نوێ دایت کە دەبێت ڕاستە و خۆ بچیتە ناویەوە ئەویش گۆڕینی ڕەوتی ژیانی ڕۆژانە و خۆ ئامادەکردنیەکی پەیوەنددارە بە گۆڕینی ڕەفتارە گشتیەکان و گۆڕینی چارەنووست ڕەنگە ئێستا بە زنجیرەیەک بیر و ڕاو دابوونەریت و ئارەزوو کاریگەریە کۆمەڵایەتیەکانەوە ئابلۆقە درابی ئەمەش بە تەواوی دژی ئەو شتانەیە کە دەتەوێت بیان گۆڕی و وەدەستیان بێنی تەنانەت لە هەمبەر بەهێزکردنی ئیرادەشتەوە ئیفلیج و دەستەوەستانت دەکا و ناهێڵێت هەژبوون و دەسەڵاتی ئیرادەت بەسەر دەروونتدا بسەپێنی لە ڕوبەڕووبوونەوە بەرپەرشدانەوەی ئەم کۆسپە ئاوێتەیەدا مەشڵە ژێ و ڕێگا بە هەست و سۆزەکانت مەدا چۆکت پێدا بدەن هەرگیز دەستەوەستان و دەست لە ئەژنۆ و سست و بێ ئیرادە مەبە و بێهیوایی لە دڵ و دەروونت وەدەرنێ چونکە تۆ بە هەر شێوەیەک بێ لە ڕاوبۆچون و کارکردندا دەگەیتە ئاستێکی سربەخۆبوون کە بەهۆیەوە بتانی هەموو ئەو کۆسپ و تەگەرانە ڕابماڵی بەتایبەت لەو کاتێک کە بە پلەی یەکەم بۆ دەسێنانی سربەستی دەرونی مکڕ و سوور دەبی لەوێوەش بەرەبەرە بە تەواوی درک بەو شتانە دەکەی کە دەتەوێ و وەدەستیان بێنی ئەو درکردنەش بۆ بەردەوام بوون لە کار و کۆشش گوڕ و تاو و خۆڕاگری و دڵنیایی لە سەرکەوتن هەستی گەورەی و گیانی سەرکردەیی لە دەروونتدا دەوروژێنێ حەسانەوەی ویژدان بەر لەوەی هیچ هەنگاوێک بەهاوێی دەبێ گشت ئەو هەنگاوانە بەهاوێی کە لە خۆتت نزیک دەکەنەوە دەتکەنە هاوڕێی خۆت هەڵێنانی ئەو جۆرە هەنگاوانەش بەوە دەبێت کە چاو بە ڕەوتی کردار و ڕەفتار و بیری ڕۆژانتدا بەخشێنیتەوە و هەوڵ بدەی لەگەڵ ئامانج و خواست و مەبەست و ئەو شتانە هاوشێوە و چونیەکیان بکەی کە دەتەوێ بنیادیان بنەی
تاکو ئەگەر زەمینەی وەدیهاتنی ئامانج و خواستەکانت بۆ ڕەخسا ئەوە خۆت بۆ دەرەنجامەکانیشی ئامادە بکەی و ویژدانت بحەسێنیتەوە. دەبێت سربەستی وەدەستبێنی و ممارەسەی هەموو ئەو ئاکام و دەرەنجامانەش بکەی کە سربەستیەکە دەیسەپێنێ. دەبێت پاش سربەست بوونەکەشت بیر و ئەندێشت واد لێ بکە لە پرسە سەرەتاییە بەرزەکانی وەک دادپەروەری و دەستپاچی و کەرامەت و خۆشەویستی ڕاستەقینە ڕابمێنیت. ئەم پرسانە لێکۆڵینەوە و بیر و کار بەتاڵ ناکەنەوە و پێویستیان بە هێزێکی مەزن هەیە کە لەگەڵ هاتنی هەر سپێدە و شەوێکدا خۆیان نوێ دەکەنەوە کەواتە دەروونت لەسەر حەق و ڕاستی و ئاگا بهێنەوە و ئەم وتەیەش بخەرە نێو زەین و ئەندێشەتەوە. سوێن بە خودا کەسی ڕاست و حەقانی سەرشۆڕ و زەلیل نابێ ئەگەر زەوی و ئاسمانیشی لێ وێک بێتەوە. کەسی ناڕاست و خوار و خێتیش شکۆمەند و بەڕێز نابێ ئەگەر مانجیش لە نێو چەوانیدا هەڵبێ. ئەم ڕستەیە وەکو ئەڵقە لە گوێ بکە و بەردەوام و بیرخۆتی بهێنەرەوە و بیکەرە تەوەری ڕەفتار و بەرنامەی بیر و نیشانەی سەر ڕێگای ژیانی تایبەتی و کۆمەڵایەتی. گیان و جەستەت لەسەر شەرەفی ڕەها و ئاگا بهێنەوە بە شێوەیەک زۆر بە کەل لە ڕەقیەوە پێداگری لەسەر دەستپاچی زانستی بکات. لێ نەگەڕێ حەز و مجێز و سامان و پلەپایە و هەژمون و دەسەڵات لەسەر ڕێگەی وەدیهێنانی ئامانجە بەرزەکانت لات بدەن. بیرت لە هەمبەر کەرامەتێکی ڕاستەقینەدا و ئاگا بهێنەوە کە لە گۆڕەپانی شەڕی بەرژەوەندیە گشتیەکان ڕێزدار و ئازیز و بەهێز و سەرکەوتوو دەکات و لە ڕێگا خلیسک پێبەرەکانی خۆپەرستی و سوودی تایبەت دەتپارێزێ. کەرامەتی تۆ بەشێکە لە کەرامەتی هەموو مرۆڤایەتی. بە سست و سوکردنی خۆت مرۆڤایەتی سست و سوک مەکە و دەست درێژی مەکەرە سەر کەرامەتی خەڵکانی دیکە. لە کۆتاییشدا دڵت بۆ خۆشەویستێکی بێکۆت و بەند و بێمەرج و ئاگا بێنەرەوە. دەواازەی دڵت بەڕووی ژیان و خەڵک و سروشت و گردون بکەرەوە. کاتێ تووشی ناخۆشی و تنگانە و بەڵاو ناخۆشیێک دەبی قەیسەریت لێ نەبێتە کونە مشک، چونکە هەر لەگەڵ ئەوەی بە هۆشیاریەوە خەڵکت خۆشویست و هاوسۆز و هاودڵیان بوویت و هاوبەشی خۆشی و ناخۆشیەکانیان بوویت و بە لێبوردەیی و زەردەخەنەوە لە نهێنی ڕەفتارەکانیان گەیشتیت، سەرڕای هەموو شتێک و سەرباری خراپەکانیان داوای خێر و چاکەیان بۆ بکە و هیوای خۆشی و کامەرانیان بۆ بخوازە، تاکو خۆشەویستی و ڕێز و گرنگی پێدانی ئافرەت و پیاوەداوێن پاک و پاکیزەکان وەدەستبێنی. ئیرادەی خۆشەویستی و ئەو هۆشیاری و چاوکراوەیەی لە هەمبەر حەق و شەرەف و کەرامەت بە دوای خۆی دەدەیهێنێ لە سەرەتا و کۆتاییدا خۆی بەسەر سروشت و خەڵک و ئەو چارە نووسە شادومانەدا دەسەپێنێ کە خاوەنەکەی بەرەولای دەچێ. با ئیرادەت بەهێز بێ تاکو بەرز بیتەوە و سەرکەوتن وەدەستبێنی. با ئیرادەت ئەو داینەمۆیە بێ کە بەرەو گۆڕینی چارەنووس و کاروبار و گەیشتن بە ئامانجەکانت پاڵت پێوەدەنێ. با ئیرادەت لە هەمبەر ئەو ناخۆشی و نەهامەتیانەی هێرشت بۆ دەێنن زرەیەکی بەهێز و پارێزەر بێ. مەرجەکانی سەرخستنی ئیرادە. بەهێزکردنی جەستە. بۆ ئەوەی مرۆڤ بتوانێت سەرکەوتن وەدەستبێنێت دەبێت کار بۆ بەهێزکردنی لایەنە جەستەیی و عەقلی و ئاکاریەکانی بکە. گشت کارێکیش جاگرینجیەکەی لە هەر ئاستێکدا بێ پێویستی بە وزە و توانە و خۆگری هەیە. سەرکەوتنیش بە تەواوی وەدەست نایە ئەگەر مرۆڤ خۆی بە زانیاری تەکنیکی و ڕۆشنبیری گشتی و هۆکارە بەرهەمهێنەرەکان ئامادە و تیار نەکە. ئەگەر ئەم جۆرە ئامادەکاریەی نەبێ ناتوانێت بە باشترین شێوە ئەرچی سەرشانی ئەنجام بدە. بەهێزکردنی جەستە کارێکی گرنگە و نابێ بە هیچ شێوەیەک چاوپۆشی لێ بکرێ، چونکە جەستەی سست و بێهێز ناتوانێت بەردەوام بێ و بەرگەی هیچ شتێک ناگرێ. هەروە وەدەستهێنانی وردی و فراوانکردنی ڕۆشنبیری و پەروەردەکردنی گفتار و قسەکردنی باش و خۆڕاهێنان و پراوەکردن لەسەر کاریگەری و سەرنجڕاکێشی چەند مەسەلەیەکن هەردەبێ هەبن و لەلایەن ئەو کەسانەوە بە تەواوی لە بەرچاو بگیرێن کە دەیانەوێت دەست بدەنە کاری گرنگ و گەورە و ئاستەکانی خۆیان بەرز بکەنەوە. بۆ نمونە لەسەر قوتابی پێویستە بەردەوام کار بۆ دۆزینەوەی هاوسەنجیە ئەندامی و چاڵاکیە بیرمەندەکانی بکە. ئەمەش ناچاری دەکە کە نکۆڵی لە هەندێک حەزی بکە و واز لە زۆربەی ئارەزوەکانی بێنێ بە کورتی بەسەر خۆی دازاڵ بێ. ئەمەش کارێکی ئاسان نییە، چونکە بوونەوەری مرۆیی تەنها ئەو کارانە ئەنجام دەدا کە لە ئاست ئەنجامدانیان خۆی بە ناچار دەزانێ، چونکە ڕەمەک و پاڵنەر و خەیاڵگە و دینامیچیەت هەر هەمیان بەرگری لە بوونی خۆیان دەکەن ئەگەر هەندێ هەوڵ و کۆشش بۆ سڕینەوە و نەهێشتنی هەژمون و دەسەڵاتەکەیان هاتنە ئاراوە. بۆ ئەوەی بەسەریشیاندا زاڵبی دەبێت بە درێژایی نی و ڕۆژ چاودێریکردنی دەرونی خۆت تاقی بکەیتەوە، واتە بە ئاگایی و چاوکراوەی و شەونخۆنی بمێنیتەوە و تاکو لایەنە پەسند و ناپەسندەکانی بیر و گفتار و ڕەفتارت لەگەڵ یەکتر جیا بکەیتەوە و بزانی کامەیان ماقوڵە و کامەیان ناماقوڵە. ئەم چاودێریکردنە خودیە بە قۆناغی یەکەمی هەوڵ و کۆش و خەباتی بەرزەفتکردنی دەروون دادەنرێ.
بۆ نمونە تۆ لەسەرەوە ڕاهاتووی کە بە درێژایی شەو هیچ کارێک نەکەی، جاگەر لە ڕۆژێکی خۆشدا بڕیارتدا کە هەموو شەوێک وانەکانت بخوێنیتەوە، ئەوە دژی حەزی دەستبەتاڵی و ڕەفتاری ڕۆژانە و وەستانی ئۆرگانی بیرکردنەوەی خۆت دەستت بە تێکۆشان و خەبات کردووە. ئەگەر کتێبەکەت بکەیتەوە و ئاگایی و سەرنجی خۆت بخەیتە سەر، واتە بڕیارتدا بڕیارەکانی خۆت بگەێنیتە سەر و بەسەر خۆت دازاڵبی، لە سەرەتادا هەست بە جۆرە ماندووبوونێک دەکەی، بەڵام ئەگەر دەتەوێت سەرکەوتن و دەستبێنی نابێ گرنگی بەو ماندووبوونە بدەیت، بەڵکو دەبێت بە ورە بەرزی و سووربوون و بڕیاری یەکجاریەوە ڕوبەڕووی تەگەرەکە ببیتەوە، وەک ئەوەی لە ڕاهێنانێکی وەرزشی قوڕس دابی کە بۆ زاڵبوون و سەرکەوتن بەسەر حەز و ئارەزوەکانی پێشوت هێز و وزەت پێ ببەخشێ. دەبینیت کە خوی بەرزەفتکردنی دەروون لە ناوەوەی تۆدا ڕەجی داکوتاوە و تۆش سەرکەوتنت وەدەسێناوە. هونەری خۆ بەرزەفتکردن و کۆنتڕۆڵکردن. چاودێریکردنی دەروون بۆ زانینی هەڵە و کەم و کوڕیەکان سوودێکی ئەوتۆی هەیە کە هیچ شتێکی دیکە نییە بەقەد ئەم چاودێریکردنە سوود بەخش بێ. بۆیە ڕێنماییت دەکەین کە ئەم کردە گرینگە ئەنجام بدەیت. چاودێریکردنی دەروون واتە هونەری کۆنتڕۆڵکردنی گزارشتەکانی ڕوخسار و جوولە و ڕەفتار. لە وڵاتی ئانگلۆساکسۆنیدا بە هۆکارێکی سەرەکی پەروەردەکردن دادەنرێ. ئەوان هۆکاری کۆنتڕۆڵکردن و بەرزەفتکردنی دەروون لە تەمەنێکی زۆر زووەوە دەخەنە بیر و ئەندێشەی منداڵەکانیانەوە. جا بەم کردەیە هێمنی و خۆگری و گیانی بەرگری و گوێنەدان بە شتەکت و پڕە ڕاست لە شوێنەرەکان بۆ خۆیان و نەوەکانیان دابین دەکەن. ئەم سیفەتانەش چەند تایبەتمەندی و سیفەتێکی تایبەتی بە بەریتانیەکان بەخشیوەکە جێگای ڕێزلێگرتنن. بۆەوەی ئەم سیفەتە هەرە باشەش وەدەستبێنی، پێویستە خۆت لەسەر شاردنەوەی سۆزەکانت ڕابهێنی و نابێ سۆز و کاریگەربوونەکانت لەسەر بەشەکانی ڕوخسارتدا بە دیار بکەون. جاگەر شتێک کەوتە سەرزەوی و زەرمەیەکی گەورەی دروست کرد، یانی ژێکی قسەیەکی بریندارکەر و سست و سوکەری پێگوتیت، یانی هەستت بە ئازارێکی کت و پڕ کرد، دەبێ هێمنی خۆت بپارێزی و نابێ خەڵک بزانن لە نێو دڵ و دەروون و جەستەت چ باسە و نابێ ئەو شتانەی لە ناوەوە هەستی پێدەکەی لە دیمەنی دەرەوەتدا ڕنگ بداتەوە. لە پلە و هەنگاوی دووەمیشدا دەبێ زۆر بە هێواشی و هێمنیەوە قسە بکەی و پەلە نەکەی. دەبێ وشە و دەستەواژەکانت بە جوانی گۆ بکەی و لە هەڵبژاردننی وشەکانیشدا وەستا و لێزانبی، تاکو خەڵک بەباشی تیان بگات و هیچ لایەنێکی لێڵ و شارەوەی تێدا نەبێ و بەباشی ئەنجامی خۆیان بپێکن. پیادەکردنی ئەم ڕێنماییانەش تەنها بۆ خۆ بەرزەفتکردن و خۆ کۆنتڕۆڵکردن و سوودمەند نین، بەڵکو لەگەڵ خۆیدا هێمنیەکی گشتیش بۆ ئۆرگانی دەماری و عەسەبی دەهێنێت. بەم شێوەیە وردە وردە ئەو هێزە پەیدا دەکەی کە خەڵک نەتوانن کارت لێ بکەن و هەست دەکەی کە بەهێزتر بوویت و باوڕت بە خۆت پتر بووە و ئیش و کارەکانی ڕۆژانەشت بە لێزانی و ڕێک و پێکیەکی باشتر ئەنجام دەدەیت. کار و باری ڕۆژانەت ڕێک بخە. لەسەرت پێویستە بەر لە هەموو شتێک ئەو کاروبارانە ڕێک بخەی کە پەیوەندیان بە ژیانتەوە هەیە. بەکارهێنانی دانایی و ژیری لە خۆراک، جوولە و پیاسەکردن و وەرزشکردن لە هەوای ئازاد، سەرنجدان و ئاگای خستنە سەر چاڵاکی هەناسەدان و بۆڕیەکانی خوێن و ڕەچاوکردنی یاسا و سیستمی حەسانەوەی شەوانە و خۆ دوورخستنەوە لە هەموو ئەو شتانەی کە دەبنە هۆی ژەهراوی بوونی جەستە و دەروون و پترکردنی هێزی بەرهەمهێنان لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە، مرۆڤ دەتوانێت بەسەر ترس و شەکەتیدا زاڵ بێ بە مەرجێک بەرەبەرە هەنگاو بنێ. زۆر کارکردنیش مرۆڤ شەکەت ناکە، بەڵکو بێسەروبەری و هەنگاونان لەسەر ڕێگەی نادروست مرۆڤ تووشی شەکەتی دەکا. چونکە ڕۆژێکی ڕێک و پێک و بەپلان و بەرنامەدانان بۆ کاروبارە یەک لە دوای یەکەکان و بەردەوامبوون بەبێ پەلەپەلەکردن و خاوە خاوکردن و خۆگن خاندن، شەکەتبوونێکی تاقەت پڕوچێن دروست ناکە، بەڵام نزمبوونەوەی ئاستی وزە و خامۆشبوونی فیسیۆلۆژی زۆربەی جار بەهۆی بەکارهێنانی بێسەروبەری کاتەکانی دەستبەتاڵی دروست دەبن، نەک بەهۆی چالاکیەکی توندوتیش. خەوێکی قوڵ و حەسانەوەش بە چاکتربوونێکی هەستپێکراوی توانای بەرگری لەش و نەرمی و گونجاوی و میانڕەوی ئەندێشەی دێتە دی. ئێمە ئامۆژگاریت دەکەین خۆت لەسەر ئەوە ڕابێنیت بەردەوام بیر لەو کارانە بکەیتەوە کە پێویستە لەسەرت ئەنجامیان بدەی و ئەوانش کە نابێ ئەنجامیان بدەیت. دەبێ پێشوەخت بڕیار لەبارەی هەر کارێک بدەیت کە ئاخۆت چ ڕەفتارێکی پێویستیان لە هەمبەردا دەکەی. لەسەر هەر تاکێک پێویستە ڕۆژانە چاوێک بە کاروبارەکانی دابەخشێنێتەوە و ڕەچاوی ئەو تەنگ و چەلەمانش بکە کە ڕێگەی پێنادەن بێنە واری کرداریەوە. پێش وەختیش خۆی لە هەموو ئەو هۆکارانە دەرباز بکە کەوا کاتی بە فیڕۆ دەدەن. دەبێت لە پێناو سوودوەرگرتن لە ئەزمون و تاقیکردنەوەکانی ڕابردووی شەونخوونی بکە و بەپێی ئەو بڕیارەی کە قۆڵی بە جێگەیاندنی لێ هەڵماڵی وە ڕەفتار بکات و بژێت.
نابێ ملکەچی کاریگەریە پێچەوانەکان بێ بەمەش سربەخۆی خۆی وەدەست دێنێ و کاروبارەکانی تەنها سەرچاوە لەو ئیلهامانە وەردەگرێ کە لە خودی خۆی هەڵدەقڵێن. لێرەدا چەند پرسیارێک دەخینە ڕوو کە دەبێ مرۆڤ لە خۆی بکە ئەگەر بیاوێت چاودێری کاروبارەکانی بکە. ئایا ئەمڕۆ کاتەکانم بە شێوەیەکی سوودمەند بەکارهێنا؟ لە چ کات و بۆنەیەکدا ویستم کاتم بە فیڕۆ بدەم؟ لە کاتی کارکردنمدا بەردەوام بە ئاگا بووم و سەرنجم خستە سەر چۆنیەتی ئەنجامدانی؟ ئایا ئەمڕۆ بۆ بەهێزکردنی دەروون و وەرگرتنی زانیاری نوێ و سوودبەخش هیچ هەوڵێکمدا؟ ئایا چەند هۆیەک بۆ لەباربردنی هەوڵ و کۆشەکانم هەن کە بتوانم خۆمیان لێ بە دوور بگرم؟ ئایا من لەگەڵ خواست و مەبەستەکانم گونجام و هاونەوام؟ ئایا زانیاریم زیاتر بووە؟ ئایا بە درێژایی ڕۆژهێمن و بیرکەرەوە بووم؟ ئایا خۆم خستۆتە ژێر کاریگەری و فەرمان و دەسەڵاتی خەڵکی؟ ئایا من ئاسانکاریم کردووە تاکو بەبێ سوود وزە و توانام بەفی ڕۆ بدەم؟ گومانمان لەوە نییە کە ئەو کەسەی تازە دەستی پێکردووە زۆری لەلا زەحمەتە لە کات و ساتی دیاریکراودا دەست بە ئەنجامدانی کارەکانی بکە و تا کۆتایی کارەکەش بەبێ بێزاری دەربڕین و ئاخ و ئۆفکردن درێژە بە کارەکانی بدە. بەڵام خوگرتن بە ئەنجامدانی کار و حەزی کارکردن وای لێ دەکەن بەسەر بێزاری و ئاخ و ئۆفکردنەکەیدا زاڵ بێ. ئەگەر مەسەلەکەش پەیوەندی بە کارێکی مادیەوە هەبێ ئەوە پێویستی بەوە نییە کە ئاگایی و سەرنجێکی تەواوی بخاتە سەر چونکە دەستکردن بەم کارە ماندوێتی دروست دەکات. بەڵام ئەگەر وابەستەی کارێک بوو کە پێویستی بە هەوڵ و بیرکردنەوە و داهێنان بوو ئەوە مەسەلەکە قوڕستر دەبێت. بەڵام ئەو کەسەی کە چاوپۆشی لە چێژ و خۆشیە کاتیەکان دەکا و پشت لەو شتانە دەکات کە ورەی دەڕوخێن و گوێچکەی خۆی لە هەمبەر هەموو ئەو شتانە دادەخا کە دەیانەوێت ساردی بکەنەوە، ئەوە هێز و وزە خودیەکەی وەکو کانیاوێک دەتەقێتەوە و هورژم دەباتە دەرەوە تاکو کارە سەرکەوتوەکەی خۆی بکە. دکتۆر ئەنکۆش بەشێکی سەرنجڕاکێشی نووسیوە و تێیدا وەسفی هەوڵ و کۆشی مرۆڤ دەکا بۆ زاڵبوون بەسەر ناخۆشی و پاڵنەرەکان. دەڵێت باوای دابنین کە تۆ دوای خۆگن خاندن و خاوە خاوکردنێکی یەک لە دوای یەک و چەندان قەیرانی پڕ لە تەمبەڵی و ڕەشبینی گەڕایتەوە سەرکارە ئەندێشەیی و بیریەکەت وات بە خەیاڵ لاهاتووە کە ئەو هەوڵ و کۆشە خۆویستانەی لە پێناو گەیشتنت بە بارودۆخی ئێستا داوتن تاکە پێویستێکی زۆر گرنگن و ئیدی لەمە و دووە هەموو شتێک بەبێ کۆسپوتەگەرە دەڕۆنە پێشێ. بەڵام هەر لەگەڵ ئەوەی دەستت بە نووسین و وێنە چێشان کرد هەز دەکەی کە حەزێکی تند و شێتانە پاڵت پێوە دەنێ بچیتە دەرەوە و سەیران بکەیت چونکە پێ دوایە شنەبایەکی ناسک و دیمەنی دڵڕفێن و کەش و هەوا خۆشە خەون سازەکە لە کەش و هەوای ماڵەوە یارمەتی دەرترە تاکو بیرت زیاتر ڕوون بێتەوە و شکۆفە بکە. بەڵام ئەگەر بە شێوەیەکی ڕەمەچی لەسەر بەرگەگرتنی ئەو حەزە شێتە ڕانە هاتبی بە خێرایی هەڵدەستیتەوە و دەچیتە دەرەوە. بەمەش دەکەویتە نێوتەڵەی ئەو بوونەوەرە ڕەمەچیەی کە حەسانەوەی جەستەیی شەکەتی کردووە. بەمەش ئەو سنتەرە ڕەمەچی کە لە چوونە دەرەوەی تۆدا هۆکارە تایبەتمەند و باشەکەی کاری خۆی دەبینێتەوە ئاگایی و سەرنجت هەڵدەخەڵەتێنێ. باوای دابنین کە تۆ بەو تەڵەیە دەزانیت و ناکەویتە ناویەوە ئیرادت پاڵی پێوە نایت لەسەر ئەو کارە بمێنیتەوە کە دەتەوێت ئەنجامی بدەی و کۆتایی پێبێنی. ئەمجارە کاری بوونەوەرە ڕەمەچیەکەت بە شێوەیەکی دیکە خۆی دەنوێنێ پێویستی و نیازی کاری جەستەیی بە شێوەیەکی ئەفسوناوی بزر دەبێت. بەڵام لە هەمبەر زیاترکردنی کار و ئەرچی عەقلی هەز بە تێنوێتێکی گەرێ زۆر دەکەی. لێرەدا تەڵەیەکی دیکە دەبینین کە چەق و مەڵبەندی ڕەمەچیت بۆ تۆی داناوەتەوە چونکە لەو ساتیدا هەر قومەشلەیەک بخۆیتەوە بەشێک لە وزەی دەماری دواتە عەسەبی بۆ مێشک ڕادەکێشێ بە شێوەیەک کەمێک ئەو شتە دوادەخا کە دەتەوێت وەدی بێنی. بەڵام ئەگەر وای دابنین کە ئەو هەستەشت بەرزەفت کرد و بە پێنووسەکەشت دەستت بە نووسینی سەر کاغەز کرد جا لەو کاتیدا هەندێک چەق و سەنتەری دیکەی ڕەمەچیت بۆ کارکردن چالاک کردووە. پێویستە جەستەیەکەت بێدەنگ بۆ بەڵام کاریگەریە سۆزیەکان شوێنیان گرتوتەوە و وێنەی هەوڵ و کۆشەکانی ڕابردوو و خۆشەویستی کۆن و هەڵپەوتە ماعەکانی سبەی بەرەبەرە پێک دێن و خۆیان دەنوێنن. هەست بە هێزێکی زۆر گەورە دەکەی کە پاڵت پێوە دەنێ پێنووسەکەت فڕێ بدەیت و ڕابکشەیت تاکو ڕێگە بە گیانت بدەیت لە هێمنێکی دڵتەنکار و خەونی تند و تیژدا مەلە بکە و هەموو ئەو ڕوودا و هەلوو مەرجانە بە یادی خۆت بهێنیتەوە کە بەسەردا تێپەڕیون و یادگاریەکانی ڕابردوو بهێنیتەوە خەیاڵت و بیر لە هیوا و ئاوەتەکانی ئایندە بکەیتەوە. چەندان گەنجی کەم ئەزمون خۆیان داوەتە دەست ئەو هەست و سۆزانە و کاروبارەکانیان بەناتەواوی و هەڵپە سێردراوی ماوەتەوە. ئەو ڕەفتارانە پێچەوانەیین و مرۆڤ تەنها بەخووی ڕێکوپێکی و ڕێخستنەوە دەتوانێت بەسەریاندا زاڵ بێ. هۆکاری تەمەنیش بۆ ئەم مەسەلەیە زۆر یارمەتی دەرە. ئەگەر تۆ لە کاتی ئەنجامدانی کارەکانتدا توانیت بەرپەرچی تووڕێی و هەڵچوون و کاریگەربوونی سۆزی بدەیتەوە و لە بەرامبەریاندا بەرهەڵستی بکەی و ویستت درێژە بە هەنگاوەکانی سەرڕێگەی ئامانجەکانت بدەی کەت و پڕ دەوەستیت و بیرۆکەیەکی نوێ و سوودبەخش لە نێومێشکتدا تیشک دەدات و
چەندان دەواازەی نوێت بۆ دەخاتە سەر گازەرای پشت، دواتر بیرۆکەیەکی دیکەت بۆ دێ و دواتر زنجیرەیەک بیرۆکەی بەیەک وابەستت بۆ دێ کە هانت دەدەن بە گوڕوتاوە بەرەو پێنووسەکەت یان تابلۆکەت بچی تاکو و تێبینیەکانت تۆمار بکەیت. بەڵام لە بابەتەکەی یەکەمت زۆر دوورکەوتویەتەوە، کاتێ بەرەو خۆشت دەگەڕێیتەوە دەبینی مێشکت بەهۆی ئەو هەوڵ و ماندووبوونانەی خۆی ماندوو بووە و ناتوانێت زۆر پێش بکەوێ و بەرەو پێش بچێ. ئەمە ڕاستی ڕێگا و میکانیزمی کاری پێچەوانەیە لەو چەقا ئەندێشەیانەی کە نەیویستووە ملکەچی ئیرادە بێ. هەڕەمەچی و ڕووکەشی و خەیاڵگە. بەکارهێنانی خەیاڵگە بۆ وەبیرهێنانەوە و پۆلینکردن و بیرکردنەوە لە یادگاریەکان و تێبینی و زانیاریەکان و دۆزینەوەی چارەسەر بۆ گرفتێکی دژوار و سەخت بەکارهێنانێکی سوودمەندانەیە. ئێمە دڵنیان کە چالاکیەکی هۆشیاریانەی خەیاڵگە بە شێوەیەکی باش کاریگەری بەسەر واڵاکردنی لایەن و ڕەگەزەکانی زیرەکیدا هەیە. پاشانیش چۆن ئەوە مەیسەر دەبێت کە بەبێ خەیاڵگە بتوانین شتەکان بە ڕۆشنی ببینین و فەرمان بدەین و ڕێککاری بکەین. بەڵام ئەوەی دەبێت بخرێتە ژێر چاودێریکردنەوە ئەو وێنە ڕووکەش و هەڕەمەچیانن کە لە حەز و ئارەزوو کاریگەربوونەکانمانەوە سەرچاوە دەگرن، چونکە ئەو جۆرە وێنانە ڕاستیەکان دەشێوێن و هێزی داوەریکردن و بەرزەفتکردنیش بەلاڕێدا دەبن. ئەوەی هەز بکە کە شتێک هەیە بەرەو هونەر و زانست و کار و پیشەیەک پاڵی پێوە دەنێ وا خەیاڵ دەکا کە هەموو ئەو توانا و بەهرە و ئامادەیانەی هەیە کە بۆ دیهێنانی ئامانج و حەز و ئارەزوەکانی پێویستن، نەک ئەو گەشتبینیەی کەوامان لێ دەکا ئەو خەیاڵە بکەین کە هەموو شتێک بەپێی حەز و ئارەزوو ئامانجەکانمان دەبێ. هەروەها ئەو ڕەشبینیەش یارمەتیمان نادا کە ئەگەرەکانی شکست فراوانتر دەکا. تەنها ئەو دوو حاڵەتە خەیاڵیە نەبێ کە مرۆڤ لە یەکەمیان بە باوەڕ و زەردەخەنەوە ڕێگا دەگرێ، لە حاڵەتی دووەمیشیاندا بە کەم تەرخەمی و غەمەوە ڕێگا دەبڕێ. ئێمە هۆشداریمان داوەتە خوێنەر لە هەمبەر ئەو شتێک کە پێی دەڵێن خەونەکانی ئایندە. سەرنجی بۆ ئەوە ڕادەکێشین کە گشت پرۆژە و پلان و مەبەستەکانی لەسەر زانیاری ڕوون و سەداسەت دروست و بنیاد بنێت. بەختیش تەنها بۆ ئەو کەسە چاونەترس و دلێر و ئەحساب ساردە خۆپارێزانە و ئەو کەسانە پێدەکەنێ کە ڕووکەشی و هەڕەمەچێتی و خەیاڵگە ناتوانێ بەرەو سەرکێشیکردن پاڵیان پێوە بنێ. هەندێک زانای دەروونناس باوەڕیان وایە کە بیرکردنەوە تەنها کاریگەری بەسەر کەسی بیرکەرەوەدا نییە، بەڵکو کاریگەری بەسەر ئەو کەسانەشەوە هەیە کە دەبنە جێگای بیرکردنەوەی کەسە بیرکەرەوەکە. ئێمە لەو ڕاوبۆچوونەوەیان هاوڕاین و ڕەنگە هەندێک خوێنەریش هەمان ڕاوبۆچوونیان هەبێ، بەڵام باوای دابنین کە ئەم ڕاوبۆچوونە هەڵەیە. با ڕۆڵی بیرکردنەوە تەنها بجێڕینەوە بۆ ناوەوەی کەسە بیرکەرەوەکە. بەو مانای ڕۆڵی بیرکردنەوە بە شێوەیەک لە قەڵەم بدەین کە تەنها کاریگەری بەسەر خودی کەسە بیرکەرەوەکە هەیە. جاوەی گومانی تێدانیە ئەوەیە کە کردەی بەرزەفتکردنی بیرکردنەوە باشترین هۆکار دەداتە دەست تاکەکان تاکو چارەنووسی خۆیان بگۆڕن. ئاراستەکردنێکی هێمن و هاوسەنگ و سەلارانەی بیرکردنەوە ڕێگامان بۆ خۆش دەکات کە لە هەموو نیاز و کارێکماندا بە باشی ڕووبکەینە یەک مەبەستی دیاریکرا و هیچ ئامانج و مەبەستێکیش نییە کە مرۆڤ بتوانێت بەیەک ڕۆژ پێی بکە، بەڵام دەتوانین بە خێرایی و ڕێکوپێکی پێی بگەین ئەگەر بتوانین ئەو زانیاری و ڕێنمایی و ڕێو شوێنانە بە باشی پیادە بکەین کە بەدەستمان گەیشتون، چونکە هەر هۆکار و سروشێک بەبێ سێودوو لە هۆیەک یان چەندین هۆی ناوەکی پەیدا دەبێت. هەروە دەبێ هەوڵی ناسینەوە و لە یەکتر جیاکردنەوەی ئەو هۆیانە بدەین و درک بەوەش بکەین کە زانینی سەرچاوی بیرە ئاسایی و نائاساییەکانمان هەنگاوی یەکەمە بۆ ئاراستەکردنی ئەو بیرانە و سەپاندنی دەسەڵات و فەرمانڕەوایی خۆمان بەسەریاندا. هەروە دەبێ بزانین کە چۆن کات بەکاردێنین، جا ئەگەر کاریگەری ڕووخێنەر و ئومێد بڕی شەبن بەکارهێنانی کات بە شێوەیەکی دروست بە خێرایی ڕێگامان بۆ خۆش دەکا بیرکردنەوەی خۆمان بەرزەفت بکەین. بۆ گەیشتن بەو ئامانجەش سێ قۆناغان کە دەبێ بیان بڕین. لەو کاتەدا دەتوانین قۆناغی یەکەم ببڕین کە ئەو توانایەوە دەست بێنین کە بەهۆیەوە بتوانین بە شێوەیەک لە کارەکانمان قوڵ بینەوە کە نەزانین چ لە دەوروبەرماندا دەگوزەرێ و گوێمان لە هیچ دەنجێک نەبێ و هیچ جوولەیەک نەبینین. ئامانجی قۆناغی دووەمیش ئەوەیە کە بتوانین بۆ درێژترین ماوە و لە هەر ساتێکدا بێ بیر لە مەسەلەیەک بکەینەوە بەبێ ئەوەی ئاگایی و سەرنجمان لەسەری لابچێ. قۆناغی سێمیش گەیشتنە بە بێگەردی ڕۆح بەبێ لە بەرچاوگرتنی گشت هۆکار و کاریگەریە وروژێنەرەکان. فێرکردنی خودیش تەنها پرسێکە کەوامان لێ دەکا بگەینە هەموو ئەو شتانەی لەسەرەوە باسمان کردن، بەڵام پێویستی بە بەردەوامی و ئیرادەیەکی پۆلاین هەیە. ئەو کەسەی کە بڕیاری داوە بگاتە کامەڵبوون و تەواو عیاری و ببێتە شتێک کە یادی بە نەمری بمێنێتەوە هیچ شتێکی لەلا ئەستەم نییە. هەژمون و دەسەڵاتی ئیرادە. مەبەست لە خوێندنەوەی فەلسەفە هەژمون و کاریگەری و سەرنجڕاکێشانی کەسی نییە، تەنها مەبەستێک دەستەبەرکردنی ئەو هۆکار و ئامرازانەیە
کەوا لە مرۆڤ دەکا بتوانێت هەژمون و دەسەڵاتی بەسەر بیر و ئەندێشەکانیدا هەبێ و بەباشی لیان بخڕێ و بیان خاتە سەر ئەو ڕەوتە لۆژیکیانەی کە خۆی بەباشیان دەزانێت. بە شێوەیەک بۆ دەسێنانی ئەو نیازە پاک و مرۆییانەی کە خۆی ئاخنیوەتە ناویەوە بتوانێت سوود لە هێز و کاریگەریە نەبینراوەکەی وەربگرێ و لە کایە و بواری هێزەوە بیگوازێتەوە بۆ بواری کردار و لە جیهانی خەیاڵیشەوە بیگوازێتەوە بۆ جیهانی واقع. هەژمون پەیداکردن بە سەربیر و ئەندێشە و بەرزەفتکردن و لێخوڕینی بەو شێوەی کە خۆت دەتەوێ لەو کارە گرنگانن کە ئەگەری کردەیی بوونیان هەیە. هەر کاتێک ئەو توانە سەرەکی و بنەڕەتیت دەستەبەر کرد بەرەوە دەسێنانی کەسایەتێکی ئەفسوناوی و کاریگەری کرداریانە بەسەربوونی خۆت و ئەو کەسانەی سەر و کارت لەگەڵیاندا هەیە زۆرترین ڕێگات بڕیوە. چەند ڕاهێنانێکی دەرونی و تەندروستی بۆ ئەوەی هەژبوون و دەسەڵات بەسەر بیر و ئەندێشت پەیدا بکەی سەرەتا هەر دەبێت چەندین ڕاهێنانی وەرزشی و دەرونی و تەندروستی ئەنجام بدەیت. دواتریش چەند دیراسەیەکی ڕۆشنبیری بکەیت. لە کۆتاییشدا ڕێگای گەیشتن بەو ئامانجانە بەسەر چەندین قۆناغ دابەش بکەی کە گرنگترینیان ئەمانن. یەکەم، دەبێت لە سەرچاوەکانی گشت بیرۆکەیەک بگەی و بتانی بیان جێڕیتەوە سەر سەرچاوە و ڕەگوڕیشەکانیان، چونکە ئەو بیرۆکانەی لە ژیانتدا هەڵدەقڵێن چوار سەرچاویان هەیە. ئەوانیش بریتین لە باری تەندروستی و هەستیاری کەسی و خەیاڵکردن و یادگاری و بیر و بڕا و ئەو کاریگەرە دێرەچیانەی کە لەگەڵ خۆیان دەیهێنن. لە کۆتاییشدا هۆکاری گشتی گردردونی و بیر و ڕای خەڵک لە مەڕتۆ و ئەو شتانەی لەبارەی تۆ بڵاوی دەکەنەوە. دووەم، دەبێ ماوە لە چەند کاتێکی دیاریکراودا لە خەڵک و کۆمەلگا دوور بکەویتەوە و گۆشەنشین بیت و ڕەوتی بیرکردنەوە و هەنگاوەکانت بوەستێنی تاکو لێیان ڕابمێنیت و سەر لە نوێ ئاراستەیان بکەیتەوە. سێم، دەبێ ماوە بە تەواوی خۆت خاو بکەیتەوە و هەوڵی حەسانەوە بدەیت و تەنانەت نابێ بیر لە هیچ شتێک بکەیتەوە و بیرکردنەوە بە تەواوی ڕابگری. ئەم کردەیەش هەندێک جار بەهۆی خەوتنەوە دەستەبەر دەکرێت، بەڵام دەبێ بە پێی ویست و ئیرادەی خۆت لە بێداریدا دەستەبەری بکەیت. چوارم، دەبێت لە هەمبەر بیرکردنەوەت پاسەوان و چاوکراوە و بێداربی، بەو مانای کە دەبێت لە بەرامبەر ئەو شتانە هوشیار بیت کە دێنە نێو زەین و ئەندێشەتەوە. بەم حاڵەتەش دەڵێن دابڕانێکی تەواوی زەینی و ئەندێشەیی، بەو مانایی کە دەبێت هەڵوێستت لە بەرامبەر بیر و ئەندێشت بە شێوەیەک بێ وەک ئەوەی لە دوورەوە چاودێری بکەیت، تەنانەت ئەگەر لە نێو هەزاران کەسیشدا بووی. پێنجەم، دەبێت کار لەسەر ئەو دەرەنجامانە بکەی و پیانەوە پابند بی کە لە دوای لێکۆڵینەوە و شەنوکەوکردن بەهۆی بیرکردنەوەیەکی هێمن و بێگەردەوە پێیان گەیشتویت. تەکنیکی بیرکردنەوە ئەو کەسانەی کە بەبێ بیرکردنەوە قسە دەکەن هیچ ڕێز و کاریگەری و شوێنەوارێکیان لە کۆمەڵگەدا نییە و کەسایەتیان هیچ ئەفسون و سەرنجڕاکێشانێکی تێدا نییە و قسە و گفتارەکانیشیان سەنگ و کێشێکی نییە. ئەمە ژمانەیەوەیە کە گزارشتکردنی بەردەوام لە هەموو ئەو شتانەی کە بیری لێ دەکەینەوە و هەستیان پێ دەکەین دوژمنێکی سەرسەختی موگناتیسیەتی کەسیە و مەترسیدارترین بکوژی کەسایەتێکی کارە و کاریگەرە. لەسەر مرۆڤ پێویستە لەلایەک کۆنتڕۆلی بەسەر دەستەواژە و وشە و گفتارەکانی داهەبێ، لەلایەکی دیکەشەوە بەرزەفتی هەڵوێستەکانی گزارشتکردن بکە. نەکەی هەواڵێک بۆ کەسێک بگوازیتەوە ئەگەر پێشتر بیرت لە خودی هەواڵەکە و چۆنیەتی جێڕانەوە و سوودی جێڕانەوە و مەبەست لە جێڕانەوەکە و دواتریش کاریگەری جێڕانەوەی هەواڵەکە نەکرد بێتەوە کە بەسەر کەسی گوێگردا دروستی دەکات. لە هەلومەرجێکی وهادە باشترە بێدەنگ بیت و هیچ نەڵێ، چونکە ئەم بێدەنگی و خۆگریەت چڕی وزەی دەرونیت پتر دەکات. لەبەر ئەوە شتی دیکە بجێڕەوە. سربەخۆبوونی دەرونی لەو کاتێک قسەیەک دەکەی و قسەکە دوا بە خەڵکی پیشان دەدا کە تۆ بە دوای ئەوەدا دەگەڕێی خەڵک ستایشت بکەن و چەپڵت بۆ لێ بدەن، ئەوە خودی ئەم جۆرە قسەکردە سەرنج و بەهات کەم دەکاتەوە و لە لای خەڵکی سحرت نامێنێ. هەروەها ڕەفتارێک کە مرۆڤ بۆ سەرنجڕاکێشانی خەڵکی و سەرسامکردنیان دەیکا هەمیشە ڕێز و قورسایی و سنگ و بەهای کەم دەکاتەوە و کەسێتیەکەی دەکوژێ، چونکە وا لە کەسەکە دەکا ببێتە کۆیلەی خەڵکی. خودی ئەم کۆیلەیەتیەش بە تەنها جگەل لە زیانە دەرونیەکانی دیکە بەسە بۆ ئەوەی هەژمون و هێزی کەسێتی بسڕێتەوە و لایەن و ڕەگەزەکانی هێزە ڕاکێشەرە موگناتیسیەکەی شەکەت و سست بکە. کەواتە بە دوای بەناوبانجیدا ڕامەکە و ئەو بیرەژ لە مێشتی خۆت دەرکە کە پاڵت پێوە دەنێ خەڵکی سەرسام بکەی و سەرنجیان ڕابکێشی. هەرگیز بیر لەوە دەستێنانی ڕەزامەندیان مەکەرەوە و حەزمەکە چەپڵت بۆ لێ بدەن. پێویستە لەسەرت لە پێناو خودی خێر و چاکە گرنگی بە خێر و چاکە بدەیت و لە پێناو خودی خۆشەویستیش گرنگی بە خۆشەویستی بدەیت و
لە پێناو دادپەروەری گرنگی بە دادپەروەری بدەیت و لە پێناو خودی دەستپاچیش گرنگی بە دەستپاچی بدەیت. پشتە پێیەکیش لە هەموو ئەو لێکدانەوە خراپ و قسە و قسەڵۆک و پڕوپاگەندە و درۆ و دەلەسانە بدە کە خەڵکی بێبەها بۆ ئەو مەسەلانە هەڵیان بەستووە. ئەمەیە سربەخۆیی دەرونی ڕاستەقینە، منیەتی و خەڵکانی دیکە. ئەگەر لە دوای بیرکردنەوەیەکی هێمنانە ڕادوا بوو کە هەر دەبێ قسە بۆ خەڵکی بکەی، هەمیشە هەوڵ بدە خۆت پشتگوێ بخەیت و بە باش و خراپ باسی خۆت نەکەیت، چونکە هێمن مکوریانی گوتەنی منکردن قسەی نەزان و خۆپەرستانە، چونکە هەست و سۆزە تایبەتیەکانت وەڕاو بۆ چون و بیر و باوەڕەکانت و ڕووداوەکانی ژیانی کەسی و تایبەتیت خەڵک هیچ دەستێکیان تێدا نییە و بە هیچ جۆرێک پەیوەندی بەوانەوە نییە و بەقەت تۆ گرنگی پێنادەن، چونکە ئەوانیش وەکو تۆ سۆز و ڕاوبۆچوون و بیر و ڕاو بەسەرهات و غەم و خەفەت و گیر و گرفتیان هەیە، کەواتە بۆچی بەخۆتەوە سەرقاڵیان دەکەی لە کاتێکدا هەر کەسە و سەرقاڵی خۆیەتی؟ هەستی ئاکاری. ئەگەر تۆ بەسەر گزارشتا گشتی و تایبەتیەکانتدا زاڵ بوویت و تەنها ئەو قسانت کرد کە سەرچاوەیان مەبەستێکی ڕوون و شەرافەتمەندی و نیازی پاکە و بە شێوەیەک ڕەفتار نەکەی خەڵک هەست بکەن کە دەتەوێت ستایشت بکەن و بە شان و باڵتدا هەڵبڵێن و بە دوایی ناوبانگ ڕانەکەیت و لە بوونە دەرەچی و قسە و گفتارەکانتدا هەموو ئەولایەن و ڕەگەزانت سەڕیەوە کە خۆپەرستی و بە کەشوفشی تۆ دەسەلبێنن، ئەوە هێزی ڕاکێشان و موگناتیسیەتی کەسیت بەهێزتر دەبێت، چونکە دوای ئەوەی منیەتی خۆتت توور هەڵدا هێزێکی ئاکاری ئەو تۆ دەروونت ئاوەدان دەکاتەوە کە ژیانی ناوەچیت بە چەند توانایەکی شاد و شادی هێن شاد ومان و پڕ لە گڕووتا و کامەرانی دەکە. ئەو سوودانەی کە بەهۆی هەستی ئاکاری بەهێزەوە دێنە دەستت تەنها ئەو شتانە نین کە لەسەرەوە باسمان کردن، بەڵکو چەند سوودێکی دیکەشت پێدەبەخشێ وەک لەش ساغی و سەلامەتی لە بیرکردنەوە، هەروە چارەنووسیشت لە هەموو بەڵایەکی ناگاهان و هێدمەیەکی دەرەچی دەپارێزێ. بنیادنانی کەسایەتی. ئەگەر لە پێناو بنیادنانی کەسایەتیت پشتت بە سروشی خودی بەست، هەوڵ بدە ئەو بیرانە وەک سروشێک بە دەروونت بدەی کە لە جۆرە ڕەوشتیە بەرز و باڵاکان و ئاور لە حەز و خواستە تایبەتی و مجێز و ڕەمەک و ڕق و چینە و چێژە کاتی و تیش تێپەڕەکان مەدەرەوە، بەڵکو تەواوی سەرنج و گرنگیدانت بخەرە سەرپاراستنی سربەخۆیی ناوەچی و دەرونیت. دواتر پەیڕەوی ئەو شتانە بکە کە شەرەف و خێر و دادپەروەری و ویژدان بەسەرتدا دەیسەپێنن، خۆت لە ئازاردانی خەڵک و بانگەشەی پڕوپوچ و ڕێگا خلیسک پێبەر و شەرمەزارکەر و سست و سوکەرەکان بەدوور بگرە. گەورە و سەرداری خۆت بە. ئەو ڕاستیە لە بەرچاوت دابنێ و لە واقع و مێشکتدا وێنای بکە و لە هەموو لایەنەکانی ژیان و کاروبار و هەلومەرجێکتدا ئەوەت لە بەرچاو بێ کە خۆش سەروەر و سەردار و سەرکردەی خۆتیت و هەر خۆشت سەرچاوی ڕەفتاری خۆتیت. جا لەبارەی ئەو بیر و باوڕانت بێ کە خۆت خاوەنیانیت، یانیش لەو ئامانجانەی کە بۆیان دەچیت، یانیش لەو بەرنامە و پێڕەوانەی کە پیادەیان دەکەیت. ئەگەر بە باشی سەرکردایەتی خۆتت کرد و ئەو هەوڵ و کۆشانت خستەگەر کە بۆ دەسێنانی چاکە و کەماڵ و هەژبوون و دەسەڵاتی کەسی پێویستن و بە باشی و بەپێی ئەو بەرنامە و پلانانە هەنگاودنا کە بۆ گەیشتن بە حاڵەتێکی ئاکاری بەرز دادڕشتووە، بێگومان بکە بە شێوەیەکی زۆر مەزن هێزت زیاد دەبێ و لە دوور و نزیکەوە کەسێکی بە هەژمون و دەسەڵات دەبیت و جێگەی خۆت لە نێودڵی خەڵکیدا دەکەیتەوە. هێزی کاریگەری دروستکردن. جوو لە ڕووکەش و هەڕەمەچیەکان و ڕەفتارە نەستی و دوور لە ئاگاییەکان و ئەو خوعادەتانەی کە ڕەگ و ڕیشیان لە بوون و کەسێتی داکوتاوە و بیریشت لە بەرامبەریاندا دەستەوەستانە و هیچ دەستێکی تێدا نیە، بەڕاستی کەسێتی سست و بێهێز دەکەن و ئەو سیفەتانت لێدا دەماڵن کە بەهۆیانەوە دەبیتە جێگای ڕێز و خۆشەویستی خەڵکی، کەواتە لەسەرت پێویستە بەردەوام لە بەرامبەر هەموو ئەو هەست و سۆز و خەیاڵ و ڕەفتار و ڕێنمایی و جوولە و گفتار و کردارێکت بەردەوام هوشیار و چاوکراوە و زیتەڵە بیت. ئەمە ئاگاییە بەردەوام و بەهێز و سەرتاپەگیرە هێزێکی کاریگەربوونی سەرسوڕهێنەرت پێدەبەخشێ، نەک بەسەر دەرونی خۆت و خەڵکان بە دەسەڵات و هەژموندار دەبی، بەڵکو دەسەڵاتت بەسەر هێزی سروشت و میکانیزمی ئەو ڕووداوانەشدا دەبێ کە لە چواردەوریدا لە مەلەکردنن، تا دەگاتەوە ئاستەی کە لە هەندی هەلومەرزدا بتوانی ئاراستەی بکەی و بە ئارەزوی خۆت دەست بەسەر ڕێڕەوی هەنگاونانیدا بگری. ئەم ئاگاییە دەبێتە هۆی قوڵبوونەوە لەسەر بیر و ڕوودا و داواکاری و کاتێ لەسەر شتێکدا چڕ دەکرێتەوە دەبێتە هۆکار و ئامرازێکی داهێنان و دۆزینەوە و شاکاری مەزن.
لێرەدا هاتینە کۆتایی کتێبی هێزی ئیرادە، هیوادارین سوودی لێوەرگرن.